خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک فەرموون لەگەڵ ئاڵقەی 15. بەشی 5. کاریگەری شۆڕشی تورکەلاوەکان لەسەر نەتەوایەتی کوردی. کۆمەڵەی ئیتیحاد و تەرەقی، یەکێتی و پێشکەوتن و شۆڕشی تورکەلاوەکان. هیچ گفتوگۆیەکی لەبار سەبارەت بە مێژووی سیاسی کورد یاخود هەر بابەتێکی مێژووی سیاسی ڕەگەزەکانی دیکەی ئیمپراتۆری عوسمانی گونجاو نییە گەربێت و ئاماژەیەک بە شۆڕشی تورکەلاوەکانی ساڵی 1908 نەکرێت. ئەو شۆڕشەی کاریگەری قوڵی کردە سەر چارەنووسی ئەو گەل و وڵاتانی ئیمپراتۆری عوسمانیان پێکەهێنا. شۆڕشەکە بەرهەمی خەباتی چەندین ساڵ چالاکی نهێنی بوو کە لەلایەن کۆمیتەی یەکێتی و پێشکەوتنەوە لە ناوەوە و دەرەوەی تورکیادا بەڕێوە چوو. لایەنگرانی یەکێتی و پێشکەوتن پیاوانێک بوون لە ڕووی ڕەگەزی نەتەوەییەوە جیاواز و زۆر جاریش خولیا و ئومێدێکی دژ بە یەکیان هەبوو. ئەوانەی وێڕای جیاوازیان بەڵام لە بواری سەرسامیان بە دەستوری ڕۆژاوایی و هەروەها ناحەزی توندیان لە ئاست سوڵتان واتە خەلیفە عەبدولحەمیدی دووەمدا یەکگرتوو بوون. ڕابەرانی ئەم ڕێکخراوە کە بەهۆی ستەم و ڕاوەدوونانی حەمیدیەوە هەڵاتبوون ئەوروپا لەوێ کەوتبوونە بەر کاریگەری هیزری ڕامیاری و کۆمەڵایەتی ڕۆژاوایی، بەتایبەت کاریگەری هیزری دادپەروەری و سربەستی شۆڕشی فرەنسا. بنەماکانی نەتەوایەتی و ڕیالیزمیان بەسەرەوە بوو. یەکێتی و پێشکەوتن وەک ڕێکخراوێکی پیلانگەڕ کاریگەری چەند دەستە و تاقمێکی نهێنی ئەوروپی بەسەرەوە بوو. لەوانە کاربۆناریەکان، ڕێکخراوی شۆڕشگێڕی نێونەتەوەیی ماکەدۆنی، هەروەها فەرمەسۆنەکان. کوردان یان کەسانێک کە لە بنەچەوە کورد بوون هەر لە سەرەتای دامەزراندنی کۆمەڵەکەوە ڕۆڵێکی بەرچاویان تێیدا هەبوو. دوو کەس لە 4 ئەندامە دامەزرێنەرەکەی یەکێتی و پێشکەوتن کە ئیسحاق سکوتی و عەبدوڵڵا جەودەتن کورد بوون. لێرە بەدواوە ژمارەیەکی دیکەی ناسراوانی کورد بە جوڵانەوەکەوە پەیوەست بوون و بە گەرمی تێکەڵاوی چالاکیەکان بوون. لە ساڵی 1995دا ژمارەیەک لە تورکەلاوەکان گیران و دوورخرانەوە. یەک لەوانە سکۆتی بوو کە ڕەوانەی ڕۆدس کرا. هەروەها جەودەتیش بۆ تەرابلوس دوورخرایەوە. کوردێکی دیکە کە شێخ عەبدولقادری نەهری کوڕی شێخ عوبەیدوڵڵا بوو ئامرازی پیلانێکی شکست خواردووی یەکێتی و پێشکەوتن بوو کە لە ساڵی 1996دا بۆ ڕووخاندنی تەختی سوڵتان عەبدولحەمیدی دووەم لە ئارادا بوو ناوبراو بۆ مەککە دوورخرایەوە. هەمان کات چەندین کوردی دیکە سەبارەت بە بەشداریکردنیان لە یەکێتی و پێشکەوتندا بەردەوام بوون. عەبدوڕەحمان بەدرخان و حیکمەت بابان کە ئەندامی دوو بنەماڵەی ناوداری کورد بوون هەردووکیان لەو کۆنگرەیەدا بەشدار بوون کە تورکەلاوە ئازادی خوازەکان لە ساڵی 1902 لە پاریس بەستیان. پاش شۆڕش ژمارەیەک لە ئەندامانی کوردی یەکێتی و پێشکەوتن توانیان پۆستی زۆر گرنگ بەدەست بێنن. لە نێو ئەوانەدا ئیسماعیل حەقی بابان هەبوو کە کرایە وەزیری فێرکردنی گشتی، هەروەها سولەیمان نەزیف کە بووە والی بەغدا. ئەوەی پێشتریان بەتایبەت هەواڵی ئەوەی لێ ئەجێڕنەوە کە لە نێو ئەنجومەنی تورکەلاوەکاندا باڵادەستی و کاریگەریەکی بەرچاوی هەبووە. ئەوەی شۆڕشی تورکەلاوەکانی خێراتر کرد ڕێکەوتنامەی ئانگلۆ ڕووسی بوو کە لە ژوونی 1908 و لە شاری ریڤال واتە تالینی باڵتیکی و لە نێوان شا ئێدواردی حەوتەم و نیکۆلای دووەمی سزاری ڕووسیادا بەسترا. هەردوو فەرمانڕەوە وەگە گوترێت گەیشتبوونە تێگەیشتنێکی هەمەلایەنە لەمەڕ تورکیا و هەروەها بەرنامەی بەرفراوانیان لەمەڕ بارگرانی چاکسازی و وێڕای پارچەکردن و لێک هەڵوەشاندنەوەی ئیمپراتۆری عوسمانی هەبوو. ئەم هەواڵە ئەندامانی یەکێتی و پێشکەوتنی تووشی سەرسوڕمان کرد، هەر بۆیە بڕیاریاندا خێرا بکەونە خۆ. لە هەوڵێکی بێهودە بۆ ڕێگرتن لە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتن نامەیە
لە ڕێگای کودەتایەکی لە ناکاوی ئەفسەرانی سەربازی تورکە لاوەکان سوڵتان ناچار کرا دەستوری ساڵی 1976 وەک هێمایەک بۆ دەستکردن بە چاکسازیەکی بەرفراوان و هەمەلایەنە بگەڕێنێتەوە. ئەوان لە ئەنجامدانی ئەو کارەدا ئەیانویست ئارەزوو توانای تورک سەبارەت بە ڕێخستنەوەی نێوماڵی خۆی لە ڕێگای دەستپێکردنی چاکسازیەکی خۆویستەوە لە پێشچاوی جیهاندا بنێن و دەستێوەردانی دەرەکی وەک کارێک ناپێویست پیشان بدەن. لە سەراسەری ئیمپراتۆریەتەکەدا بە شادمانی و گەشببینیەوە پێشوازی لە شۆڕشەکە کرا. لە سایەی یەکێتی و پێشکەوتندا تورک، ئەلبانی، عەرەب، ئەرمەنی هەروەها کورد پەیمانیان بەخۆدا ناکۆکیەکانی پێشوویان لەبیر بکەن و بۆ چاکەی گشتی و سەرفرازی نیشتیمانەکەیان کە دەوڵەتی عوسمانیە تێبکۆشن. لە کۆتاییداوە ئاهاتە پێشچاو کە تورکیا لەسەر لێواری قۆناغێکی نەیبرایەتی و هاوبەستەجیدایە، بەڵام ئەم خەونە نەهاتە دی. هەرزوو پاشەوەی تەمومژی بەرایی شۆڕشەکە ڕەویەوە کە هێزەکانی دژ بە تورکە لاوەکان چ لە نێوخۆی وڵات و چ لە دەرەوە لە کاردابوون، لە 5 ئۆکتۆبەری 1980دا بەهاندانی ڕووسەکان بولگاریا سربەخۆی خۆی ڕاگەیان. 2 ڕۆژ پاشتر ئیمپراتۆری نامسا مەجەر بە فەرمی بۆسنە و هەرسکی خستە سەرخۆی. هەڵوێستی ئینگلتەرا و ئەڵمانیا فرەڕوون نەبوو، بەڵام ئینگلتەرا هاوپەیمانی رووسیا و ئەڵمانیاش هاوپەیمانی نەمسا بوو. لە نێوخۆی وڵاتیشدا لەگەڵ خورتبوونی گیانی بەرهەڵسکاری ناڕەزایەتی و زەرموهڕ باڵی شومی بەسەر ڕووداوەکاندا کێشا. دەستەی کۆنەخوازان کە زۆربەیان لە ڕەگەزە سەرسەختەکانی وەفاداری سوڵتان پێگەهاتن کەوتبوونە خۆ ئامادەکردن و بۆ بەدەستەوە گرتنی دەسەڵات چاوەڕێی دەرفەتی گونجاو بوون. ئازادی خوازان سەبارەت بە ڕژێمی تورکە لاوەکان بێهیوا بوون و بە بێزاریەوە لە ئاکاری خۆسەپێنەرانەی نوێیە نەڕوانی. ڕەگەزە نەتەوایەتیە جۆرا و جۆرەکان بەگەرمی داوای ئازادی و سربەخۆییەکی نێوخۆیی زیاتریان نەکرد. توندوتیژبوونی چالاکە نەتەوەییەکان لە ماوەی ئەو مانگە پڕکێشانەی ڕاستەوخۆ پاش شۆڕشەکە هاتن کێشە و ڕوبەڕووبوونەوەیەکی مەترسیداری خستە بەردەم دەسەڵاتدارانی یەکێتی و پێشکەوتن و هەڕەشەیەکی مەزنیشی بۆ یەکگرتوویی ئیمپراتۆریەتەکە لێکەوتەوە. ئەو گیانە جیاخوازیە ڕیشەی لە زۆربەی جوڵانەوە نەتەوەییەکاندا هەبوو. سەرچاوەی دڵڕاوکێیەکی مەزنی تورکە لاوەکان بوو. ئەوان لەوە ئەترسان کە ئەم جوڵانەوانە ئەگەر ڕێگەی لێ نەگیرێ زوو یا درەنگ ئەبێتە هۆی ئەوەی داوای سربەخۆیی خۆجێش بکەن. ئەوەش دەستێوەردانی بیانی و لە دەستچوونی ئەو هەرێمانەی بە شێوەیەکی ئاسایی بەدوادا دێت. جا چدای بە شێوەی جیابوونەوە بێ یاخود لە ڕێگەی بەستنەوە و گرێدانیان بێ بە خاکی دەوڵەتانی دەوروبەرەوە. ئەزمموی تاڵی ڕابردوو نمونەیەکی ئاشکرا بوو. لە دەستچوونی بولگاریا و هەرسک زۆری بەسەردا تێن نەپەڕی بوو لەبیر بچێتەوە. دژە شۆڕشەکەی ئەپریلی 1990 شتەکانی هێنایە پێشەوە. لایەنگرانی سوڵتان کە خوازیاری قۆستنەوەی دەرفەتێک بوون تێیدا دەسەڵات بگرنەوە دەست، لە ئەستەمبوڵ ڕاپەڕین و توانیان ئەندامێکی زۆری یەکێتی و پێشکەوتن لە شارەکەدا لە ناوبرن. کاتێک سوڵتان نەیتوانی تاوان باران سزا بدات، یەکەیەکی سوپای تورک کە لە مەکەدۆنیا جێگیر بوو بە سەرکردایەتی مەحموود شەوکەت بەرەو ئەستەمبوڵ کشا و یاخی بوونەکەی تێکشکان، هەروەها سوڵتانی لەسەر تەخت هێنایە خوار. دوای خامۆشکردنی بزوتنەوە دژە شۆڕشەکە تورکە لاوەکان بڕیاریاندا تێکڕای بەرهەڵسکاران سەرکوت بکەن. لێرە بەدووا هەموو ئەوانەی لەگەڵیاندا ناکۆک بوون بێدەنگ کران یان لە نێوبران. کۆنەخوازەکان، لیبراڵەکان، هەروەها بەتایبەتیش نەتەوەخوازەکان، هەموویان هەستیان بەدەستی قورسی یەکێتی و پێشکەوتن کرد. تورکە لاوەکان شانبەشانی تێکشکاندنی ڕەگەزە بەرهەڵسکارەکان بەرنامەی خۆیان کە بریتی بوو لە بەزۆر تورکاندن و هەروەها سیستەمێکی کارگێڕی ناوەندگەرایی تند و کارا دەست پێ کرد.
بەوەش مانگی هەنگوێنی کوردخایەنی تورکەلاوەکان لەگەڵ نەتەوە خوازە ناتورکەکانی دەوڵەتی عوسمانیدا کۆتایی هات. هەموو ئەو یانە و ڕێکخراوانەی بەو دواییە دامەزرابوون داخران، ڕۆژنامەکان قەدەغە کران، هەروەها چالاکیە نەتەوایەتیەکان بەگشتی لە سایەی سزای تند و تیژەوە ڕێگەیان لێگیرا. ئەم کار و هەنگاوە سەرکوتکەرانەیە تەنیا توانی هێمنیەکی ڕووکەش بێنێتە دی. جوڵانەوە نەتەوایەتیە جۆرا و جۆرەکان کەوتنە تێکۆشانی ژێرزەمینی، بەڵام وا دەرەکەوت سەرکوتکردن تەنیا بوو بێتە هۆی بەهێزکردنی خواست و ویستی ئەو جوڵانەوانە تا دژی هەژمۆنی تورک بەرگری بکەن. دەرکەوتنی ڕێکخراوە ڕامیاریە کوردیەکان. شۆڕشی ساڵی 1970 هەژانێکی ڕامیاری قوڵی لە نێو گەلانی عوسمانیدا پێکێنا. نەتەوایەتیە جۆر بە جۆرەکان ئەوانەی دەمێک بوو دامرکابوونەوە یان بێدەنگ بوون بە شێوەیەکی کتۆپڕ ڕابوون و بوونە شتێکی بەرچاو. هەر لەو ساڵەدا بوو کە یەکەمین یانە یا ڕێکخراوی ڕامیاری کورد بە ناوی کوردستان تەعالی و تەرەقی جەمعیەت، کۆمەڵەی گەشە و پێشکەوتنی کوردستان کە بە کۆمەڵەی نیشتیمانی کوردی ژەناسرا لە ئەستەمبوڵ دامەزرێنرا. دامەزرێنەرانی بریتی بوون لە میر ئەمین عالی بەدرخان، ژەنڕاڵ محەممەد شەریف پاشا، شێخ عەبدولقادری نەهری کوڕی شێخ عوبەیدوڵڵا، هەروەها داماد مارشال زولکەفەل پاشا. کۆمەڵەی نیشتیمانی کورد هەروەک ئیلفینستۆن ئەڵێت پشتگیری لە یەکێتی و پێشکەوتنە کرد لە بەرامبەر زامنکردنی کارکردنیدا. تورکەلاوەکان لە سۆنگەی ئەوەوە کە بەبێ جیاوازی کەوتبوونە سەر کوتکردنی جوڵانەوە نەتەوایەتیە جۆرا و جۆرەکان، پیشانیاندا کە پشتیان لە بەڵێنەکانی پێشویان کردووە. ئەمین عالی بەدرخان و ژەنڕاڵ شەریف پاشا سزای مەرگیان بەسەردا درا و ناچار بوون لە وڵات هەڵێن. سورەیا بەگ بەدرخانی کوڕە گەورەی ئەمین عالی کە دوای شۆڕش گەڕابووەوە بۆ ئەستەمبوڵ و خەریکی سەر لە نوێ بڵاوکردنەوەی ڕۆژنامە نەتەوایەتیەکەی کوردستان بوو، ناچار بوو بە هەمان شێوە لە دەرەوە ببێتە پەنابەر. هەمان کات ڕێکخراوێکی کەلتوری بە ناوی کورد نەشر مەعاریفی جەمعیەت، کۆمەڵی بڵاوکردنەوەی زانیاری کوردان دامەزرا بوو. هەروەها خوێندنگایەکی سەرەتایی بۆ فێرکردنی مناڵانی کوردی دانیشتووی ئەستەمبوڵ لا گەڕەکی چەند بەرلی تاشی شارەکە کرابووەوە. خوێندنگاکە لەژێر سەرپەرشتی عەبدوڕەحمان بەدرخاندا بوو. تورکەلاوەکان وەختایەکی بۆ جێبەجێکردنی سیاسەتەکەیان کە تورکاندنی کوردان بوو کەوتنە کار، ئەم ڕێکخراوە و خوێندنگاکە و هەروەها کۆمەڵەی نیشتیمانی کوردیان لە ساڵی 1990دا داخست. لە ساڵی 1910دا خوێندکارە کوردەکانی ئەستەمبوڵ هیڤیا کورد جەمعیەت کۆمەڵی هیوای کوردیان پێکێنا. ڕێکخەرەکانی بریتی بوون لە خەیاڵی لاموتکی، عومەر و قادر لە بنەماڵەی جەمیل پاشازادەی دیاربەکر، فواد تەمۆبەگ لەوان، هەروەها زەکی بەگ لە دیاربەکر. ڕێکخراوەکە تا هەڵگیرساندنی جەنگی یەکەمی جیهانی لە چالاکیەکانی خۆی بەردەوام بوو. دوای ئەوە ناچار کرا دەست لە کار و تێکۆشانی خۆی هەڵبگرێت و چالاکیەکانیان هەڵپەسێرن. هەرچەندە پاش جەنگ سەر لە نوێ دەرکەوتەوە و دەستی بە چالاکی کردەوە تاوەکو گرتنی ئەستەمبوڵ لەلایەن کەمالیستەکانەوە. کۆمەڵەی هیڤی بڵاوکراوەیەکی بە نێوی ڕۆژی کورد بڵاو کردەوە. دوای ئاگربەست سورەیا بەگ بەدرخان کۆمیتەی سربەخۆیی کوردی لە قاهرە دامەزران. بە هەمان شێوە پاش ئاگربەستی مۆدرۆس ژمارەیەک لە سەرکردەکانی کورد جەمعیەتی تەعالی کوردستانیان لە ئەستەمبوڵ دامەزراند کە بە کۆمەڵەی نیشتیمانی کورد ناسرا بوو. ئەم کۆمەڵەیە لەلایەن شێخ عەبدولقادری نەهریەوە سەرکردایەتی ئەکرا. ژمارەیەک سەرکردەی ناوداری دیکەی کوردی لەخۆگرت بوو، وەک ئەمین عالی، مراد، خەلیل ڕامی، هەروەها کامەران بەدرخان، حکمەت،
حوسێن شوکری، فوئاد، مەحموود، هەروەها عەلی بابان، ئەکرەم بەگ جەمیل پاشازادەی دیاربەکر، ئەمین زەکی بەگ و مەستەفا پاشای خەڵکی سلەیمانی و هەروەها ژمارەیەک پیاوانی بەناوبانگی خەڵکی دەرسیم، خەرپوت و مەلاتیا. ڕێکخراوێکی نوێ بەنێوی کورد تەشکیلات ئیجتیماعی جەمعیەت، کۆمەڵەی ڕێکخستنی کۆمەڵایەتی کوردان لەلایەن ئەمین عالی، جەلادەت، کامەران بەدرخان، کەمال فەوزی، ئەکرەم بەگ جەمیل پاشازادە، دکتۆر شوکری محەممەد و هەروەها مەمدوح سەلیمەوە دامەزرێنرا. کۆمەڵەیەکی دیکە لەو کاتەدا هەواڵی بوونی تۆمار کراوە بریتیە لە کورد میلەت فەرقەسی، پارتی نەتەوایەتی کورد. شێخ و نەتەوایەتی کوردی پاش شۆڕشەکەی تورکەلاوەکان. چالاکیە نەتەوایەتیەکانی کورد لە سەراسەری کوردستاندا بە شێوەیەکی خێرا دەرکەوت. ئەو هیزر و بڕوایانەی بە شێوەیەکی نهێنی لە بڵاوکراوە نەتەوایەتیەکاندا دەنووسرا لە قسەی سەرزارێکی خەڵکدا باسی لێوەکرا. هەواڵ و دەنگۆکان کە سروشت و بنەمایەکی ڕامیاری و نەتەوایەتیان هەبوو بابەتی بایەقداری گفتوگۆی کۆڕ و دانیشتنەکانی کورد بوون. ئەرکی بڵاوکردنەوەی هیزر و بیرۆڕایەکی قەدەکە کرا و نائاشنا لە نێو ڕەشە خەڵکانێکی نەخوێندنەواردا کە هاوسۆزی و پەیوەستەگی نەتەوایەتیان ناڕوون و لێڵ بوو، کارێکی هێندە ئاسان نەبوو. گرفت و ئاستەنگەکان کاتێک لە ناکاو دەرکەوتن کە ئەو کارانە ڕووبەڕووی سەرڕۆییەکی بەرچاوە بوونەوە. هێندێک لەوانەی بڵاو کراوە نەتەوایەتی قەدەغە کراوەکانیان پێگەیشت، بێوەستان ئەچوون ئەیان خستە بەردەمی دەسەڵاتداران تا وەفاداری و دڵسۆزی خۆیان بۆ حکوومەتی عوسمانی ڕابگەێنن. پێویستە ئەو ئاکارە وا لێک دەینەوە کە بە شێوەیەکی بەربڵاو بووە یاخود لە تێکڕای حاڵەتەکاندا بۆ بەرژەوەندی خوازی یان لە ئاکامی لاوازی هەستی نیشتیمان پەروەری بووە. بێگومان هێندێک لە نێو ئەو کەسانەی بەو کارە تاوانبار کرابوون ئەگونجێت بە ئاسانی وایان لە قەڵەمدابێ کە چالاکیەکانی کورد خیانەتێکی هاندراوە و ڕاستەوخۆ دژی دەسەڵاتی شەرعی سوڵتان یان خەلیفەیە و هەروەها دەوڵەتە ئیسلامیەکەیە. هیزری نەتەوایەتی دوجار ڕێگەی خۆی بەرە و تەکیەکان تێی کرد و لەوێ پشتگیریەکی بەهێزی شێخەکانی کوردی بۆ خۆی بەدەستهێنا. ئەم پەرەسەندنانە بایەخێکی مەزنە لە مێژووی نەتەوایەتی کوردیدا. لەبەر چەند هۆیەک بایەخی تەکیەکان وەک ناوەندێک بۆ بڵاوکردنەوەی هیزری نەتەوایەتی ئەتوانرێ بە ئەستەم زیادەڕۆیی تێدا بکرێ. هزرگەلێک کە لەم ناوەندە چڕەوە دەرپەڕێت لە نێو کووردا مایەی پەسەندی و پشتگیری بەرفراوانە بێ، چونکە مۆری دەسەڵاتێکی ئاینی فێرکار و متمانە پێکراوی پێوەیە کە شێخە. هەروەها کەسایەتی و پلەپایەی ئاینی و شێخ تایبەتمەندی پارێزراویەکی ڕێژەیی لە دەستێوەردان و بێزارکردنی دەسەڵاتداران بە تەکێ ئەبەخشێ. شێخەکان کە وەک چینێک بەشێکی گرنگی دەستەبژێری کۆمەڵگای کوردیان پێکەهێنا، بە پێچەوانەی بەشی مەزنی دەستەبژێری کوردی تورکێنراوی شارنشینەوە کەسانێکی نەتەوایەتی دڵگەرم بوون. ئەوان لە نزیکەوە بە جەماوەری کوردەوە پەیوەست بوون و خۆیان بە بەشێک لەوان لە قەڵەمەدا و لێیان جان نەئەبوونەوە. لەوەش زیاتر ئەوان لە ڕووی ئاکار و بیر و بڕواوە خۆیان لە ڕیزی دەوڵەتە ئیسلامیە سونەتیەکەدا ئەبینیەوە و دژی ئەو دەوڵەتە سیکیۆلارە هاوچەرخە بوون کە تورکەلاوەکان بۆیان وێنەئاکردن. بەوەش ئەوان فەرمانڕەوا نوێیەکانی ئەستەمبولیان سڵەماندەوە. ئەوانەی بیر و بڕوا و سیاسەتیان لەلایەن شێخەکانەوە وەک ئامرازێکی نوێی پێگەیشتووی شێوە نائیسلامی سوڵتان مەحموود لە قەڵەمەدا. ئەوەی لەلایەن تەریقەتە ئاینیەکانەوە جێگای بەپیرەوە چوون و خۆشحاڵی نەبوو. لێخستنی عەبدولحەمید 1876-1909 لەلایەن تورکەلاوەکانەوە سەرچاوەیەکی دیکەی شێخەکان بوو.
لە چاوی ئەوانەوە سیاسەتەکانی ئیسلامگەرایی و کورد ڕاکێشی سوڵتان عەبدولحەمید ئەو سوڵتانەی وەک خەلیفەیەکی نمونەیی لە یادەوەریاندا وێنا کردبوو. لەبەرەوەش هەر لە سەرەتاوە شێخەکان لە ڕووی ڕامیاری و ئاینیەوە وەک نەیارێکی ڕژێمە نوێیەکە ڕۆڵیان بینی. وێڕای ئەوەی زۆرینەی شێخەکان هاوسۆزی پرسی نەتەوایەتی کورد بوون، بەڵام هەموویان نەیانەوێرا بە ئاشکرا هەستی خۆیان پیشان بدەن. ئەوانەی کە هەستیانە کرد کە هێندە بەهێزن بۆ کارێکی وا، پشتگیری خۆیان بۆ نەتەوە خوازەکان ئاشکرا کرد و ڕاشکاوانە بەشداری چالاکیە نەتەوایەتیەکانیان کرد. ئەوانەی توانا و هێزێکی کەمتریان هەبوو لەوە دوودڵ بوون کە بە کردار و گفتار شتێکی وایان لێبوەشێتەوە، هاوسۆزیان پیشان بدات. ئەوانیش هەر لە ناخەوە بەنهێنی هیوای سەرکەوتنی نەتەوە خوازەکانیان ئەخوازی. ئەگونجێت کاریگەری هیزری نەتەوایەتی لەسەر شێخەکان زۆر بەباشی لە یادداشتنامەیەکدا ڕەنگی دابێتەوە کە لەلایەن ژمارەیەک لە خانەدان و شێخە کوردەکانی هەرێمی بادینان وەک تەلەگراف پێشکەشی دەروازەی باڵا و پارلەمانی عوسمانیەکان لە ئەستەمبوڵ کردووە. ئەم یادداشتنامەیە کە خواستی پێویستی ئەنجامدانی چاکسازی لە کوردستان تێدا هاتووە، بە شێوەیەکی بنەڕەتی لەلایەن شێخ عەبدولسەلامی بارزانی و شێخ نور محەممەدی دوهۆکەوە گەڵاڵە کراوە و لە ماڵی ئەوانیشدا ئامادە کراوە و نووسراوە. یادداشتنامەکە ئەم چاکسازیانەی خوارەوەی خواستووە: 1. زمانی کوردی لە 5 قەزای کوردیدا بکرێتە زمانی فەرمی. 2. زمانی کوردی لە تەواوی ناوچە کوردیەکاندا ببێتە زمانی فێرکردن. 3. دامەزراندنی قایم مەقامەکان بەڕێوەبەری ناحیەکان و تێکڕای کارمەندانی دیکەی میری لە کوردستان لەوانە بێت کە بتوانن بە کوردی قسە بکەن. 4. بەڕێوەبردننی بوارە یاسایی و دادپەروەریەکان لەسەر بنەمای شەریعەتی ئیسلام بێ لە سۆنگەی ئەو ڕاستیەوە کە ئیسلام ئاینی فەرمی دەوڵەتە. 5. شوێنی قازی و موفتی بە پەیڕەوانی یاسای مەزهەبی شافعی پڕ بکرێتەوە. 6. پێویستە سندن و کۆکردنەوەی باج بە پێی بنەماکانی شەریعەت بێت و هەموو ئەو باج و سەرانانە لا ببرێ کە لەگەڵ بنەماکانی شەریعەت نایێتەوە. 7. بەشێک لەو باجانەی لە هەر شوێنێک کۆکرێتەوە بۆ ڕاژەکردن لە ڕێگای چاکردن و پاراستنی شەقام و ڕێگاکانی ئەو 5 قەزا کوردیە خەرج بکرێت. ئەم چاکسازیە پێشنیازکراوانە بە ڕاشکاوی هەڵقوڵاوی خواست و ویستێکی نەتەوایەتی ڕوونە و سێبەری تایبەتمەندی ئاینی ئەو کەسایەتیە سەرەکیانەی بەسەرەوەیە کە یادداشتنامەکەیان نووسیوە. خاڵی یەکەم، دووەم، سێیەم و هەروەها حەوتەم بەرجەستەی نەتەوایەتی کوردیەکە. لە کاتێکدا چوارەم، پێنجەم و شەشەم هەستی ئاینی تێدا ڕەنگی داوەتەوە. خاڵی پێنجەم گرنگی تایبەتی خۆی هەیە. لێرەدا ڕەگەزەکانی نەتەوایەتی و ئاینی ئەگەنە یەک و ئاوێتە ئەبن. ئەو خاڵەی باس لە دانانی قازی و موفتیەکانەکە کە پەیڕەوی مەزهەبی شافعی بن، ئەو مەزهەبەی کە زۆرینەی کورد پەیڕەوی لێەکەن، واتەی داواکاریە بەدان پێدانانی باڵادەستی ئەو مەزهەبە لە ناوچەی کوردستاندا. ئەوەش بێگومان مانای بنیاتنانی ئاینزایەکی نەتەوایەتی کوردی ئەگەیەنێ. بە شێوەیەکی بنەڕەتی شتێکی نوێ سەبارەت بەم ئامانجانە نییە. نەوەی پێشووی کورد بە شێوەیەکی بایەخدار بیری بۆ چاکسازی خودموختاری نێوخۆیی و تەنانەت سربەخۆییش چووە. یادەوەری شێخ عوبەیدوڵڵا دوار ڕابەری مەزنی نەتەوایەتی کوردی کە لە زۆر کاتی جیاوازدا بیری لە پێشکەشکردنی ئەم ئامانجانە کردوتەوە، هێشتا لە یادی خەڵکی کورددا نوێ و تۆزی لەسەر نەنیشتە بوو. ئەگونجێت شتێکی چاوەڕوان کراو بێ کە لاوازی دەوڵەتی عوسمانی و ئایندەی نادیار و لێڵی هانی ڕێبەرانی کوردی دابێ لە نێو ئەوانەی دیکەدا بە هۆشیاریەوە لەمەڕ ئایندەی نیشتیمان و نەتەوەکەی خۆیان تێبڕوانن. تورکەلاوەکان بە هەمان ئەندازەی شێخ کە حەزی پێیان نەبوو، ئەوانیش ڕکیان لێ ئەبووەوە. ئەم ناحەزیەی هەردوو لا دوژمنایەتی و بێزاندنی هەردوو لای لێکەوتەوە. کات پیشانیەدا کە تا چەند ئەو دوو لایەنە بە چاوی سووکەوە
ئەیان ڕوانیە یەکدی و تا چەندیش ئارامی و گیانی لێک تێگەیشتنی زیاتر ئەیتوانی هەردوو لە شاد و نەهامەتیش لە کۆڵ خەڵک و لایەن گرانیان بکاتەوە. بەکەمگرتن و ململانێکردن لەگەڵ نەتەوایەتی تورک لەلایەن شێخەکانی کوردەوە بە زوویین نەهامەتی و کارەساتی بەسەر هێندێکیان هێنا. دڵڕەقی و تند و تیژی تورک بە زوویی سروشتی ناحەزی و دوژمنایەتی سەرسەختی ئەوانی لە هەمبەر کورد پیشاندا. پەرەگرتنی کێشە و ململانەی نێوان کورد و تورک. هۆکارەکانی کێشەکە تێکچوونی پەیوەندیەکانی کورد و تورک لە پاش شۆڕشی تورکە لاوەکان تا هەڵگیرساندنی جەنگی یەکەمی جیهانی ئەتوانرێت بە باشی لەو کێشە و پێکدادانەدا ببینرێ کە لە نێوان کورد و حکوومەتی عوسمانیدا لەو ماوەیەدا قەوماون پێشەوەی بچینە نێو ئەو ڕووداوانەوە سوودبەخشە بە کورتی ئەو هۆکارە بنەڕەتیانە پیشان بدەین کە سەرچاوەی دوورکەوتنەوە و تەوەلابوونی هەردوو گەل بوو. یەک، هەڵوێستی تورکە لاوەکان لەمەڕ خەلافەت و هەروەها سەبارەت بە ئاین بەگشتی ئەو خولیا ئەفسانەیەی لە نەستی کووردا کاڵ کردەوە و بەهێزترین ئاڵقەی پساند کە کوردی بە دەوڵەتی عوسمانی بەست بووەوە. سەرباری ئەوەش کوردان بە کەوتنی عەبدولحەمید بایەخی گرنگ و ژیا و پلەپایەی خۆیان لە دەستدا. عەبدولحەمید تەواوی توانا و پایەی بەهێزی خۆی بۆ بەخشینی شانازی و پایە بەرزی بەسەر شێخەکان و سەرخێڵەکانی کووردا تەرخان کردبوو. ئەوانەی دەست و پەیوەندەکانیان تیپەکانی حەمیدیەیان پێکەهێنا. دوو، سیاسەتی ناوەندگەرایی کارگێڕی و بە زۆر تورکاندن کە تورکە لاوەکان گرتبوویانە بەر ناکۆکی و دووبەرەکی لێکەوتەوە. ناوەندگەرایی کارگێڕی و مانای کشانی دەسەڵاتی عوسمانیە بۆ ناوچەیەک کە بەدەست تێوەردانی ئەزانێت و مەسەلەیەکی واش بەتوندی ئەبێزێنرێت. بە هەمان شێوەش کوردان بە شێوەیەکی سروشتی بەرەنگاری سیاسەتی بە زۆر تورکاندن بوونەوە چونکە ئەو سیاسەتە لەگەڵ ئەو بنەمایە سەرەکیانەدا ناکۆک بوو کە کۆمەڵگاکەیانی لەسەر بنیاد نرابوو. سێ، ئەو شکست و بەزینە دیپلۆماسی و سەربازیەی تووشی ڕژێمی تورکە لاوەکان ببوو پایەکانی دەسەڵاتدارێتی عوسمانی کلۆر کرد. ئەوەش گیانی یاخیبوونی وروژاند و کوردی هاندا ئارەزووی بوونێکی جیاوازی سربەخۆییان هەبێ. چوار، شۆڕشی تورکە لاوەکان کە کاریگەری لە ڕابوونی ئومێدی نەتەوەیی گەلانی جۆرا و جۆری عوسمانی نەتورک هەبوو نەیتوانی بەڵێنە بەراییەکانی خۆی بێنێتە دی گەندەڵی و بەدفەرمان ڕەوایی شانبەشانی سیاسەتێک کە لە نێوان خۆسەپێنی و لاوازیدا سەر و خوارەکە تەنیا ڕاژەی بەگیانی ناڕەزایەتی و تووڕەبوونی کوردان کرد و بە ئاراستەی ڕاپەڕین هانیدان. پێنجەم، هەموو ئەم فاکتەرە گرنگانەی کێشە و ململانێکە بە تند و تیژبوونی نەتەوایەتی کوردی بە شێوەیەکی مەزن ئاڵۆستر بوون وێڕای تەقەلا ڕووسەکان بۆ ڕاکێشانی نەتەوە خوازەکان و سەرخێڵەکانی کورد بەلای خۆیدا. ڕاپەڕین و کوشتنی شێخ سەعید بەرزنجی. یەکەمین نیشانەکانی بەرەنگاری و کێشمەکێشی نێوان کورد و تورکە لاوەکان بە شێوەیەکی هەر زوو پاش سەرکەوتنی شۆڕشی تورکە لاوەکان دەرکەوت. لە ساڵی 1970دا شێخ سەعید بەرزنجی لە سلەیمانی هانی یاخیبوونی خێڵی هەمەوەندیدا وەک بەڕووداوەستانێکی تورکە لاوەکان و بۆ پشتگیری سوڵتان بە جۆرەی گوتەی مەیجۆری بەرەیتانی ئەی سۆن ئامانج لەمە بە ئاشکرا یاخیبوون بوو دژی مەجلیسی نوێ. شێخی بەرزنجی بە شێوەیەکی سروشتی بە سوڵتان وەفادار بوو لەلایەن سوڵتان عەبدولحەمیدەوە ئەلاوێنرایەوە گەر لەم جوڵانەوەیدا هاوکاریەکی چالاکی سەربازی نەکرابێ.
ئەم یاخی بوونە هاوکات بوو لەگەڵ بێزاری دەربڕینی بازرگانەکانی شاری سلەیمانی ئەوانەی بەدەست سەرکوتی شێخ سەعیدەوە ئەیان ناڵەن، ئەوەش دەسەڵاتدارانی ئەستەمبوڵی هاندا بکەونە کار. شێخ هاندرا لەگەڵ ژمارەیەک لە خزمەکانی بڕۆنە مووسڵ و لەوێش بەدەست بەستەری هێڵرانەوە. لە مایۆی 1990دا و لە میانەی ئاژاوەیەکی دژ بە کووردا شێخی پیر لەبەر دەرکی ماڵەکەی خۆیدا کوژرا. ئەم کارە کە ئانجام دەرانی ئاشکران نەکران ناوچەی سلەیمانی ڕاکێشایە نێوبارێکی هەژان و هەراوهوریاوە. بنەماڵە داخدارەکەی بە تایبەتی شێخ مەحموودی کوڕی کە شوێنی شێخایەتی باوکی گرتەوە تۆڵەی خۆی بە سەپاندنی حکمی ترس و تۆقاندن لە شاری سلەیمانی دەست پێ کرد، خێڵی هەمەوەندی بەردایە گیانی خەڵکی ناوچەکانی دەوروبەر. لە ئاکامدا ژیانی ئابووری ناوچەکە تووشی ئیفلیجیەکی تەواو بوو. هەمەوەندەکان تاکو و ژوئیەی 1910 لە حاڵەتی یاخی بووندا بوون، کاتێک نازم پاشای والی دواتری بەغدا لەگەڵیاندا گەیشتە ڕێکەوتن نامەیەک و ئەوەی پەسەند کرد کە بەڕووکەش سەردانەواندنی خۆیان پیشان بدەن. وا دەرەکەوێ کە سیاسەتە ئاشتەواییەکەی نازم پاشا لە ئاکامی بانکردنەوەی ناوبراوەوە بۆ ئەستەمبوڵ وازی لێهێنرا. بەوەش هەمەوەندەکان گەڕانەوەی دۆخی یاساشکێنی پێشوویان. لە ساڵی 1911دا تۆمارکردنی بەشێک لە پیاوە خێڵەکیەکانی هەمەوەند لە تیپە سنووریەکاندا لەسەر شێوەی سوارەی حەمیدیەی پێشوو سەرکەوتنی بەدەست نەهێنا. لە کاتی هەڵگیرساندنی جەنگی یەکەمی جیهانی هێشتا هەواڵی ئەوە هەبوو کە هەمەوەندەکان لە حاڵەتی یاخی بووندان. ئازیزان و بیسەرانی خاک، تا دیدارێکی نوێ و ئاڵقەیەکی نوێ هەموو کاتێکتان شاد و کامەران. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 16هەم. ڕاپەڕین و مردنی ئیبراهیم پاشای میلی. لەوانەیە سەرنج ڕاکێشترین کار لەلایەن سەرکردەیەکی کوردەوە بۆ پشتگیریکردنی سوڵتانە لێخراوەکە لەلایەن ئیبراهیم پاشای سەرۆکی هاوپەیمانی خێڵی میلی و میراڵای تیپێکی حەمیدیە ئەنجام درابێ. کاتێک ئیبراهیم پاشا لە ئەپریلی 1990دا هەواڵی لێخستنی عەبدولحەمیدی بەرگوێ کەوت، بەخۆی و 15,000 کوردەوە بەرەو دیمەشق شاو بە ناوی سوڵتانەوە شارەکەی داگیر کرد. هەرچەندە بەزوویی ناچار کرا ئەو شارە جێبهێڵێ لە کاتێکدا بۆ بارەگا سەختەکەی لە وێران شەهر گەڕایەوە، پاشەوەی لەگەڵ پیاوە خێڵەکیەکانی شەمەردا پێکیان دادا. لە ناوچەی چیایی عەبدولعەزیز کوژرا. خێڵەکیەکانی شەمەر لەلایەن تورکە لاوەکانەوە نێردرابوون تا لەمپەر لە بەردەم پاشەکشەی ئیبراهیم پاشادا دروست بکەن. ڕووداوی تێوەگلانی سەرکردە کوردەکانی دیکە. هەموو ئەو هەنگاوانەی لەلایەن حکوومەتی عوسمانیەوە بەڕووی بێزاری و سەرسەختی پەرەگرتووی کورداندا نرا، تەنیا ڕاژەی بە خۆشان و تووڕەیی زێدەتری کوردانە کرد. بۆ نمونە لە کۆتایی ساڵی 1910دا میری هەوڵیدا باجل لە جافەکان کۆبکاتەوە کە بەهێزترین خێڵی باشووری کوردستان بوون و لەو کاتەوەی تورکە لاوەکان هاتبوونە سەر دەسەڵات باجیان نەدابوو. مەحموود پاشا کە سەرۆکێکی بەناوبانگی ئەو خێڵە بوو بانکرایە مووسڵ. لەوێ بۆ ماوەی نزیکەی ساڵێک گلیاندایەوە. ئەو لە کۆتاییدا ئازاد کرا، بەڵام مەسەلەکە بە شێوەیەکی هێمنانە چارەسەر نەکرا. لە ساڵی 1912دا مستەفا پاشای سەرۆکی خێڵی باجەڵانی ناوچەی خانەقین بەهۆی ئەو گومانەی سەبارەت بەلایەنگری بریتانیەکان لێیەکرا، قۆڵبەست کرا و بۆ ماوەیەک لە بەغدا
وەک گومان لێکراوێکی ڕامیاری زیندانی کرا. لە هەمان ساڵدا سلێمان بەدرخان لە میانەی ئاژاوەیەکدا لە بۆتان بە دەستی ژاندارمەی تورک کوژرا. ئەوە بووە هۆی هەوڵدانێک بۆ هێنانەدی کایەی ئاشتەوایی لە نێوان تورکە لاوەکان و نەتەوەخوازە کوردەکاندا. سەرسەختی کورد و جەنگی بەڵقان. ڕووداوە مەزنەکانی جەنگی یەکەم و دووەمی بەڵقان سەرچاوەی چەندین شکستی ئابڕوو بەرانە بوو کە بە باڵای هێزەکانی عوسمانیدا بڕا. ئەوەش بارگرانیەکی بێوێنەی خستە سەر ئەو پابەندی و پەیوەندیە لاوازەی کوردی بە دەوڵەتەوە ئەبەستەوە. بە پێی ڕاپۆرتێکی فەرمی بریتانی کاتێک سوپای بولگاریا لە 26 مارتی 1913دا پاش تۆپ بارانێکی سەخت قەڵای ئەدەرنەی گرت شاری ئەستەمبول خۆشی کەوتە بەر مەترسی هەمان چارەنووس. ژمارەیەک لە خێڵە کوردەکان پێکەوە بڕیاریان داوە کۆتایی بە پەیوەندی خۆیان لەگەڵ دەوڵەتی عوسمانیدا بهێنن، وەک خێڵەکانی میلی، کارەکچیلی، کتکان و هەروەها بەرازی، ئەوانەی کە ئەکرێت ڕێکەوتە بن لەسەر دامەزراندنی هاوپەیمانەتیەک لە نێوانیاندا بۆ ئەوەی لە کاتی کەوتنی ئەستەمبول بەدەستی بولگاریەکان ئەمان سەر بەخۆیی خۆیان ڕابگەێنن. ئەم بەرنامەیە نەهاتەدی چونکە سوپای بولگاری نەیتوانی لە پەلاماری خۆی بەردەوام بێت و جەنگەکە بە داوەری زلهێزەکان کۆتایی هات. جێگای سەرنجە راپۆرتێک بە هەڵەباز لەوە ئەکا کە کەوتنی پایتەخت هانی عەبدولقادری کوڕی دێرەی سەرخێڵی کارەکچیلی داوە بکەوێتە کار و خۆی و دەست و پەیوەندەکەی هێرشیان کردوتە سەر شاری بێلجیک و تاڵانیان کردووە. پاشان لە ڕووباری فورات پەڕیونەتەوە بۆ ئەوەی پەلامارەکانی خۆیان درێژە پێ بدەن، بەڵام پاشەوەی هاوپەیمانەکانیان نەیان توانیوە پشتگیریان بکەن، ناچار بوون بکشێنەوە. وەڵامی کورد بە پێشنیازی ڕووسەکان. رووسیا دراوسێ و هەروەها دوژمنی تورکیا وا چاوەڕوانی لێ ناکرا چاودێری بێزاری و زێدەبوونی دوورە پەرێزی کوردان بکە. پاش تێپەڕینی سەدەی ڕابرد و ڕووسەکان بە وردی و بایەخێکی زۆرەوە چاودێری ناڕەزایەتی و بێزاری کوردی دەست و پەیوەندی سوڵتانیانە کرد و بۆ ماوەی چەندین ساڵ لە هەوڵی ئەوەدا بوون بەلای خۆیدا ڕایەن کێشێت. لەمەشدا بە پلەی جیاواز سەرکەوتنی بەدیهێنا بوو. هەڵوێستی زۆربەی کورد لە هەمبەر ئەو خۆبردنە پێشەوەی رووسیا لەم تێبینیەی گێرتوەرد بێڵدا دەرەکەوێ کە لە کاتی جەنگی یەکەمی جیهانیدا لەگەڵ ئۆفیسی بریتانی کۆمسیۆنی مەدەنیدا بووە. پێشجەنگ هەڵوێستی خێڵە کوردەکان لە هەمبەر رووسیا بە درێژایی سنوورەکانی ڕۆژهەڵات ڕوون و ئاشکران نەبوو، بەڵام بە گشتی ئەتوانرێ بگوترێ لە کاتێکدا ئەوان گومانێکی بنەڕەتیان لە رووسیا هەبوو، لە ئاکامی ناچاریاندا ئاوڕیان لە ئارەزوەکانی رووسیادایەوە. بەد فەرمانڕەوایی عوسمانیەکان کوردی ناچار کرد دوور لە ئارەزوی خۆیان بکەونە باوەشە رووسیاوە. سەرکردەکانی ناوچەی مووسڵ وەک شێخی بارزان پاشەوەی بۆ ماوەی چەندین ساڵ پشتی کردبووە بانگەشەکانی رووسیا، لە کۆتاییدا ناچار بوو لە نێوخاکی رووسیادا ببێتە پەنابەر. هەروەها لە بەهاری ساڵی 1940دا دەنگۆی ئەوە هەبوو کە خێڵەکانی هەمەوەند جاف و دزەیی لە ئاکامی بێهیوابوون لە ئەنجامدانی ئەو چاکسازیانەی لە دەوڵەتی عوسمانی خواست بوویان خۆیان بۆ ئەوە ئامادە کرد داوای هاوکاری ڕووسەکان بکەن. ڕووسەکان هەروەکە بینین بە شێوەیەکی بەرچاو لە هەردوو ڕاپەڕینەکەی شێخ عەبدوسەلامی دووەم لە بارزان و هەروەها لە یاخیبوونەکەی بەتلیستا دەرەکەون. کێشەی نێوان کوردە بارزانیەکان و تورکەکان.
شێخ عەبدوسەلامی دووەمی بارزانی لەوانەیە مەزنترین سەرکردەی کورد کە ئەبوایە حکوومەتی عوسمانی لەو قۆناغەدا ڕوبەڕووی بێتەوە بریتی بێ لە شێخ عەبدوسەلامی دووەمی بارزانی. کێشەی شێخ عەبدوسەلام لەگەڵ تورکەلاوەکاندا ئاکامی ئەو ململانەیە بوو کە لە نێوان شێخی بارزان و دەسەڵاتدارانی عوسمانیدا لە ئارادا بوو. حکوومەت سوور بوو لەسەرەوەی بەسەختی ڕێگری لە خواستی شێلگیرانەی شێخی بارزان بکە کە ئەیویست دەسەڵاتی خۆی بەسەر ناوچەی بارزان زێباردا بسەپێنێ. لە کاتێکدا تورکان بە شێوەیەکی بەرفراوان لەسەر کوتکردنی میرنشینە بەهێزەکانی کووردا سەرکەوتنیان بەدەستهێنا بوو. شێخی بارزان توانی بووی بەو مریدە شڕۆڵانەوە هەیبوو بەسەر دوژمنەکانیدا سەر بکەوێ. جۆشی پەرەسەندووی ئاینی موریدان و گوێڕایەڵی کوێرانەیان بۆ فەرمانەکانی شێخ وای لێکردبوون نازناوی دێوانەیان ببڕێت بەسەردا. بیرو بڕوای سیر و سەمەرەی ئاینی کە جاروبار لە نێو بارزانیەکاندا ئەهاتە گۆڕێ ئەبووە هۆی سەرهەڵدانی دەمارگیری ئاینی لە کات و ساتی جیاوازدا. ئەوەش زەمینەی بۆ پێکدادانی تونند و تیژی بارزانیەکان لەگەڵ هاوسێکانیان و هەروەها لەگەڵ حکوومەتیشدا خۆشە کرد. یەکەمین پێکدادانی لەو جۆرە لە سەردەمی شێخ عەبدوسەلامی یەکەم قەوما ئەوەی لەلایەن موریدەکانیەوە وەک مەهدی ڕاگەیەنرا. دوای ئەو هەرا و پێکدادانی زۆر مەترسیدار لە سەردەمی مەحەممەدی کوڕیدا قەوما کە وەک شێخی بارزان هەمان ڕێچکەی باوکی گرتەبەر. ئەم جوڵانەوە لادەر و پەڕگیرە ئاینیانە نێوەرۆکێکی مەترسیداری بۆ حکوومەت لەگەڵ خۆی هەڵگرتە بوو کە نەئەتوانرا لەلایەن حکوومەتەوە بە نیگەرانیەکی مەزنەوە لێی نەڕوانێت. سەرباری ئەوەش ئەو جوڵانەوانە زەمینەیان بۆ ئاژاوە و هەرای مەترسیدار پێکەهێنا و بەرەنگاری دەسەڵاتی دەوڵەتیانە کرد و بە ڕوویدار ڕاوەستان. ئەوانە لادانێکی مەترسیدار بوون لە بیر و باوەڕی ڕاستەقینەی ئیسلام لە سیستەمی ڕامیاری ئاینی دەوڵەتێکی ئیسلامیدا وەک ئەوەی ئیمپرەتۆری عوسمانی بانگەشەی بۆ کرد. لادان و پەرتبوونی ئاینی لەگەڵ خیانەت و ناپاکیدا هاوجود بوو. هەر بۆیە ئەرچی سوڵتانی عوسمانی بوو کە خۆی بە خەلیفەی موسڵمانانە زانی ئەو هەڕەشە و مەترسیانە دابمرکێنێتەوە و سزای گوناهباران و بەدکارانیش بدا. کۆڵەران سەبارەت بە کێشەی نێوان شێخ عەبدوسەلام و حکوومەتی عوسمانی هۆکاری جۆرا و جۆریان پیشان دابین. دەملوجی کێشەکە بۆ هاندانی ئاغاکانی زێبارە گەڕێتەوە. ئەوانەی دوژمنایەتی شێخانی بارزانیان بە میرات بۆ مابووەوە. پاشەوەی ئەو ئاغایانە لە سەردەستی زێباریەکان تووشی شکست و بەزی نەبوون و زیانی توندیان لێیەکەوت. ئەکەوتنەخۆ تا حکوومەت بوروژێنن و هانی بدەن بچێت بە گشت دوژمنە سەرسەختەکەیاندا. وەک دەملوجیەڵێ ئەوان بە هاوکاری کارمەندە خۆجێیەکانی حکوومەت لەو هەوڵەیاندا سەرکەوتنیان بەدەست هێنا کە حکوومەت بەردەنە گیانی شێخەکانی بارزان. هەروەها ئەو ئاماژەی بە دوو هۆکاری دیکە داوە کە زەمینەیان بۆ دەرکەوتنی کێشەکە خۆشتر کردووە. ئەویش هێرشی دزێ و ناقۆڵایە بۆ سەر بیر و باوەڕی پەڕگیری ئاینی بارزانیەکان و هەروەها ئەوی دیکە پەرەگرتنی نەتەوایەتی کوردیە. ئەوەی دواییان بێگومان هەڵوێستی شێخ عەبدوسەلامی لە حاز تورکەلاوەکاندا ڕەقتر کرد. هەروەها هانی تورکەلاوەکانیشیدا هەنگاوی تونند و تیژانە دژی شێخ بەهاوێژن. ساڵی 1922 لە کتێبێکدا W.A. وێگرام و سێر ئەدگار T.A. کێشەکە بۆ پیلانێکی خانەدانێکی مووسڵە گەڕێتەوە کە ناوی سابوونچی پاشا بووە. ئەوەی بە هاوکاری چەند کارمەندێکی گەندەڵ و بیابڕوو لە بیری ئەوەدا بووە دەست بەسەر گوندەکانی شێخ عەبدوسەلامدا بگرێ. شێخ پێی لەسەر ئەوەدا گرت کە دەست لە ماڵ و مۆڵکی خۆی هەڵنەگرێت. بە جۆرەی وێگرام ئەم پیلان جێڕانە ڕووداوی مەترسیداری بەدووادا هات. هەرزوو تۆمەتی پیلان جێڕانیان لە دژی حکومەت خستە ئەستۆی شێخ و هێزێکی تەمێکارانە بەرەو ناوچەکانی شێخ ڕەوانە کرا. جیاوک کێشەی عەبدوسەلام و حکومەت بۆ ئەو هۆکارە گەڕێتەوە کە حکومەت هەوڵی داوە دەست بکا بەسەر ژمێریەکی گشتی گەل و مێگەل لە ناوچەی بارزاندا.
شێخ و گەلی بارزان بەتوندی دژی ئەم کارەوەستان و لە کۆتاییدا پێکدادانی چەکداری لەگەڵ حکوومەتدا لێکەوتەوە. بێگومانە گونجێت هەر یەک یان تێگڕای ئەم هۆکارانە لە پەرەگرتنی دوژمنایەتی نێوان حکوومەت و شێخ عەبدولسەلامدا بەشداریان هەبێ. دوژمنایەتی درێژخایەنی نێوان ئاغاکانی زێبار و شێخانی بارزان ڕاستیەکی مێژوویە تا ئەو ڕۆژەش بەڵاو وەی شومەیەک بوو بەسەر پەیوەندەکانی نێوان هەردوو بنەماڵەکەدا. بە هەمان شێوە تەقەلای خانەدانەکەی مووسڵ بۆ دەست بەسەراگرتنی گوندەکانی شێخ بە یارمەتی چەند کارمەندێکی میری وەک هۆکارێک ڕێیتێچێ. بابەتی لەو جۆرە لە دەورانی عوسمانیدا تەواو باو بووە. سەرباری ئەوەش هەواڵی ناڕەزایەتی بارزانیەکان لە هەمبەر ئەنجامدانی ئامارێکی گشتیدا لەگەڵ هەڵوێستی زۆرینەی خێڵەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دێتەوە. خێڵەکانیش هەمیشە بەرگریان ئەنواند یان بەناچاری ملیان بۆ ئەنجامدانی ئامارەدا لە ترسیەوەی مەبەست لێی سەرباز گیری یا سەپاندنی باجی زیێدەتر بێ. ئەو ترسەی لە سۆنگەی ئاشکراکردنی سیاسەتی ناوەندگەرایی تورکە لاوەکانەوە وەک ڕاستیەک خۆی پیشانەدا. ئەم کێشەیە هۆکارەکانی هەرچیەک بن ئاکامەکانی باڵی کێشا بەسەر سەرجەم ئەو ڕووداوانەی پاشتر لە وڵاتی بارزاندا قەومان. هاشەوەی تورکان بۆ سەپاندنی دەسەڵاتی خۆیان لەو ناوچەیە ڕاست بوونەوە لە ڕاستیدا هەروەک دەملوجیش هێمای بۆ کردووە زیادە ڕۆیی ناکەین گەر بڵێن هەموو ڕاپەڕینەکانی دواتری بارزانی بە شێوەیەکی بەرفراوان لە ئەنجامی ئەم ڕووداوە نەخوازراوانەوە پەرەی گرتووە. هەوڵی تورکان بۆ سەرکوتکردنی شێخ عەبدولسەلام. هەر زوو پاش کەوتنی عەبدولحەمید و بەدەسەڵات گەیشتنی تورکە لاوەکان ژەنڕاڵ محەممەد فازڵ پاشای داغستانی سەرکردەی هێزەکانی عوسمانی لە مووسڵ و جێگری والی فەرمانیدا بە شێخ عەبدولسەلام کە سەردانی مووسڵ بکات و لە بەردەمیدا ئامادە بێ تا وەڵامی ئەو تۆمەتانە بداتەوە کە سەبارەت بە پیلان گێڕان دژی حکوومەت خراونەتە پاڵی. شێخ بەهاندانی موریدەکانی فەرمانەکەی جێبەجێ نەکرد. ئەوان ترسی ئەوەیان هەبوو کە دابێک بێت و بۆ شێخ نرابێتەوە. شێخ وەڵامێکی بۆ خۆ دزینەوە لەو داوایە ئاراستەی پاشا کرد. بیانووی ئەوەی هێنایەوە کە لەبەر چەند کاروبارێکی تایبەت بەخۆی ناتوانێت لەم کاتەدا سەردانی مووسڵ بکە. والی بەناردنی هێزێکی 6,000 سەربازی کە بەشێک لە چەکدارە خێڵەکیەکانی خێڵە کوردەکانی دەوروبەری لەگەڵدا بوو. هەروەها بە پەلاماردانی شێخ عەبدولسەلام وەڵامی خۆی دایەوە. شەڕێکی تند و تیژ قەوما کە تێیدا موریدەکانی شێخ گورزێکی توندیان لە هێزەکانی عوسمانی وەشاند و زیانێکی گیانی فرەیان لێدان. هەرچەندە هێزە تایبەت و باڵاکانی حکوومەت توانیان لە کۆتاییدا دەست بەسەر بارودۆخەکەدا بگرن. گوندی بارزان کاول کرا، بارەگا و تەکیەکەی شێخ ڕووخێنرا، سەرکردەی هێزەکانی کە فەقێ عەبدوڕەحمان بۆ کوژرا، خێزانەکەشی بەدیلگیرا. لە کاتێکدا بۆ خۆی پەنای بردە بەر ناوچە چیاییەکانی خێڵی تیاری. پاشەوەی نازم پاشا کرا بە والی بەغدا ناوبراو لە سۆنگەی سیاسەتی ئاشتەوایی و تێگەیشتنیەوە شێخی وەک کەسێکی بێتاوان ڕاگەیان، شوێن و پلە و پایەکەی شێخی گەڕاندەوە. قەرەبووی ئەو زیانانەی بۆ کردەوە کە لە ئەنجامی پەلاماردانی هێزە تەمێکارەکەدا لێی کەوتە بوو. وا پێچێ عەقید سەفوەت بەگ ئەو ئەفسەرە تورکەی لایەنگر و پاڵپشتی شێخ بوو ڕۆڵێکی بەرچاوی لە هێنانەکایەی ئەم ئاشتەواییەدا بوو بێ. ئەم هێمنی و ئارامیە تەنیا ماوەیەکی کەمی خایان. هەرکەمێک پاشەوەی شێخ عەبدولسەلام لە چیاکانی هەکاریەوە دابەزیە خوارێ و لە گوندی بابسیڤانی ناوچەی مزۆری ژووری دامەزرا، نازم پاشا بانگ کرایەوە بۆ ئەستەمبوڵ. کۆنە دوژمنەکەی شێخ واتە ژەنڕاڵ فازڵ پاشای داغستانی فەرمانیدا بە شێخ کە بچێتەوە گوندی بارزان. کاتێک شێخ ئاماژەی بەوەدا کە کاولکردنی ماڵەکەی لە گوندی بارزان وا ئەکات ئەستەم بێت بچێتەوە ئەوێ، ژەنڕاڵ هێرشی کردە سەری لە شەڕێکی چاوەڕوان کراودا کە لە گەروی بابە سیڤاندا قەوما موریدەکانی شێخ
هێزەکانی عوسمانیان بە سەختی تێکشکاند و دەستیان بەسەر 2 تیپی سەربازیدا گرت. پاش ئەو سەرکەوتنە شێخ یاداشنامەیەکی ئاراستەی حکوومەت کرد و ملکەچی خۆی پیشاندا و بێتاوانی خۆی ڕاگەیاند و داوای لابردنی داغستانی کرد. کاریگەری مەزنی ئەو سەرکەوتنەی شێخ شانبەشانی هەوڵ و تێکۆشانی سەفوەت بەگ کە لە لای خۆیەوە حکوومەتی هانەدا وەڵامێکی ئەرێیی بە داواکانی شێخ بداتەوە بەرهەمی خۆی هەبوو. ئەم جارەش شێخ بە بێتاوان ڕاگەیەندرا. ژەنڕاڵ محەممەد فازڵ پاشا وەک فەرماندەی تیپێکی سەربازی بۆ بەغدا گواسترایەوە. دوایەم ڕووداوانە شێخ بەرەو گوندی بارزان کەوتەڕێ، خانووەکەی نۆژەن کردەوە، خوێندنگایەکی بۆ مناڵان کردەوە. حکوومەت بە خێرایی سەبارەت بە داواکردنی مامۆستا وەڵامیدایەوە و کەسێکی لە هاتووی لە مووسڵەوە بۆ ڕەوانە کرد، هەروەها قای مەقامێکی دامەزراند تا ناوچەی بارزان بڕێوە ببا. بۆ ماوەی 2 ساڵی داهاتوو وا دەرەکەوێ پەیوەندەکانی شێخ عەبدوسەلام لەگەڵ حکوومەت و هاوسێکانیشیدا دۆستانە و هێمنانە بێ. وێڕای ئەوەی شێخ پەیوەندێکی فرەباش و تایبەتی لەگەڵ شێخ سەید تەهای دووەمی شەمدیناندا هەبوو، ئەوەی کە چالاکیەکانی جێی نیگەرانی حکوومەتی عوسمانی بوون. هەواڵی ئەوە هەیە کە سەید تەها پاش سەردانی ڕووسیا بارەگای خۆی لە گوندێکی کوردستانی ئێراندا دامەزراندە بوو کە ناوی ڕاجان و ناوچەکەش لە بندستی داگیرکاری ڕووسەکاندا بوو. سەید تەهاش لە سایەی پاراستنی ڕووسەکاندا بوو، هەر بۆیە جێگەی سەرسوڕمان نییە کە دەسەڵاتدارانی عوسمانی بە گومان و وریاییەوە تەماشای دۆستایەتی نێوان ئەم دوو سەرکردە بەهێزەیانە کرد و لە نزیکەوە چاودێری چالاکیەکانیانەکردن. ئەو نامانەی لە نێوان ئەو دوو پیاوەدا ئاڵ و گۆڕەکرا بە ئاشکرا بۆنی خیانەتی لێهات. لە یەک لەو نامانەدا شێخ عەبدوسەلام گوتوویەتی ئەو ڕۆژە هاتووە کە کورد پێویستی بە پشتگیری لایەنێکی بەهێز و بەتوانا بێ، ئەو پشتگیریەش بە دڵنیاییەوە لە ڕووسیاوە دێ. سەفۆت بەگ لایەنگەری سەرسەختی شێخ ئەو کەسەی شێخی لە فێڵ و غەدری عوسمانیەکان وریا کردەوە و ئامۆژگاری کرد بەرەو مووسڵ نەچێ، لەوەشی تێپەڕاند و پێش نیازی ئەوەی کرد شێخ چاو لە سەید تەها و عەبدوڕەزاق بەدرخان بکە بەرەو ڕووسیا بڕوە. ئەم پەیوەندی و چالاکیانە تا سەر لە حکوومەت شاراوە نەبوو. فازڵ پاشای داغستانی کە هەرگیز لە وریاکردنەوەی حکوومەت دژی شێخ و سەفەت بەگ ڕانەوەستا، هیچ کاتێکی لە چیز نەدا تا ئەو دوانە بە پسێنەری جڵەوی وەفاداری و هەوڵی یاخی بوون دژ بە دەوڵەت تۆماربار بکە. وا پێچوو سلێمان نەزیفی والی نوێی مووسڵ کە تورکەلاوێکی بەجۆش بوو، خۆی گرت کردبێتەوە تا هەموو ئەوانە سەرکوت بکە کە دژی بیر و بڕوا و سیاسەتی ڕژێمی نوێن. بێگومان ئەو کەسایەتیەکی وەک شێخی بەنابەجییەکی مێژووی ئەزانی کە لە دەورانی نوێدا کەڵکێکی نەئەگرت و شوێنێکی لە هاوکێشەکاندا پڕنەکردەوە. یەک لە کارە بەراییەکانی ئەوە بوو بانگی شێخی کردبێتە مووسڵ لە بەردەمیدا ئامادەبێ. کاتێک نامەکەی وەڵامی نەبوو، شێخی وەک یاخیەک ناساند و هێزێکی سەربازی و چەند دەستەیەک چەکداری خێڵەکی ناردەسەر. پاش مانگێک شەڕ و کوشتاری سەخت کە ژمارەیەک سەرباز و موریدی تێدا کوژران، شێخ تێکشکێنرا و سنووری بەزاند و بەرەو ورمێ هەڵات، لەوێ پەیوەندی بە ڕووسەکانەوە کرد. گرتن و هەڵواسینی شێخ عەبدوسەلامی دووەم. لە سەرەتای ساڵی 1940دا کاتێک شێخ عەبدوسەلام لەسەر سنووری تورکیا ئێران خەریکی سەردانی سمکۆ ئاغای سەرۆکی بەناوبانگی خێڵی شکاک بوو، شێخ عەبدوسەلام لەلایەن دەستەیەکی خێڵەکی شکاکەوە پەلامار درا و گیرا. ئەوانە بە ئومێدی وەرگرتنی ئەو پاداشتەی کە دەسەڵاتدارانی عوسمانی لە بەرامبەر سەری شێخ دایان نابوو، شێخیان دایە دەست والی وان. شێخ لەژێر چاودێری هێزێکی پاسەوانی تونند و تۆڵدا ڕەوانەی مووسڵ کرا. لەوێ پاشەوەی ماوەیەک لە زینداندا ڕاگیرا، لەگەڵ 3 کەس لە دەست و پەیوەندەکانی هەڵواسران. بە پێی دملوجی سلێمان نەزیف فەرمانی هەڵواسینی شێخیدا پێشەوەی لە ئەستەمبوڵەوە مۆڵەتی پێویست بۆ ئەو کارە وەربگرێ.
لە هەمان کاتدا والی دژی شێخەکانی دیکەی ناوچەی مووسڵ کەوتە خۆ. شێخ نور محەممەدی دهۆک وێڕای پیری و ئەو تەمەنە زۆرەی هەی بوو، چونکە لەگەڵ شێخ عەبدوسەلامدا بەشداری نووسینی ئەو یاداشنامەیەیان کردبوو کە پێشتر بۆ ئەستەمبولیان ناردبوو، ئاماژەی بە چاکسازی تێدا بوو، پەلکێشی مووسڵ کرا و خرایە زیندانەوە، پاشتر هەر لەوێدا گیانی سپار. وا پێچێ سلێمان نەزیف ویستە بێتی هەمان چارە نووسیش بکاتە بەشی شێخ بەهادینی بامڕنێ، بەڵام پاش ئەم سەر و ئەو سەرێکی زۆر ڕازی کرد وازی لێ بهێنێ. ڕاپەڕینی بەدلیس لە ساڵی 1930دا ڕاپەڕینێکی بایەخداری کورد کە لەلایەن چەند سەرکردەیەکی ئاینیەوە ڕێبەرایەتی یەکرا لە ناوچەی بەدلیس قەوما. 15 ساڵ پاشەوە نووسەرێکی بەناوبانگی تورک ڕووسیای وەک هاندەرێکی ئەو ڕاپەڕینە تاوانبار کردووە. ئەو هێمای بەوە داوە گوایە ئەم ڕاپەڕینە دەستێوەردانێکی ڕووسیا بووە لە کاروباری دەوڵەتی عوسمانی. بە جۆرەی ئەم نووسەرە یاخیبوونەکەی بەدلیس لەلایەن کۆنسوڵی هەرێمی ڕووسیاوە ئامادە کرابوو کە ئەبوایە کۆمەڵ کوژی ئەرمەنی بەدوادا بەهاتایە. بۆ ئەوەی بیان و بۆ دەستێوەردانی چالاکی ڕووسەکاندا بتاشێ، ئەوەش بەتەنیا دەرفەتێک بوو ئەبوایە خۆپارێزی لە هەمبەردا کرابە. ڕاپەڕیوە کوردەکان کەوا دەرەکە و سەرکەوتنێکی سەرەتاییان بەدەست هێنابێ ئەگوترێت کە گەیشتبنە شاری بەدلیس. هاتنی هێزی پشتگیری وای لە حکوومەت کرد ڕاپەڕیوەکان لە شارەکە دوور بخاتەوە و دواتریش ڕاپەڕینەکە تێک بشکێنێت. شێخ سەلیمی سەرکردەی ڕاپەڕینەکە ناچار بوو پەنا بۆ کونسوڵخانەی ڕووسیا بەرێت و لەبێ مایەوە تا تورکیا چووە نێو جەنگی یەکەمی جیهانیەوە. پاش هەڵگیرساندنی جەنگ و شەڕ و پێکدادانەکان، تورکان چوونە نێو کونسوڵخانەکەوە و شێخ سەلیمیان گرت و بە بەرچاوی خەڵکەوە هەڵیان واسی. بەشی شەشەم سیاسەتی ڕووسیا لە حاست کورد. هەر لە سەرەتای سەدەی 19ەمەوە بە ئاشکرا دەرکەوت کە داگیرکردنی قەفقاس لەلایەن ڕووسیاوە زوویا درەنگ واکە ئەو وڵاتە مامەڵە لەگەڵ چەندین گەلی جیاوازدا بکە کە لە ناوچەی سنووری نێوان تورکیا و ئێراندا ئاژین. یەک لە گرنگترین و بەژمارە زۆرترینی ئەو گەلانە کورد بوو. یەکەمین پەیوەندی بایەخداری ڕووسیا لەگەڵ کورد لە ماوەی یەکەمین دەیەی ئەو سەدەیەدا وەک ئاکامێکی کێشەی 1904-1912 نێوان ڕووسیا و ئێران ڕوویدا. ئەو بەزین و تێکشکاندنەی لە شەڕەکانی ئارپاچ 1907 و ئاسلاندوز 1912 بەسەر ئێرانیەکاندا هات کە بەڕێکەوتن نامە ئابروبەرەکەی گوڵستان لە 1913 کۆتایی هات بە شێوەیەکی مەزن پلەپایەی ڕووسیای لە نێو کورداندا بەهێز و بڵند کرد. لە ساڵی 1928دا جەنگی ڕووسیا ئێران بەرەو کۆتایی چوو. بەوەش بۆ ماوەی دەیە و نیوێک ئاشتی باڵی بەسەر پەیوەندیەکانی ڕووسیا ئێراندا کێشا. وێڕای ئەوەی تێکشکاندنی خێرای هێزە ئێرانیەکان بە زوویی ئەو وڵاتی ناچار کرد داوای ئاشتی بکە کە بەڕێکەوتن نامەی تورکمانچای لە ساڵی 1922دا ئەو ئاشتیە چەسپا. ئەم ڕێکەوتن نامەیە گۆرزێکی بەهێز بوو بەر ئێران کەوت، چونکە نەک تەنیا بوو هۆی ئەوەی کە کۆتایی بەبوون و دەسەڵاتی ئەو وڵاتە لە کاروباری قەفقازدا بهێنێ، بەڵکو وەک سەرەتایەکیش بوو بۆ خۆ بەدەستەوەدانی ئێران. هەروەک چاوەڕوانەکرا ئەم سەرکەوتنانەی ڕووسیا کاریگەریەکی قوڵی لەسەر کوردە بوو. سەر جەیمس فرێزەر کە پاش چەند ساڵێک لەو ڕووداوانە شەوێکی وەک میوان لە نێو ژمارەیە کووردا لە باکووری ڕۆژاوای ئێران بەسەر بردبوو،
چەند ڕووداوێکمان بۆ گەڕێتەوە تێیدا بێزاری کوردان لەو سوکایەتی و ڕسواییە ئاشکراکات کە لەلایەن سەردارە فارسەکانیانەوە دەرحەقیان ئەکرێ. سیاسەتەکانی میر پاسکویچ ئەشێت بگوترێت کە میر ئیڤان پاسکویچ بناگەدانەری سیاسەتی ڕووسیایە لە حەست کوردان و پێچێ ئەو یەکەمین کارمەندی ڕووسی بێ با یەخی استراتیژی مەزنی زەویە کوردیەکانی درک پێکرد بێ کە وەک ڕێڕەوێکی کراوەیە بەرەو ئیمپراتۆری عوسمانی و بەشەکانی دیکەی باشووری ڕۆژاوای ئاسیا. ئەو بەهایەکی مەزنی بەجەختکردن لە بنیادنانی پەیوەندیەکی دۆستانە لەگەڵ جەنگاوەرە کوردەکاندادا. ئەم ڕێڕەوە لە پلانەکانی میر سەبارەت بە داگیرکردنی ئانادۆڵ ڕەنگی دابووەوە. یەک لەو مەرجانەی کە ئەم پلانانەی لەسەردا ڕێژرابوو بریتی بوو لەوەی کە لەگەڵ سەرخێڵە کوردەکانی بارزاییەکانی ئارمینیا و دۆڵی فوراتی ژێریدا پێک بێن و تێگەیشتنیان لە نێواندا هەبێ. لەگەڵ هەڵگرساندنی جەنگی ڕووسی عوسمانیدا 1828-1829 میر پاسکویچ کەوا پێچوو بە بایەخێکی فرە و بە شێوەیەکی بەرچاو بیری لەو مەسەلەیە کردبێتەوە کەوتە ئەوەی بەرنامەی تۆکمە جێبەجێ بکە. ئەو بە خێرایی کەوتە هەڵپە بۆ قۆستنەوە و دەست بە سەراگرتنی ئەو بێزاریەی لە نێو ڕەگەزە فیوداڵ و کۆنەپارێزەکان وەگە ئاکامێکی سیاسەتە ڕیفۆرمیستەکانی سوڵتان مەحموودی دووەم دەرکەوتە بوو. زۆربەی سەرۆکە کوردەکان بەتایبەت ئەوانەی لە ناوچە دوورە دەستە سنووریەکاندا نیشتەجێ بوون و تەواو سەربەخۆی خۆیان پاراستە بوو. ئەمانە بەقوڵی لەو سیاسەتەی سوڵتان بێزار بوون و بەداهێنانێکی شوم و بەزاندنێکی ناشایستەی مافە میراتگریەکانی خۆیان لە قەڵەمەدا. میر پاسکویچ لە ڕێگەی سوود وەرگرتنێکی ژیرانە لە موسڵمانەکان توانی ژمارەیەک لە سەرخێڵە کوردەکان بەلای خۆیدا ڕابکێشێ. بۆ نمونە حوسێن ئاغا خان یاخود سەرخێڵی بەناوبانگی کوردانی یەریڤان لە کاتی دەستپێکردنی هێرش و پەلامارەکاندا پەیوەندی بە ڕووسەکانەوە کرد و بە درێژایی ئەو هەڵمەتە ڕاژەیەکی چاچی کردن. ڕاژەی حوسێن ئاغا هەرهێندە نەبوو 3000 سوارەی خۆی بە قازانجی ڕووسەکان بخاتە مەیدانی جەنگەوە، بەڵکو سوود لە توانا و پلە و پایەی بەهێزی کرا بۆ شوێندانان لەسەر خێڵە کوردەکانی دیکە و لەو بوارەشدا هەوڵەکانی حوسێن ئاغا بایەخ و گرنگی بنەڕەتی خۆی هەبوو. بۆ نمونە کاتێک پاشای مووسڵ فەرمانی لە دەسەڵاتدارانی عوسمانیەوە پێگەیشتە بوو کە هێزێکی مەزنی سوارە لە 12,000 کەس ئامادە بکە، حوسێن ئاغا پاشای هێنایە سەر ئەو باوەڕێی ئەو کارە نەکات و بێلایەن بوەستێ. ویلیام مۆنتس لە ساڵی 1856دا سەبارەت بە چالاکیەکانی حوسێن ئاغا ئاڵێ ئەو لاکامدا سەلماندی کە هاوپەیمانێکی کاریگەری ڕووسەکانە دژی گەلەکەی خۆی. هەروەها بە شێوەیەکی بنەڕەتی لە سۆنگەی توانا و دەسەڵاتی ئەوەوە بوو کە پاشای مووسڵ هاندرا لەگەڵ ڕووسەکاندا پەیمانی بێلایەنی ببەستێ. ئەو پەیمانەی ئەو بە تەواوی پشتگیری لێکرد، هەرچەندە پاشا ڕێگەی بە پیاوەکانی نەدا کە لەگەڵ پیاوەکانی حوسێن ئاغادا بەرەو تورکیا پێشڕەوی بکەن. پێچێ پاسکەڤیچ زۆر ژیرانە دوژمنایەتی ئاینی و ڕەگەزی قۆست بێتەوە، چونکە ئەو سوودی لە ئارمەنی و ئێزدیەکانی ژەبینی. حەسەن ئاغای سەرکردەیەکی خێڵێکی ئێزدی یەکێک لەو سەرخێڵە کوردانە بوو بەو پەڕی بڕواوە ڕاژەی ڕووسەکانی کرد. لە ژوونی ساڵی 1829دا پاشەوەی باسکەڤیچ گەیشتە کۆپرۆکۆی، ئەو شوێنەی زۆربەی هێزەکانی ڕووسیای تێدا کۆ ببووەوە. لەوێ چاوی بە ژمارەیەک لە سەرخێڵە کوردەکان کەوت کە لە ناوچەکانی ئاگریداخ و پینگۆڵەوە هاتبوون. بوا دەرەکەوێ ڕووی لە هەر شوێنێک بکردایە پێشوازی لێکرا. بە جۆرەی مۆنیس لە هەموو لایەکەوە پێشوازی گەرمی لێکرا. بەگەکانی کورد دەچوونە لای و لە قوڵایی دڵیانەوە پێیانەوت ئەرزە ڕۆم بگرە، ئەوسا بەو پەڕی ویست و ئارەزووەوە خۆمان و خێڵەکانمان ئەبینە بەشێک لە ئێوە.
سەرکەوتنی باسکەڤیچ لە بواری بەستنی پەیوەندی دۆستانە لەگەڵ کوردەکاندا جۆرە دابەشبوونێکی پێکهێنا بوو. مۆنیس ئاماژەی بەوە داوە کە ئەو کوردانەی ڕاژەی سوپای ڕووسیانە کرد فرەزێ دەتەربوون لەوانەیە ڕاژەی سوپای تورکیانە کرد. وێڕای ئەو پشتگیریە سەربازیەی لەلایەن ژمارەیەک لە خێڵە کوردەکانەوە پێشکەشەکرا، هێندێک لە خێڵەکانی دی یارمەتی هێزەکانی ڕووسیانەدا و کاتێک بە ناوچە کوردیەکاندا تێپەڕین خواردن و پێویستیەکانی دیکەیان بۆ دابی نەکرا. هەرچەندە هیوای پاسکەڤیچ بەدەستهێنانی هاوسۆزی کوردەکان لە بەرامبەر هیوای دەسەڵاتدارانی عوسمانیدا لاوازتر بوو، هەواڵی ئەوەش هەیە کە کوردان لە نێوان هەردوو لایەنە شەڕکەرەکەدا لەبارێکی دوودڵی و ناجێگیریدا بوون. بەپێی یەک لە سەرچاوەکان کوردان وەک هۆکارێکی گوماناوی مابوونەوە. پاسکەڤیچ سەبارەت بەو سیاسەتە ژیرانەیەی لە هەمبەر کورداندا گرتبوویە بەر شایەنی شانازی بوو. دوورخستنەوە و بێلایەنکردنی ئەوان هەموو سوودێکی بە پاسکەڤیچ گەیاند. ناپیر پاش 40 ساڵ دواتر لە ئابسینیا سوودی لێوەرگرت بەوەی خەڵکێکی ناکارا بەڵام ئەگونجێت مەترسیدار بە شێوەیەکی ڕێژەی ڕێگەیان بەهێزێکی بچووکدا پێشڕەوی بکات. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 17ەم. کورد و جەنگی ڕووس و تورک. جەنگی 1828-1829 خاڵێکی وەرچەرخان لە مێژووی پەیوەندەکانی ڕووس و کورد پێکەهێنێ. ئەو سیاسەتە دانا و ژیرانەیەی لەلایەن پاسکەڤیچەوە لە ماوەی ئەو کێشەیەدا لە حاست کوردان پەیڕەوی کرد ببووە نمونەیەک و بەبایەخێکی زۆرەوە لە تەواوی جەنگەکانی ڕووس تورکەوە پەیڕەوی لێکرا. هەڵگیرساندنی جەنگی کریمەن ئەو دەلاقەیەی ئاشکرا کرد کە ڕووسیا لە گیانی وەفاداری و هاوسۆزی کوردە ڕەعیەتەکانی تورکدا کردبووی. لە ماوەی ئەم جەنگەدا دوو تیپی کوردی لە پاڵ هێزەکانی ڕووسیادا دژی سوپای عوسمانی جەنگان. هەروەها ڕاپەڕینێکی مەترسیدار لە ناوچەی بۆتان بە سەرکەردایەتی میر عیزەدین شێر تەقیەوە. بە هەمان شێوە لە ماوەی جەنگی 1877-1878 چەند لکێکی کوردی بەشداری هەڵمەتە سەربازیەکەی سوپای ڕووسیان لە بەرەی قەفقازدا کرد. کاتێک جەنگەکە خەریک بوو کۆتاییە هات، حوسێن پاشا و عوسمان پاشا کوڕانی میر بەدرخانی مەزن ڕاپەڕینێکیان دژی دەسەڵاتدارانی عوسمانی تەقاندەوە. دەستیان بەسەر زۆربەی ناوچەی بۆتاندا گرت و بۆ ماوەی 9 مانگ سەرکەوتوانە لە بندەستی خۆیاندا هێشتیانەوە. ڕاپەڕینەکەیان تەنیا وەختێک کۆتایی هات کە دووبەرەکی و ناکۆچی تێدا دەرکەوت، هەرچەندە هێزی سوپا نەیتوانی شکستی پێبهێنێ. ئەو سەرکەوتنانەی سوپای ڕووسەکان لە ماوەی جەنگەکانی ڕووس تورکدا بەدەستی هێنا، کاریگەری زۆری لەسەر کوردەکان جێهێڵا. کوردە عەلەویەکانی شیعەکانی دەرسیم کە پابەندی ئاینزای شیعەگەرایەتین لە هەڵوێستێکیاندا بۆ لێکدانەوەی توانای هێزە نەبەزیوەکانی ڕووسیا و سەرکەوتنی بەردەوام و هەمیشەییان لەو بڕوایەدا بوون کە ڕووسەکان بە شمشێرەکەی عەلیە جەنگن، ئەو شمشێرەی کە عەلی بە متمانەوە بە ڕووسەکانی داوە. هەرچەندە هەڵەیەکی مەزنە گەروابێنینە پێش چاو کە ڕووسەکان تەواوی گەلی کوردیان بەلای خۆیاندا ڕاکێشا بوو. زۆرینەی کورد و سەرکردەکانیان وەک وەفاداری سوڵتان مابوونەوە و لە پاڵ تورکدا ئەجەنگان، چ وەک سەرباز لە نێو سوپادا یاخود وەک هێزە خێڵەکە غەیرە نیزامیەکان. لە جەنگی ساڵی 1877-1878 زۆر لە کوردان وەک دەست و پەیوەندەکانی دیکەی عوسمانی بەویستی خۆیان لە سوپای عوسمانیدا، هەروەها وەک هێزێکی مەزنی خێڵەکی بەڕابەری شێخە کوردەکانی وەک شێخ عوبەیدوڵڵا و شێخ ناسری تیلۆ جەنگان. لە ماوەی جەنگی یەکەمی جیهانیدا کوردان بێدوودڵی بوونە هاوپەیمانی تورکان. وێڕای تێکڕای ئەو هەوڵانەی ڕووسەکان بە ئاراستەی پێچەوانە ئەیاندا. کوردان لەم هەڵبژاردنەیاندا بە شێوەیەکی مەزن کەوتبوونە ژێر کاریگەری پرۆپاگەندەی ئیسلام چێتی و ڕاگەیاندنی جیهاد لەلایەن خەلیفەی عوسمانیەوە، شان بەشانی چالاکی ژیرانەی کارمەندە نهێنیەکانی ئەڵمان و پایەبەرزی سوپای ئەڵمانی.
سیاسەتی ڕووسیای سزاری لە حاست ئەرمەنەکان. ڕووسیای سزاری بە هەمان ئەندازەی بایەخدان بە ئەرمەنەکان سیاسەتێکی ئەوتۆی لە حاست کورداندان نەبوو. ئەوەش پەیوەندی بە هاوسۆزی و لایەنگری ڕووسەکان بۆ ئەرمەن لەلایەک و ناکۆچی و دژبەیەکی بەرژەوەندیەکانی ئەرمەن و کورد لەلایەکی دیکەوە هەیە و ئەگەرێکی بەو جۆرەی مەحاڵە کرد. لە سۆنگەی ئەوەشەوە ڕووسەکان بۆ ماوەی چەندین ساڵ سیاسەتێکی کوردانەی درێژخایەن نەبوو کە ئامانجەکەی بەباشی دیاری کراو بێ. ئەو سیاسەتە تەنیا کاتی جەنگەکان خۆی دەرەخست، ئەویش ناچاریەک بوو بە ئامانجی ڕاکێشانی کورد بەلای ڕووسیا یاخود لانی کەم لە بێلایەنیان دڵنیا بن و لەو بوارەدا زۆر جار سەرکەوتنیان بەدەسەهێنا. مامەڵەکردنی ڕووسیای سزاری لەگەڵ کورد بەگشتی بۆ بەدیهێنانی پێکهاتنێکی کاتی بوو لەگەڵ سەرخێڵە کوردەکان و ئامانجێکی دیاری کرا و سنوورداریە بوو. هەرچەندە ململانەی بەردەوام لەگەڵ تورکەکاندا لە کۆتاییدا هانی ڕووسەکانیدا بە دوای پێکاتن و لێک تێگەیشتنێکی بەرفراوان و گشتی لەگەڵ خێڵە جەنگاوەرە کوردەکاندا بگەڕێن. ئەوانەی بە شێوەیەکی فرەچڕ لە کەنار ئەو سەرڕێیانەدا نیشتەجێ بوون کە بەرەو خاچە عوسمانی تێپەڕی. سیاسەتی ڕووسیا لە حاست کورد تا دووچارەکی سەدەی 19ەم خاڵبێکی دیاری کرا و ئاشکرای بەخۆوە نەگرت. تەنیا ئەو کاتە خەریک بوو ئەبووە سیاسەتێکی بناغە بۆ داڕێژرا و ئامانجداری تۆکمە کاتێک دوو ڕووداوی پەرەسەندووی ڕاتەکێنەر کە هەڵقوڵاوی جەنگی یەکەمی جیهانی بوون ڕووسیایان هەژان. ئەویش ڕاگەیاندنی جیهاد لەلایەن تورکیاوە دژی ڕووسیا و هەروەها شۆڕشی ڕووسیا بوو. بۆ ئەوەی هێندێک سەرنجمان سەبارەت بە هەڵوێستی ڕووسیا لە هەمبەر کورد و دەرکەوتنی پلە بە پلەی سیاسەتی کوردانەی ئەو دەوڵەتەمان دەستکەوێ، لەوانەیە کورتە گفت و گۆیەک سەبارەت بە سیاسەتی ڕووسیا لە حاست ئەرمەن پێویستیەک بێ. پشتگیری ڕووسیا لە کێشەی ئەرمەن. کێشەی ئەرمەن کە لە ماوەی زۆربەی سەدەی 19ەم و بەشی یەکەمی سەدەی 20ەمدا بۆ پەیوەندیەکانی ڕووس تورک وەیشومەیەک بوو، بە شێوەیەکی ژیرانە بۆ ئامرازێکی بایەخداری سیاسەتی دەرەوەی ڕووسیا پەرەیستان. بە جۆرەی لابانۆڤ ڕۆستۆڤسکی سیاسەتی ئەرمەنی ڕووسیا مینەی دوو ئامانجی بنەڕەتیە کرد. یەکەمیان بریتی بوو لە پاراستنی ئەرمەنەکان کە هاندەری لە بەرچاوگرتنی مرۆیی لە پشت بوو، شان بەشانی لە بەرچاوگرتنی سیاسەتی ناوخۆ. دووەمیش بریتی بوو لە نەهێشتنی هیچ ئەگەرێکی دەستێوەردانی هێزە ڕکابەرەکان بە ناوی ئەرمەنە چەوساوەکانەوە. دەستێوەردانێکی وا کە ئەبێتە جمانێکی مەترسیدار بۆ ئەو ناوچانەی نزیکن لە هەرێمەکانی قەفقاسی ڕووسی. ئەم دوو ئامانجە پێویستە سێیەمیشی بخرێتە سەر کە بریتیە لە لاوازی تورکیا و جیابوونەوەی کۆتایی هەرێمە ئەرمەنیەکان لە ڕۆژهەڵاتی تورکیا پاشەوەی نمونەیەکی وەها لە باڵقان هاتبووە دی. گرتنەخۆی کێشەی ئەرمەن لەلایەن ڕووسیاوە بە شێوەیەکی لێزانانە بوو هۆی سەپاندنی ویستێکی زێدەتری ڕووسیا بەسەر چارەنووسی تورکیا و هەروەها بیانوویەکی گونجاوی دایە دەست تا لەو ڕێگەیەوە فشاری بەردەوامی خۆی بکاتە سەر دەواازەی باڵا. ڕووسیا بۆ ئەوەی لە مامەڵەکردنی تورکیادا دەستی کراوەتر بێ، ژیرانە سوودی لە پشتگیریکردنی خۆی بۆ ئەرمەنە چەوسێنراوەکان وەرگرت بۆ ئەوەی ڕای گشتی ئەوروپا بە قازانجی خۆی ڕابکێشێ. هەروەها گرتنەخۆی پرسی ئەرمەن ئەبووە هۆی ڕاکێشانی سۆز و پشتگیری تێکڕای ئەرمەن لە هەر شوێنێک بن. بە پلەی یەکەم ڕووسیای لە وەفاداری و لایەنگری ئەرمەنە دەست و پەیوەندەکانی خۆی دڵنیا کردەوە، ئەوانەی بە زۆر لە ناوچە هاوسنووریەکانی تورکیا نیشتەجێ بوون. دووەم، ئەمە ئەرمەنەکانی تورکیای وا لێ کرد بە چاوی ڕزگارکار سەیری ڕووسیا بکەن و هانی ژمارەیەک لە سەرکردەکانیدان کە لەگەڵ ڕووسیا پرسێکی هاوبەشیان هەبێ. سێهەم، پشتگیری کۆمەڵە ڕەوەندە ئەرمەنیە توانا و دەست ڕۆیشتوەکانی وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا، ئینگلتەرا، فەرەنسا، ئیتالیا و هەروەها ژمارەیەک وڵاتانی دیکەی بەدەستهێنا. دیارەمایەی سەرلێک تێکچوونە گەر بمانەوێت تەنیا هۆکارە خۆخواز و نادیارەکان ڕووسیایان هانداوە تا پرسی ئەرمەن بگرێتە خۆ.
ڕاستیەکەی ئەوەیە کە جەماوەری رووسیا و تەنانەت حکوومەتی سزاریش لە سایەی هۆکاری بنەڕەتی مرۆڤ دۆستانە و باوەڕی کریستیانانەی هاندرابوون. هەروەها ئیسپانیا کە وڵاتێکی ئاینگەرای ئەوروپاییە، رووسیاش هیچ کات ئەو گیانە کریستیانیەی لەدەست نەدابوو کە لە ئاکامی چەند سەدەیەک هەژمونی داگیرکەرانێک کە خاوەن ڕەگەز و ئاینی ناوازە بوون پەیدا ببوو. وا چاکە ئەوە بەبیر بهێنینەوە کە بە پلەی یەکەم لەو هەستە ئاینیە تونند و تیژەی جەماوەری رووسیاوە سەرچاوەی گرتبوو کە دۆقی مەزنی مۆسکۆ لە باجگری خانەوە ببووە پاڵەوانی ئارستۆدۆکسی ڕووسی. لە بەرچاو نەگرتنی ئەم ڕاستیە وا لە مرۆوەکە سەبارەت بە هێزە پەرگرەکان لە مێژووی رووسیادا بەدحاڵێن. هۆکارەکانی گۆڕینی سیاسەتی رووسیا لە هەمبەر ئەرمەنیەکان. سیاسەتی رووسیا لە هەمبەر ئەرمەنەکان هەرزوو پاش جەنگی 1970-1970 گۆڕانێکی بایەخداری بەخۆوە بینی. ئەم گۆڕانە لە ئاکامی ئەو پەرەسەندنە گرنگانەوە بوو کە بە دوای جەنگەکەدا هاتن، ئەوەی کە لەو دەمەدا کاریگەری لەسەر سیاسەتی رووسیا لە هەمبەر ئیمپراتۆری عوسمانی و کەمینە نەتەوەییە جۆراو جۆراوکانیەوە هەیبوو. پەیوەندیەکانی رووسیا لەگەڵ زلهێزەکاندا هەڕەشەی ئاژاوە گێڕی چەپگەراکان لە نێوخۆی وڵات، دەرکەوتنی گیر و گرفت و ئاڵۆزی لە چۆنیەتی مامەڵەکردنی ڕاعیەتە بۆڵگاری و ئەرمەنیەکاندا، ئەمانە بە پلەی جیاواز لەم گۆڕانەدا بەشدارێتی هەبوو. کورتە وتوێژێکی ئەم پرسانە پێچێت لە باشتر تێگەیشتنی هەڵوێستی رووسیا لە هەمبەر ئەرمەن و کێشەکان یارمەتیمان بدا. لە پێناو پاراستنی ئاشتیدا کە لە ئاکامی ئەو گرفتە جۆرا و جۆرانەی وەک دەرەنجامێکی سەرکەوتنەکەی رووسیا لە جەنگی 1970-1970 بەسەر ئیمپراتۆری عوسمانی تووشی هەڕەشە و مەترسیەکی تند هاتبوو، ئۆتۆ ڤۆن بیسمارک پێشنیازی بەستنی کۆنگرەیەکی بۆ زلهێزەکان لە بەرلین کرد. لەو کۆنگرەیەدا زلهێزەکان کە بیسمارک سەرۆکایەتیەکردن توانیان رووسیا لە چنینەوەی بەری سەرکەوتنەکەی بێبەشکەن سەبارەت بە هەڵوێستی ئینگلیزەکان، جگەل لە جەختکردنەوە لەسەر دیپلۆماسیەتە کۆنەکە کە پێل لەسەر یەکێتی و سەروەری ئیمپراتۆری عوسمانی لە بەرامبەر چاوتێبڕینی رووسیا کردەوە چ شتێکی نوێ لە گۆڕێدان نەبوو. بەڵام هەڵوێستی نەمسا مەجەر و هەروەها ئاکار و هەڵس و کەوتی بسمارکیش لە کاتی کۆنگرەکە و دواتریش فرە لە دڵنیاییەوە دوور بوو. رووسیا کەوتبووە پەراوێزەوە، نەک لەبەر ئەوەی تەنیا ئینگلتەرە بەڕووی داوەستا بوو، بەڵکو هەروەها دوو دۆستەکەی کە پێشتر لە دێری کیاسێربۆند پێشگیریان کردبوو، واتە ئەڵمانیا و نەمسا مەجەر دەرچیان بەوە کرد ئەو پشتگیریە چیدی ڕاژەی ئامانجەکانیان ناکا. ئەو شێوازەی کە بەهۆیەوە بەری سەرکەوتنە سەخت و خوێناویەکەی رووسیایان لێپ و چەڵ کردەوە، لە سەراسەری ئیمپراتۆریەتەکەدا مایەی بێزاری و بێهیوایی بوو. گرفت و ئاڵۆزی نێوخۆش بووە سەرباری ئەو شکستە تاڵە دیپلۆماسیە. ئەو شەپۆ لە ئاژاوە گێڕیە چەپگەراییەی لە ماوەی جەنگدا لاواز و ڕێگەی لێگیرا بوو، سەر لە نوێ بە تند و تیژیەکی زێدەترەوە سەری هەڵدایەوە و بە کوشتنی ئەلێکزاندەری دووەم لە ساڵی 1970 گەیشتە لووتکە. ئەم ڕووداوە ئاسەوارێکی قوڵ و بەردەوامی لەسەر کوڕەکەی و جێگرەکەی هەبوو کە ئەلێکساندەری سێیەم بوو. هەروەها کاردانەوەیەکی توندی لە نێو سلااو و ڕەگەزە کۆنەخوازەکاندا لێکەوتەوە، ئەوانەی بە جۆشێکی نەتەوەییەوە لە پاشای نوێ گرد بوونەوە. دیموکراسی ڕۆژاوا کەوتە بەرپەلەمار، سربەستی گەرایی و لیبرالیزم وەک کاڵایەکی بێگانە و چروک و زیان بەخش ڕاگەیەندرا. مەسەلەی گەڕانەوە بۆ دام و دەستگا خۆماڵیە ڕەسەنە بێگەردەکان بە توندی لەلایەن کەسانی وەک کۆستانتین پۆپیدۆن نۆستیزیف لایەن گری لێکرا کە پێشتر مامۆستا و پەروەردەکاری تایبەت و ئەمێستاش ئامۆژگاری سیاسی دڵسۆزی ئەلێکزاندەری دووەم بوو. هەموو ئەو ئاڵ و گۆڕەی رووسیا ئەمێستا بۆ ئەوروپا ئەگەڕێتەوە.
غەدر و ناپاکی لە دەرەوە، شان بەشانی تۆقاندن و پاشا کوژی لە نێوخۆی وڵات هەمووی باج و سزای پەیوەستبوون بە شارستانیەتی ئەوروپاوە بوو. بە گوتەی بێرنارد پارێس، رووسیا لە سایەی ئەلێکزاندارەوە مۆنی سێیەم هەروەها ئەوە دەبێت بگوترێت کە لە ناکاو ڕووی خۆی لە ئەوروپا وەرجێڕا. لێرە بەدووە تاکڕەوی و ئاینگەرایی ڕاستەقینە بە شێوە ڕووسیەکەی ئەو دوو پایە بنەڕەتیە بوون سیستەمی سزاریان ڕاگرت بوو. لە کامدا ڕزگارکردنی ئیمپراتۆریەکە پێویستی بە لە ناوبردنی هەموو ئەو شتانە هەیە کە نەڕووسین و نەبۆ ئاینێکی ڕاستەقینە ئەگەڕێنەوە. بۆ گەیشتن بە وامانجە سیاسەتی بە زۆر ڕووساندن بەسەر دەستە و گروپ نەتەوەیی و ئاینیەکاندا سەپێنرا. ئەم سیاسەتەکە لە سەردەمی ئەلێکزاندەری سێیەمەوە دەستی پێکردبوو، لە سەردەمی نیکۆلای دووەمیشەوە بە تەواوی دەستبەرداری نەبوون. ئەو هەڵوێستە بێبایەخە سەرسەختانەیە کە بەشێک لە نەتەوە خوازەکان پیشانیاندا و پێیان وابوو ئەبێ ڕووسیا نەبەزانە دژی تورکیا بجەنگێ هۆکارێکی گرنگی نیگەرانی بوو. ئەو وەڵامە توندەی کە لە ساڵی 1985دا و لەلایەن بولگاریەکانەوە کسپەی لە دڵی ڕووسیا هەستاند و زیانێکی فرەی بە پلە و پایە و بەرژەوەندیەکانی ڕووسیا گەیاند، لە ئەنجامی نەتەوەخوازی تند و زیان بەخش بوو کە ڕیاکارانە وەک کارەکتەرێکی پەرەگرت و خۆیانواند. بە هەمان شێوە بەرگری و بەرەنگاری ئارمەنەکان دژی سیاسەتی ڕووساندن دەرکەوتەیەکی ئاشکرا بوو بۆ جەختکردنەوە لە بوونی نەتەوەییان. پێویست بە گوتن ناکا کە ئاکار و کردداری بولگاری و ئارمەنەکان سەرچاوەی نائومێدیەکی قوڵی ڕووسەکان بوو کە نەئەتوانرا جگەل لە سپڵەیی و بێئەمەکی لێکدانەوەیەکی دیکەی بۆ بکرێت. بولگاریا لە جاتی ئەوەی وەک پردێکی ڕووسیا بەرەو ئەستەمبوڵ ڕاژەی کردبا بووە لەمپەرێک لە بەردەمیدا. ئەمێستا بولگاریا خاوەن بوونی خۆیەتی، هەروەها پێداگری ڕووسیا لە جاتی ئەو تەنیا یادەوەریەکە و هیچی دی. ئەرمەنەکان هێشتا ڕزگاریان نەبوو لەو پێناوەدا تێکۆشان. ئەوان لەو ڕووەوە زۆر بەختەوەر نەبوون. ئەم جارەیان ڕووسیا بڕیاریدا بوو ڕێگە نەدات دەوڵەتی نەتەوەی ئەرمەن ببێتە لەمپەر لە بەردەم خۆی و زەویەکانی ئیمپراتۆریە عوسمانی لە باشوور. بێزاری ڕووسیا لەو ڕووداوانە کە بولگاریا و ئەرمینیا قەومابوون بە ڕاشکاوی لە قسەکانی ڕاوێژکاری ڕووسی میر لابانۆڤ دەرەکەوێ کە گوتوویەتی بولگاریەکی ئەرمەنیمان نەگەڕەکە. پەرەسەندنی تۆقاندن و چالاکیە ڕۆشنبیریەکان لە نێو ئەرمەنەکانی تورکیا هاوکات لەو دەمەدا ڕووسیا خۆی بەدەست هەمان چەشنە چالاکیەوە شپەرزە بوو، زیاتر هانی دەسەڵاتی سزاریدا دژی ئەرمەن و پرسەکەیان هەڵوێست وەرگرن. سیاسەتی ڕووساندنی ئەرمەنەکان لە ڕووداوەکانی ساڵی 1930دا گەیشتە بارێک کە تێیدا ماڵ و سامانی کەنیسەی نەتەوەیی ئەرمەنی دەستی بەسەرداگیرا و هەروەها خوێندنگە ئەرمەنیەکانیش داخران. ئەو کار و هەنگاوانە بە تەواوی ئەرمەنەکانی ڕەنجان. ئەو ڕەشەکوژی و ڕەشەکوژیە پێچەوانەیەی ئەرمەن و تەتارەکانی باکۆ لە ماوەی دەیەی یەکەمی سەدەی بیستەمدا تێوەی گلابوون خراپ لەسەر پەیوەندەکانی ڕووسیا و ئەرمەنە دەست و پەیوەندەکانی کاریگەری هەبوو. هەرچەندە ئەم قۆناغە ناشادەی پەیوەندەکانی ڕووسیا و ئەرمەنی زۆری نەخایەن، پەرەسەندنە نێو نەتەواییەکان وا پێچوو هەردوو لای هێنابێتە سەرە و باوەڕێی کە بەرژەوەندیەکانیان واخوازێ هەمان پەیوەندیە دۆستانەکەی پێشوویان بجێڕنەوە. هەنگاوەکانی ڕووسیا بۆ چاکسازی ئەرمەنیەکان. لە دەی ئۆکتۆبەری ساڵی 1912دا نوێنەری قەفقاز کۆنت ئێلاریان ئیڤانۆڤیچ ڤۆرنۆستۆڤ ڕاشکۆڤ هانی سزاریدا سیاسەتێکی ئەرمەنی چالاکانە پەیڕەو بکە. ئەو لە راپۆرتێکدا کە پێشکەشی حکوومەتەکەی کردبووەڵێ لەم کاتەی ئێستادا دەستێوەردانێکی ئاشکرا بە ئامانجی پاراستنی ئەرمەنەکانی تورکیا پێویستیەکی بنەڕەتیە.
بۆ ئەوەی هاوسۆزیەکی جەماوەری پێشوەختمان لەو ناوچانەدا هەبێ کە بمانەوێ یانە ئەکەونە چوارچێوەی هەڵمەت و کارە سەربازیەکانمان. کەمتر لە ساڵێک پێش هەڵگیرسانی جەنگی یەکەمی جیهانی رووسیا لەگەڵ هێزە ئەوروپیەکاندا بۆ سەر لە نوێکردنەوەی باسی کێشەی چاکسازی لە ناوچەکانی ئەرمینیای تورکیادا هەنگاوینا. فرەنسا و بریتانیا هاوسۆزیان بۆ هەڵوێستی رووسیا نوان، بەڵام وا دەرەکەوێ ئەڵمانیا پاش بگرە و بەردەیەکی زۆر لایدا بێتە پاڵ هێزەکانی دیکە. لە میانەی وتووێژەکانی ئەو مەسەلەیەدا هەواڵی ئەوە هەیە کە ئەڵمانەکان سەرسەختانە بەرگریان لە دید و بۆچوونەکانی تورکەکان کردووە و جەختیان لەوە کردوتەوە کە ئەو دەوڵەتە زلهێزانە پێویستە بەرژەوەندیەکانی کورد پشتگوێن نەخەن. پاش لێکۆڵینەوە و باسێکی درێژخایەن لە کۆتاییدا لە ساڵی 1940دا پەیمانی ئەرمەنی مۆرکرا کە لەسەر بنەما و بە لەبەر چاوگرتنی ڕاستپەردەکانی رووسیا هاتبووەرە. دەرکەوتنی سیاسەتێکی سەرڕۆیانەی زێرەتری رووسیا لە حاست کورد. لەگەڵ هەڵگەڕان بە قەتپاڵی سەدەی نوێدا وا دەرەکەوت ڕووسەکان سیاسەتی کوردی خۆیان تۆختر کردبێت و هەوڵی دوو بەرابەر بدەن لە پێناو ڕاکێشانی کورد و بە گشتداکردنیان بەڕووی فەرمانڕەوا تورک و ئێرانیەکاندا. پارە، چەک، بەڵێن، تێکڕای ئەمانە بۆ خستنەوەی نائارامی و تەقاندنەوەی ڕاپەڕین بەکارهێنران. بەوەش هێرشی تاڵان کارانەی سمکۆ ئاغا بۆ سەرخاکی عوسمانی و هەروەها ڕاپەڕینەکەی بەدلیس ئەگوترێت کە بەهاندانی رووسیا بووە. سەرهەڵدانی نەتەوایەتی کوردی دەرفەتێکی بێوێنەی خستە پێش چالاکی سیاسی رووسی لە نێو کوردەکاندا کە بە پەرۆشەوە دەستی بەسەردا گرتبوو، ژیرانەش بە قازانجی خۆی سوودی لێوەرەگرت. رووسیا فرەهانی جوڵانەوەی کوردیەدا. بێزاری لەو سەرکردە کوردانە دەرەبڕی کە لە خواستنی هاوکاری بەدەستێنانی پەناگە لە رووسیا سستی ئەنوێنن. نەتەوایەتی کوردی نەخشێکی گونجاوی بۆ زۆربەی سەرکردە کوردەکانی لایەنگەری چالاکیەکانی رووسیا هێنایە ئارا. هەمان ئەو چالاکیانەی کە دەیەیەکی کەم بەر لەو کاتە بەکەمتر لە ناپاکی و خۆفرۆشیەک لە قەڵەمەدرا، ئەمێستا لە چاوی زۆربەی کورددا پێویستی بە پاڵەوانی مەیدان و کەسایەتی لێهاتوو هەیە شان بداتە بەری. پاش داگیرکردنی ئازەربایجانی ئێران لەلایەن رووسیاوە، جمانی شوێنەیی بۆ کوردستان لە چوونە ناوەندێکی ژێرسایی رووسەکاندا وەک ورمێ و ناوچەکانی ماکۆ و خۆی دەستی پێکرد. چالاکی رووسەکان لە ساڵی 1910 بەرەو سەر بەهێز و فراوان بوو. ژمارەیەکی فرە لە سەرۆکەکانی کوردی ناوچە سنووریەکان و ئەو دیوی چاوەڕوانی پێشگیری رووسیا بوون. وەک لۆنگریک ئاماژەی پێداوە، سەییدەکانی نەهری، شێخ عەبدوسەلام، سەرۆکەکانی جاف، هەروەها مەلیک و مەزنەقەشەکانی ئاسووری لە هەوڵی پەیوەندیکردن بە رووسەکانەوە تەنیان نەبوون. ئامانجە کۆتاییەکانی ئەم سیاسەتە بە تەواوی ئاشکران نەبوو. هەواڵی ئەوە هەیە کە عەبدوڕەزاق لە دەوروبەری ساڵی 1990دا بە پرۆژەیەکەوە سەبارەت بە کوردستانێکی سربەخۆ سەردانی سان پێترۆسبەرگی کردووە. بەداخەوە هیچ زانیاریەکمان سەبارەت بە وەڵامی رووسەکان بەم پرۆژەیە لەبەردەستدا نییە. باسیلی نیکتین، کۆنسۆلی پێشووی رووسی لە ورمێ و شارەزا و نووسەری پێشڕەو سەبارەت بە کوردان لە نامەیەکیدا بۆ مانچەستەر گاردیان لە ساڵی 1950 بە شێوەیەکی بەرچاو و سەرسەختانە نوکوڵی لەوەکە کە حکوومەتەکەی هیچ کات خواستی دامەزراندنی کوردستانێکی سربەخۆی هەبوو بێ. لە نامەکەیدا نیکتین جەخت لەوە ئەکاتەوە کە رووسیای سزاری بە ئەستەم ئەبێت بگوترێت کە شتێکی هەبووە بە سیاسەتی کوردی لە قەڵەم بدرێ. ئەو بۆ پشتگیریکردنی ئەم بۆچوونە ڕەتکەرەوەیە ئەوەی ڕوون کردەوە کە لە ماوەی جەنگی یەکەمی جیهانیدا هێزەکانی رووسی لە قەفقاز نەخشەیەکی دروستی کوردستانیان نەبوو، شارەزایی و زانیاریەک لەمەڕ زمانی کوردی نەبوو. هەروەها لەوەش زیاتر ئاماژەی بەوەدا
کە ئەو وەک کنسوڵێکی ڕووسی لە ورمێ هیچ کاتێک فەرمان و بڕیارێکی ئەو تۆی نەگەیشتۆتە دەست سەبارەت بەوەی چۆن لەگەڵ کورداندا مامەڵە بکرێ. ئەو دەرەنجامی گفتوگۆکەی بەم شێوەیە دەربڕیوە. زیاتر باوەڕم وایە بە پێچەوانەی پرسی ئەرمەنەکان، هەروەها هەلومەرجی شێوەی نەستوریەکان، وەزارەتی دەرەوەمان، هەروەها جێگری سەرپەرشتیاری دەربار لە تەفلیسی هیچ سیاسەتێکی کوردی دیاریکراویان نەبوو. 3 ساڵ پێشتر لەلایەن مەیجەر AWC نۆئێڵەوە کە ئەفسەرێکی هەواڵگری بریتانیا و چاودێر و بایەقدارێکی بەجۆشی چالاکیەکانی ڕووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو، هەروەها یەکێکە لە شارەزا و کوردناسە ناسراوە بریتانیەکان لە راپۆرتێکدا کە لە ژوئیەی 1990 نووسراوە، مێجەر نۆئێڵەڵێ گوایە لە ماوەی جەنگدا بەڕێکەوت چاوی بە بەڵگەنامەی فەرمی ڕووسی تایبەت کەوتووە کە تیشکێکی سەرنج ڕاکێشی خستۆتە سەر بواری سیاسەتی ڕووسی لە کوردستان. لەو بەڵگەنامانەدا لە ستافی گشتی ڕووسی لە تەفلیسی لە ساڵی 1970دا لە نزیکەوە چاوم پێیان کەوت سەرنجی ئەوەم لا دروست بوو کە ویستێک هەبێ بۆ بەکارهێنانی کورد وەک پارسەنگی ئەرمەنەکان. هەروەها هیچ بیستێک نەبوو قسەی زۆر بدرێتە ئەرمەنەکان سەبارەت بەو بابەتانەی پەیوەندیان بەو ناوچەیەوە هەبوو کە ئەرمەنەکان داوایان نەکرد، بەڵام بە شێوەیەکی بەرفراوان کوردەکانی تێدا باڵا دەست بوون. لەو کاتەی هێشتا ڕووسیا لە سایەی ئاڵۆزی ئاسەوارەکانی جەنگدا و هەروەها شۆڕشەکەدا ئەیناڵاند، نۆئێڵ لە نووسراوێکدا جەخت لە هاتنەوە سەرەخۆ و چاکبوونەوەی ڕووسیا و هەروەها ژیاندنەوەی بەرژەوەندیەکانی لە کوردستاندا ئەکا. ئەو ئاماژە بەوە ئەکا کە ڕووسیا پێشتر بە شێوەیەکی مەزن هانی جوڵانەوەی نەتەوەیی کوردی داوە. ئەو پێی وایە ڕووسیا هەر کاتێک لە هەلومەرجێکی لەباردا بێ کار بۆ بەدەستەوە گرتنی سەرەداوەکانی کۆنە سیاسەتەکانی یەکات و هەمان ڕێچکە ئەگرێتەوە بەر. بە جۆرەی ئەو پەیوەستبوونی ڕووسیا بە بەرژەوەندیەکانیەوە لەو داوایەوە دەرەکەوێ کە نوێنەری ئادمیرال کۆڵچاک لە پاریس سەبارەت بە ماندێتی ڕووسیا بەسەر ئارمینیادا داوای کردبوو. چونکە نۆئێڵ سوور بوو لەسەر مەسەلەی حەتمیەتی بوژاندنەوەی بەرژەوەندیەکانی ڕووسیا لە کوردستان، لەبەرەوە هانی حکوومەتەکەیدا هیچ کاتێک بۆ چەسپاندنی پێگەی بریتانیا لە ناوچەکە بە فیڕۆن نەڕوات. لەو دیدەوە کە پەیوەستێکی نزیک لە نێوان مێزۆپۆتامیا، کوردستان و هەروەها زۆر لەو کوردانەی کە کارگێڕیەکی ئێمە ئەیانگرێتەوە وا دەرەکەوێ کە گرنگیەکی مەزن لە پێویستی ئەوەدایە هەوڵەکانی ڕووسیا لە کوردستان پوچەڵ بکەینەوە و پێشیان کەوین. ئەویش لە ڕێگەی بەشداریکردن لە چارەسەرکردنی ئەو کێشەیەی کە لەوێ بواری کارکردنی بەرتەسکە کاتەوە. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 18ەم. کاریگەری پەیوەندیەکانی شوورەوی تورکی لەسەر سیاسەتی کوردی یەکێتی شوورەوی. هەڵوێستی یەکێتی شوورەوی لە حاست کورد لەو ماوەیەدا کە دوای جەنگی یەکەمی جیهانی دێت کاریگەری چەندین مەسەلەی نێودەوڵەتی لەسەر بوو. ترس لە هاوپەیمانەکان بەتایبەت بریتانیای مەزن، هەروەها گومان لە مەبەست و ویستی ئەو دەوڵەتە لە ڕووسیا فرەبەهێز بوو. کەمالیستە تورکەکانیش گرفتاری هەمان ترس و دڵڕاوچە و گومان ببوون. ئەو هەڕەشە و مەترسیە ڕووبەڕووی هەردوو دەوڵەتەکە ببووەوە، خستنیە پاڵی یەک و لە یەکتری نزیکردنەوە بووە سەرەتای قۆناغێکی نیازپاکی و هاوکاری قازانج بەخشی هاوبەش لە نێوان ئەو دوو وڵاتەدا. یەکێتی شوورەوی هاوکاریەکی مەزنی مادی و پشتگیریەکی معنەوی پێشکەش بە کەمالیستەکانی تورکیا کرد. هەروەها دۆستایەتی تورکان لەگەڵ ڕووسەکان لە کاتێکدا ئەوەکەی دواییان دۆستێکی کەمی هەبوو، بە شێوەیەکی مەزن پلەپایەی ڕووسیای لە نێو جیهانی ئیسلامدا پتەوتر کرد. سەرباری ئەوانەش دۆستایەتی لەگەڵ تورکیایەکی بەهێزی نەتەوەیی خاکی ڕووسیای لای باشوورەوە ئەپاراست. هەرچەندە ئەم دۆستایەتی لەسەرەوە و بەڕواڵەت بەهێز و پتە و ئەهاتە پێشچاو، بەڵام بێ ئاڵۆزی و نیگەرانی قوڵیش نەبوو.
کۆنگرەی لۆزان کە تێیدا تورکیا زۆر لێهاتوانە سوودی لە پێشگیری ڕووسیا وەرگرت ئەو ناکۆچە بنەڕەتیانەی دەرخست کە سەبارەت بە ئامانج و مەبەستی هەردوو دەوڵەت هەبوون. نیگەرانی و ناڕەزایەتی ڕووسەکان لەوەدا بوو کە تورکان بە جیا و بێگەڕانەوە بۆ ئەوان لەسەر مەسەلەی تەنگەکان دانوستاندیان کردووە. ئەو خواستەی ڕووسیا سەبارەت بەسەر لە نوێ گفتوگۆکردن و دانوستاندنەوە لە ڕێگەی کۆمسیۆنێکی تایبەتەوە بە تەواوی فرامۆش کرا و تورکان ئاماژەی شوورەبیان بۆ ڕێکەوتن نامەی شوورەبی تورکی 16 مارتی 1921 پشتگوێ خست. لە سەرەتای فێبڕوەری 1923دا عیسمەت ئینۆنۆ سەرۆکی نوێنەرایەتی تورک لە کۆنگرەکەدا گوتەیەکی پێشکەش کرد و ڕەزامەندی تورکیای بۆ داماڵینی چەک لە تەنگەکان و کردنەوەی بەڕووی کەشتیەکانی تێگەڕای وڵاتاندا ڕاگەیان. کاردانەوەی شوورەوی سەبارەت بەم ڕاگەیاندنە درەنگ نەکەوت. ئەنتەرناسیۆناڵیزمی سێیەم هێرشێکی توندی کردە سەر حکوومەتی تورکیا و بە شکنجە و ئازاردانی کۆمەنستەکان لە تورکیا تاوانباری کرد. ئەمە وێڕای ئەوە ئاستەنگێکی کاتی بوو پەرەسەندنی ڕووداوەکانی دیکە بە زوویی هەردوو دەوڵەتەکەی خستە پاڵیەک. پێدانی ویلایەتی مووسڵ بە عێراق لەلایەن کۆمەڵەی گەلانەوە لە 15 دێسەمبەری 1925دا 2 ڕۆژ بە دوای ڕێکەوتن نامەی ڕووسی تورکی داهات. ڕووداوێکی دیکە کە زەمینەی بۆ سەر لە نوێ نزیک بوونەوە و بەهێزبوونی پەیوەندەکانی نێوان هەردوو وڵات خۆش کرد بریتی بوو لە ڕاپەڕینەکەی شێخ سەعید لە سەرەتای بەهاری 1925دا. کێشەی کورد بۆ تورکیا گرنگیەکی مەزنی هەبوو. تورکان گومانی ئەوەیان نەکرد کە بریتانیای مەزنهانی ڕاپەڕینەکەی داوە. لەمەشدا دەرەکەوێ کە هەردوو ڕووسیا و تورکیا بە یەک ئاراستە بیریان نەکردەوە. فیشەر سەرنجی شوورەویەکانی سەبارەت بە چۆنیەتی بەکارهێنانی کوردان وەک ئامرازێکی سیاسەتی بریتانی لەلایەن بریتانیای مەزنەوە بەم شێوەیە کورد کردوێتەوە. مۆسکۆ لەو باوەڕەدایە کە سیاسەتی بریتانیای مەزن لەم ساتە وەختەدا بە ئاراستەی دامەزراندنی دەوڵەتێکی کوردی سربەخۆ یا نیمچە سربەخۆیە، یاخود ئینگلیزەکان بە هەر حاڵ کوردان بەکارەهێنن بۆ دەستکەوتێکی زیاتر لە ڕۆژهەڵاتی نزیک، هەروەها بۆ ئەوەی دووبەرەکی لە نێوان تورکیا و ئێراندا بنێنەوە. ئەزڤێستیای مۆسکۆ لە 6 ئۆکتۆبەری 1927دا بەڕاشکاوی ڕۆڵی بریتانیای سەبارەت بە پەلامارەکانی کوردی لە تورکیاوە بەرەو ئێران و لە ئێرانیشەوە بەرەو تورکیا بە بەرپرس زانی. ئەنقەرەش هەمان بۆچوونی هەبوو. هەروەها ڕاگەیاندنی ئەنەدۆڵیش ئەم بابەتەیان پەخش کرد. بەگشتی مۆسکۆ باوەڕی وایە کەسی خوڕە بریتانیەکان خێڵە یاخیبۆکانی تێگەڕای ئەم وڵاتانەی ڕۆژهەڵات بەکارەهێنن بۆ فشارخستنە سەر حکوومەتە دامەزراوەکان. ئەمەش نێوەرۆکە ڕاستەقینەی سیاسەتی لەندەن یاخود دلهیە. فیشەر لەسەریە ڕوات و ئەڵێت کە ڕووسەکان هەوڵیان داوە ئەم خاڵە بخەنە بەرچاوی سیاسەتکارانی تورک و ئێرانی. هەروەها ڕاگەیاندنی شوورەوی هۆشیاری سەبارەت بە مەترسی دوژمنایەتی تورکیا و ئێران بەهۆی ڕووداوە کوردیەکانی سەر سنوور داوە، ئەو ڕووداوانەی کە دەستی بریتانیەکانی لە پشتەوەیە. بێگومان یەکێتی شوورەوی سوودی لە ترسی تورکەکان سەبارەت بە پشتگیریکردنی نەتەوایەتی کوردی لەلایەن بریتانیەکانەوە بینی. ئەوەندەی کێشەی کورد جێگەی دڵە ڕاوچێ و پەرۆشی بوو، یەکێتی شوورەوی هیچ دەرفەتێکی لەدەست نەدا تا ئەو پەڕی بایەخی خۆی لە پێناو بەرژەوەندی تورکاندا پیشاندا. هەروەک لە بەشی داهاتوودا باسی لێوەکراوە، ڕووسەکان هەوڵی چاکەخوازی خۆیان ئاشکرا کرد بۆ داوەریکردن لە نێوان تورک و ئێرانیەکاندا سەبارەت بەو گرفتانەی لە شۆڕشی ئاگری داخەوە ساڵی 1930 سەرچاوەی گرتبوو. وێڕای بەردەوامبوونی دۆستایەتی ڕواڵەتی، سیاسەتی جیاواز و دوور لە یەکی هەردوو وڵات بووە هۆی ئەوەی هەریەکەیان بەلایەکدا بڕۆن. ئەو ترس و دڵە ڕاوچەیە هەر لە کۆتای جەنگی یەکەمی جیهانیەوە مێشکی تورکانی داگیر کردبوو. ئەمێستا بەهۆی متمانە بەخۆبوون و دڵنیابوون لە نیازپاکی وڵاتانی ڕۆژاوا ئەڕەویەوە. ئەم هەڵوێست گۆڕینە لەگەڵ سیاسەتی ڕۆژئاوا گەراییدا هاوجود بوو کە هەر لەگەڵ دامەزراندنی کۆماری تورکیادا لەلایەن تورکانەوە پەیڕەوی لێکرا. پەیماننامەی مۆنتریۆ
لە ساڵی 1936 کە لەگەڵ بەرژەوەندەکانی ڕووسیادا یەکیان نەئەگرتەوە بەڵگەیەکی دیکەیە کە تورکیا و ڕووسیا لەسەر تەواوی پرسی تەنگەکان ڕێکەوتنیان نەبوو. تورکیا تا ئەهات لەو دەوڵەتانی وەک عێراق و ئێران کە کوردیان تێدا نیشتەجێ بوو نزیکە بووەوە. ئەو خولیایەی بەبەستنی پەیمانی سەعداباد لە ساڵی 1937دا چووە ئاستێکی پێشکەوتوو، ڕووسیا بەسەختی ئەم هەنگاوەی ڕسوا کرد. پێکێنانی بلۆکێکی موسڵمانی دامەزراوە نزیک بە سنوورە ئاسیاییەکانی ڕووسیا و هەرێمە بەرفراوانە موسڵمان نشینەکان مەسەلەیەک نەبوو نەتوانێت گومان و دڵڕاوچەی شوورەوی نەوروژێنێ. ڕووسەکان پەیمانی سەعدابادیان وێڕای ئەوەی لە نێو شتەکانی دیکەدا ئامانجی پێشگیریکردن لە ڕاپەڕینەکانی کورد بوو، بە هاوپەیمانەتیەک دژی یەکێتی شوورەوی لە قەڵەمەدا کە لە باوەشی بریتانیەکانەوە ئاراستە ئەکرا. هاوکات یەکێتی شوورەوی دەستی کرد بە پیشاندانی ئەوەی بەرژەوەندیەکی پەرەگرتووی لەگەڵ کوردەکاندا هەیە. توێژەرانی شوورەوی ئەلفبای هاوچەرخی لاتینیان بۆ زمانی کوردی داهێنا کە دواتر بە ئەلفبای سێرلیک گۆڕدرا. هەروەها چالاکانە هەنگا و بەراوهێنانەکایی جوڵانەوەیەکی فەرهەنگی و کەلتوری لە نێوان کوردانی یەکێتی شوورەویدانرا. لە ژوویەی 1934دا کۆنگرەیەکی کوردۆلۆژی لە یەریڤان بەسترا. کورد کە تا ئەو کاتە لەلایەن دەسەڵاتدارانی شوورەویە لە ئازەربایجان و ئەرمینیا پشتگوێخرابوون بوونە جێگەی بایەخێکی نوێ. بە پێی سەرچاوەیەکی شوورەوی هەردوو کۆمارە قەفقاسیەکە نەک تەنیان نەیانتوانیوە خۆشگوزەرانی و بەختەوەری و پێشکەوتنی کەلتوری بۆ کورد بێننەدی، بەڵکو ئەبێ درک بە بایەخی کوردان لە چوارچێوەی ئەو دووربینیەی سیاسەتی شوورەوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکەن. لە ساڵی 1936دا کۆمۆنیستە ئەرمەنیەکان بەهۆی پشتگوێخستنی کوردانەوە لە کۆماری ئەرمینیای شوورەوی سۆشیالیستیدا بەتوندی لەلایەن حکوومەتەوە ڕەخنەیان لێگیرا و بەکاری ڕەگەزپەرستانە و شۆڤێنستانە دژی کورد تۆمەتبار کران. هەرچەندە تاک و هەڵگیرساندنی جەنگی دووهەمی جیهانی و داگیرکردنی باکووری ئێران، ڕووسیا چ دەستێوەردانێکی لە کاروباری کوردی پیشان نەدا. دوای جەنگ پەیوەندی گرتن لەگەڵ کوردانی ناڕازی، هەروەها ئەو وزە و توانا و نەحەواوانە لەگەڵ ئەو ئومێد و چاو تێبڕینەی لە دەرەنجامی بوژانەوەی توانای ڕووسیا کە پاش شکستی دەوڵەتانی ناوەند هاتەکایەوە، ئەوانە هانی ڕووسیایاندا هەمان سیاسەتە کۆنەکەی لە حاست کورد بگرێتەوە بەر. بێگومان ئەوە ئاڵۆزی و تێکچوونەی لە دوا قۆناغی جەنگی دووەمی جیهانیدا بەسەر پەیوەندیەکانی ڕووسیا تورکیادا هات و دوای جەنگیش بەردەوام بوو، بایەخی کوردی لای ڕووسیا برەو پێدا. لە بەهاری ساڵی 1945دا یەکێتی شوورەوی ڕێکەوتنامەی شوورەوی تورکی بۆ دۆستایەتی و بێلایەنی ڕاگەیەن. هەرزوو پاشەوە شوورەوی داوایەکی نافەرمی سەبارەت بە مافی خۆی لە چەند هەرێمێکی دیاریکراوی ڕۆژهەڵاتی تورکیا و هەروەها چاوخشاندنەوە بە پەیماننامەی مۆنتریۆ پێشکەش کرد. ئەم پەرەسەندنانە وێڕای ئەوەی پشتگیری ئاشکرای شوورەوی لە نەتەوایەتی کوردی بێگومان وای لە تورکیا کرد ببێتە پێشقەڕەوەڵی دامەزراندنی پەیمانی بەغدا لەگەڵ عێراق و ئێراندا. بەوەش پەیوەندەکانی نێوان ڕووسیا و تورکیا بە تەواوەتی دەلاقەی تێکەوت. یەکێتی شوورەوی کە زۆر دەمێک بوو لەمەڕ گرنگی کورد ئاگادار بوو، ئەمێستا خوازیاری ئەوە بوو وەک ڕەگەزێکی پەردکەر و ئاژاوەگێڕ بە دژی وڵاتانی ڕۆژاوا گەرای وەک تورکیا، عێراق و ئێران سوود لە کورد وەربگرێ. ناومێدی کوردان لە ڕۆژاوا بەگشتی و لە بریتانیا بە تایبەتی وێڕای بێزاری و ڕق لێبوونەوەی کوردان لەو سێ دەوڵەتەی پەیمانی بەغدایان پێکەهێنا و زۆرینەی کوردیان تێدا ئاژیا، تێکڕای ئەمانە دەستی شوورەوی کراوەتر کرد. هەڵوێستی ڕووسیا لەمەڕ ڕاپەڕینەکەی بارزانی لە عێراق، هەروەها دامەزراندنی کۆماری مەهاباد لە ئێران، گومانێک سەبارەت بە ئامانجی ڕووسیا لەم ناوچەیە جێناهێڵن.
بەشی حەوتەم کورد و جەنگی یەکەمی جیهانی. جەنگی یەکەمی جیهانی ئازار و نەهامەتیەکی فرە و زیانێکی سەختی لەگەڵ خۆی بۆ کورد هێنا. لە سۆنگەی ئەوەوە وڵاتی کوردان بە درێژایی سنوورەکانی عوسمانی و ئیمپراتۆری ڕووسیا شوێنی گرتووە و لە ئەنجامدا ئەبووە دەروازە و سەرە ڕێگەی لەشکر کێشی و تێکەڵچوونی هەردوو سوپا ململانێ کارەکە. بەوەش بەشێکی مەزنی ئەم زەویانە هەر لە سەرەتای مانگەکانی یەکەمی دەستپێکردنی جەنگدا بوونە مەیدانی شەڕ و پێکدادان. ئەمەش نەک هەر سەبارەت بە بەشە کوردستانەکەی تورک یاخود ئەو بەشەی خاچی کورد کە لە چوارچێوەی قەڵەمڕەوی ڕووسیادا دروست بوو، بەڵکو هەمان دۆخیش لە کوردستانی ئێراندا لە ئارادا بوو. شانۆی پەلامار و هەڵمەتە سەربازیەکان هەر لە ساری قامیشەوە لە باکوور تا خانەقین لە باشوور درێژە بووەوە. هەروەها لە وڵاتی موکریەوە لە ڕۆژهەڵات بۆ ئەرزەڕۆم و ئەرزنجان لە ڕۆژاوە. زۆر هەرێمی ئەم ناوچەیە چەند جارێک ئەم دەست و ئەو دەستیانە کرد و تەنیا کارەسات و بەشمەینەتیش بۆ خەڵکەکەی بەجێەما. هەردوو لا بەکاری پێشێلکردن گوناهبار بوون. ئەمەش جێگای سەرسۆڕمان نییە. بەهۆی ئەو جۆشە وروژا و تند و تیژەی هێزە شەڕکارەکانەوە ئەو خۆرۆشانەی بانگی جیهاد لە نێو هێزەکانی تورکدا هێنایە جۆش و هاوجود بوو لەگەڵ ئەو سۆزە هەژاوەی یەکە یەدەکەکانی ئەرمەنی و ئاسووری کە لە پاڵ سوپای ڕووسدا ئەجەنگان. جەنگەکە کاریگەریەکی سەخت و زیانێکی مەزنی بە توانای مرۆیی کورد گەیان. دیاریکردنی ژمارەی ئەو کوردانەی لە جەنگەکەوە گلابوون کارێکی هەروە ئاسان نییە. هەرچەندە لەلایەن نووسەری کوردەوە محەممەد ئەمینزەکی کە بۆ خۆی پایەیەکی بڵندی لە سوپای تورکیادا بووە پێشکەش کراوە. بە جۆرەی ئەو سوپای یازدە لەگەڵ سەرۆکایەتی مەعموورەت العەزیز، هەروەها سوپای دوازدە لەگەڵ سەرۆکایەتیەکەی مووسڵ بە تەواوی لە کورد پێکەهاتن. وێڕای ئەوەی زۆربەی ئەفسەر و سەربازەکانی سوپای نۆیەم کە بارەگاکەی لە ئەرزەڕۆم بوو، هەروەها سوپای دەیەم کە بارەگاکەی لە سێواز بوو کورد بوون. هەروەها کورد 135 فەوجی یەدەکی سوارە و چەند یەکەیەکی سنوور و دەستە و تاقمی تەواو پەیوەست بە هێزەکانی ئەمنیەتی و ژاندەرمەیان پێکەهێنا. زۆر لە خۆبەخشە خێڵەکی کوردەکان بەدەم بانگەوازی جیهادەوە چوون. لە نێوانیاندا ئەوانە بوون کە لەگەڵ شێخ مەحموود و سەرکردە کوردەکانی دیکەدا لە شەڕی شوعیبە لە باشووری مێزۆپۆتامیادا جەنگان. هێزی خێڵەکی گەورە چ لە تورکیا و چ لە باکووری ڕۆژاوای ئێران دژی ڕووسەکان جەنگان. زەکی تەواوی قوربانیەکانی کورد لە شەڕەکاندا بە 300,000 کەس ئاقەبڵێنێت. ژمارەی ئەو کوردانەی لە مەیدانی جەنگدا یاخود بەهۆی کۆمەڵکوژیەوە تێدا چوون یەکسانە ئەگەر زێدەتر نەبێ. بەوانەی کە بەهۆی سەرما، برسێتی، نەخۆشی ڕشانەوە گیانیان سپار. سوپای هەڵسۆڕاوی تورک لە کوردستان بەهۆی کەمی پێویستی خۆراکیەکان و ڕێگەی گواستنەوە بوونەبار بە سەرشانی خەڵکی ناوچەکەوە. دەسەڵاتدارانی سەربازی خەڵکیان ناچارە کرد خۆراک و پێویستیەکانی دیکەیان بە نرخێکی هەرزان پێ بفرۆشن و زۆربەی جاریش پارە کاغەزێکی بێبەهایانەدانێ و کاتی واش هەبوو دەست بەجێ و بە زۆر لە بندەستیان دەرەهێنان. لە ئاکامی ئەم جۆرە کارانەدا بەشێکی زۆری وەرزێر و شوانکارەکانی کورد بە بەرهەم و مێگەلەکانیانەوە بەرەو بەندەن و شوێنە سەخت و دوورە دەستەکان هەڵاتن. بەمەش ناردنی پێویستی خۆراکیەکان لە شار و گوندەکان بڕاو بووە هۆی کەوتنەوەی قات و قڕی و برسێتی لە نێو خەڵک و هەروەها هێزە چەکدارەکاندا. هێزەکانی سوپای دووەم، سێیەم، هەروەها شەشەمی عوسمانی بە شێوەیەکی مەزن لە سایەی برسێتی و بڵاوبوونەوەی نەخۆشی ئایان ناڵند. سوپای سێیەم بە تایبەتی لە ئاکامی بڵاوبوونەوەی نەخۆشی لەرز و تا و تایفۆوە قڕیان تێکەوت. دانیشتوانی شارەکان لە ئاستێکی بەربڵاوتردا بەدەست ئاسەواری جەنگەوە جێرۆ دەبوون. ناوچەی سلەیمانی لە ساڵی 1970دا تووشی قات و قڕیەکی سەخت بوو. لە ئاکامدا 70% دانیشتوانەکەی و سەربازانی ناوچەکە تێدا چوون. بەڕێوەبردننی ئۆپراسیۆنە سەربازیەکان لە هەردوو بەشی کوردستانی تورکیا و ئێراندا
بەدڵ ڕقیەکی لە ڕاددە بە دەرەوە ئەنجامەدرا و جەنگاوەرەکان چ بایەخێکیان بەسەر و ماڵی دانیشتوانی ناوچەکە نادا. بەربەڵاوی وێرانکاری و نەهامەتی خەڵکەکە بە گۆڕینی دەرفەتی جەنگەکە تند و تیژترە بوو. پێشەڕەوی و پاشەکشەی ناوبەناوی هەردوو سوپا لە شەڕدا بە شێوەیەکی بەردەوام کوشتن، دەست درێژی بۆ سەرافرەتان، هەروەها کاولکاری بە دوای خۆیدا هێنا. زۆربەی ناوچەکان لە سەراسەری کوردستاندا وێران بوون و خەڵکەکەشی لە نێو چوون. چەند نمونەیەکی کەم وێنەیەکمان لەمەڕ ئەو زیان و کاولکاریە پیشانەدات کە تووشی کورد هاتبوو. کاتێک ڕووسەکان لە دێسەمبەری 1990دا جمانە ناوچەی بایەزید ئەلیش کرد لە باکووری کوردستان، ئەگوترێت تەنیا دەیەکی دانیشتوانەکەی لە دەست تند و تیژی دڕندانەی یەکە ئەرمەنیەکانی بەڕووس پەیوەستەوە گیانیان دەربردبوو. پاش هەڵگیرساندنی شۆڕشی ڕووسی و هەرەسهێنانی سوپای ڕووسیا لە ساڵی 1970دا باندە سەربازیەکانی ئەرمەن ئەو لغاوەیان پساندبوو کە لە دەستی ئەفسەرە سەربازیەکانی ڕووسیادا بوو. ئەوانە ڕەشەکوژیەکی مەزنیان لە کوردی ناوچەی ئەرزەڕۆم ئەرزەنجان کرد. ناوچەکانی دیکەی وان، بەدلیس و موش تووشی هەمان چارەنووس بوونەوە. هەرێمێکی دیکە کە لە ماوەی جەنگدا تووشی وەیشومەی گەلێک مەزن بووەوە بریتی بوو لە ناوچەی شەمدینان ڕەواندوز لە کوردستانی ناوەند. لە 100 گوندی خێڵی باڵک جگە لە 3-4ێکیان نەبێ ئەوانی تر سووتێنران و لەگەڵ زەوی تەخت کران. هەروەها لە 30 گوندی ڕەواندۆک کە بەشێکن لە برادۆستیەکان نە پیاوێک یا ژنێک یا مناڵێکی تێدا نەمابووەوە. سەبارەت بە برادۆستیەکان بەگشتی لەو 81 گوندەی کە پێش جەنگ هەیان بوو، 52 لەلایەن ڕووسەکان یان عوسمانیەکانەوە کاول کران و 10,080 خێزانی خێڵەکە بۆ 157 خێزان دابەزی بوو. خێڵی خواروک کە ئەگوترێت لە پێش جەنگدا ژمارەی خێزانەکانی 150 بوو، لە ساڵی 1990دا تەنیا 7 خێزانی مابووەوە. هەروەها هەواڵی ئەوە هەیە کە لەو 250 خانوەی لە نەهری هەبوو تەنیا 10 دانەیان بە پێوە مابوو. لە کاتێکدا لە 2000 خانوەکەی ڕەواندوز تەنیا 60 دانەیان لە کۆتایی جەنگدا مابووەوە. لە ناوچوونی خەڵکەکە زیاتر بەهۆی قات و قڕی، تایفۆ و بڵاوبوونەوەی ئەو ئەنفلۆنزا کوشندەیەی ساڵی 1990 بوو، زیاتر لەوەی بەهۆی پەلامار و چالاکی سەربازیەوە بوو بێ. دانیشتوانی ناوچەی خانەخین و دەوروبەری کە لە پاڵ تورکەکاندا ساڵی 1916 دژی پێشڕەوی ڕووسەکان وەستان، لە کاتێکدا ناوچەکەیان لە ئەپریل بۆ ژوونی 1970 کەوتە بەر داگیرکاری ڕووسەکان، تووشی مەینەتیەکی زۆر سەخت بوون. دانەوێڵە و خۆراک و مەڕووماڵاتیان دەستی بەسەرداگیرە، کشت و کاڵ و ئاودێریان تێکچوو، دەست درێژی ئەکرایە سەر خەڵکەکە و مڵک و ماڵیان تاڵا نەکرا. لەگەڵ کەمبوونەوەی خواردەمەنی برسێتی و جەردەییش پەرەیسەن. ژمارەیەکی زۆر لە خەڵکەکە بەرەو ئەو ناوچانە هەڵاتن کە لە بندەستی تورکەکاندا بوون. سەرچاوە هاوچەرخە بریتانیەکان بەدکاری سوپای ڕووسیان لە ناوچەی خانەقین بۆ ئەو لە گرێژنە دەرچوونە گێڕاوەتەوە کە لە ئاکامی شۆڕشەکەی ڕووسیا بەسەر نەزم و ڕەفتاری سەربازانی ڕووسدا خۆی سەپاندووە. لە کۆتایی ژوئێنی 1970دا ڕووسیا ناوچەی خانەقینی جێهێشت و دەست بەجێ لەلایەن تورکانەوە داگیر کرایەوە. تورکان بەوە ناسرابوون شێوازی تند و تیژی و زۆریان بۆ چنگخستنی خۆراک و پێویستیەکانی دیکە بەکارەهێنا. هەر بۆیە کاولکردن و وێرانکردنی ئەم هەرێمەیان بە تەواوی بە ئەنجام گەیاند. بەزینی هێزە سەرەکیەکانی تورک لە باکووری بەغدا بووە هۆی پاشەکشەی گشتی هێزەکانی تورک. بەوەش هێزەکانی بریتانی لە دێسەمبەری 1970دا چوونە خانەقینەوە. لەوێ ئەوان خەڵکیان لە داماوی و نەهامەتیەکی مەزندا بینی. بە جۆرەی یەک لە سەرچاوە فەرمیەکانی بریتانی لە هیچ بەشێکی مێزۆپۆتامیادا ڕوبەڕووی نەهامەتیەکی وەک ئەوەی خانەقین نەببوونەوە. ڕووسەکان وڵاتەکەیان دروێنە کردهبوو، پاشتریش تورکان گسکیان لێدا بوو. دوای ئەوە پاشەکشەیان کردهبوو، ناوچەکەیان لە هەردوو حاڵەتی برسێتی و نەخۆشیدا جێهێشت بوو.
وێڕای بێلایەنی ئێران هەرێمی کوردستانی ئێرانیش هەرزوو پاش هەڵگیرساندنی ئاگری شەڕ لە نێوان رووسیا و تورکیادا بووە مەیدانی جەنگ و ململانێ. لە ئاکامی ئەو شێوازە توندوتیژەیی لەلایەن هەردوو سوپاکەوە گیرا بووە بەر تەواوی هەرێمەکە کاول ببوو، دانیشتوانەکەی داما و ڕسوا ببوون. زۆربەی ئەوانەی لە میانەی پەرامار و هێرشەکاندا نەکوژرابوون بەدەست بێخۆراکی و بێپەناگەییەوە ئەیان ناڵاند و هەزارەها لە برسێتی و نەخۆشی داوێنی مەرگیان گرت. ئەم باسکردنەی خوارەوە سەرنجێکمان سەبارەت بەو نەهامەتیە خاتە بەرچاو کە لە کاتی جەنگدا لە کوردستانی ئێران باڵەدەست بوو. گوندەکان بەهۆی جرت و فرتی سوپاکانی ڕووس و تورکەوە کاول بوون. کۆڵەکەی خان و کاری تەیبانەکان دەرەهێنران و پاش پارچە پارچەکردنیان وەک سوتەمەنی بۆ خۆگەرمکردنەوە بەکارەهێنران. دواتر باران و بەفری زستان ئەرکی وێرانکردنی خانوەکان و تلیساندنەوەی دیوارە قوڕەکانیان تەواو کرد. مەزراکان بە نەچێڵراوی جێهێڵرابوون، تەنانەت گەرجووتکارێکیش مابوو بێتەوە ئەوە نەک تەنیا هەر لەبەر ئەوە بووە کە برسێتی بڕستی لێبڕیوە و توانای بەسەر ڕاکردندا نەشکاوە، بەڵکو چونکە پەناگەیەکی ئەو تۆشی نەبووە بۆ هەڵاتن کە بە دڵنیاییەوە ڕووی تێبکە. نەک هەر لە کوردستانی ئێراندا بەڵکو سەراسەری ئێرانیش بەدەست برسێتیەوە زووقەیە هات. لە کۆتایی جەنگدا پاش 4 ساڵ توندوتیژی و وێرانکاری تەواوی ناوچەکە لە بارێکی وێرانەییدا بوو. هەزارەها کوردی نەخۆش و برسی ڕژانە ورمێوە بە دوای نان و پەناگەیەکدا وێڵ بوون. ئەو پەنابەرانەی لە بارێکی هێندە ڕسوایی و داماویدا بوون، تەنانەت دوژمنە سەرسەختەکەی پێشوویان کە ئاسووریەکان بوون کەوتنە ئەوەی چەندە ئەتوانن هاوکاریان بکەن و کێشەکەیان بخەنە بەردەم کۆمسیۆنی فریاکەوتنی ئامریکایی و بۆیان تێکەوتن. بە جۆرەی شاید حاڵێکی ئەمریکایی ئاسووریەکان کوردە برسی و پەشیمان بووەکانیان لە ماڵ و ئەو بەشەکەمەی دانەوێڵەی هەیان بوو بەشدار کرد. هەروەها تەواوی کەشیش و مەزنە کەشیش و ڕێبەرە ئاینیەکانی کڵێسای ئاسووری یاداشنامەیەکیان دا بە ئەمریکیەکان داوایان لێکردن هاوکاری بەپەلە بۆ کوردانی مەینەتبار ڕەوانە بکرێ، دۆستەکان و دوژمنەکان وەک یەک. لە ساڵانی جەنگدا ڕیشە کێشکردنی بەرچاوی دانیشتوانی کورد ئەنجام درا. وێڕای ئەو کوردانی کە لە کوردستانی تورکیا و لە بەردەم پێشەڕەوی سوپای ڕووسی خۆیان بۆ ڕاننەگیرا و هەڵاتن دەرەکەوێ کە کۆچاندنی دانیشتوانی کورد بە شێوەیەکی بەرفراوان لەلایەن دەسەڵاتدارانی عوسمانیەوە بەرنامەی بۆ دانرابوو. لەو ڕووەوە فەرمانێکی ئیمپراتۆری لەلایەن سوڵتان محەممەدی پێنجەمەوە بۆ داڕشتنی بەرنامەی کۆچاندن و نیشتەجێکردنی کورد بەڕێوەچوو. بە جۆرەی ئەم بەرنامەیە کوردان ئەکرانە دەستە و تاقمی بچووک بچووک لە ناوچە و ویلایەتە تورک زمانەکانی ئەنەدۆڵی ڕۆژاوادا نیشتەجێەکران، بە مەرجێک ڕێژەیان لەو ناوچانە ئەبوایە لە سەدا 5 تێکڕای دانیشتوانەکەی تێپەڕ نەکردایە. ئەبوایە سەرۆک و خانەدانەکانی کورد لە شار و شارۆچکەکاندا نیشتەجێ بکرانایە و هەموو پەیوەندیەکیشیان لەگەڵ دەست و پەیوەندەکانیاندا بەتوندی قەدەغە بکرایە. بە جۆرەی بلەت شێرکۆ تۆماری بەڕێوەبەرایەتی پەنابەری تورکی بەڵگەی ئەوە ئەداتە دەست کە 700,000 کورد ناچار کراون ماڵەکانیان جێبەهێڵن. سەرچاوە کوردیەکان ئەو هەواڵە ئاشکراکەن کە زۆربەی ئەو خەڵکانە پێشەوەی بگەنە شوێنی نوێی جۆر بە جۆری نیشتەجێبوونەکەیان بەهۆی برسێتی سەرما و نەخۆشی گیانیان لەدەستداوە. چالاکی نەتەوەخوازانی کورد لە ماوەی جەنگدا. هەڵگیرساندنی جەنگی یەکەمی جیهانی سەلماندی کە زێدەتر لە سەرکوتکردنی تورکە لاوەکان ئاستەنگی لە بەردەم نەتەوایەتی کوردیدا پێکهێناوە. جوڵانەوەی نەتەوەیی کورد لە تورکیا پوکایەوە و هەڵپەسێردرا. لە کاتێکدا ئەو ململانەیە و کێشمە مەزنە کە کورد بۆ خۆی تێوەگلا قورسایی و بارگرانیەکی مەزنی لە ڕووی توانای مادی و مرۆییەوە خستە سەرشان.
تێوەگلانی قوڵی کورد لە چارەنووسی نالەبار و خەم ئەنگێزی ئەرمەنیەکان چ ڕێگەیەکی نەهێشتەوە جگە لەوەی پەیوەندیەکی تونند و تۆڵیان لەگەڵ تورکاندا هەبێ بۆ ئەوەی بەرەنگاری مەترسی هاوبەشی جەنگ ببنەوە. هەرچەندە دەستەیەکی بچووک لە نەتەوە خوازانی کورد لە تاراوگە بوون و لە تێکۆشانیان بۆ سربەخۆیی بەردەوام بوون، هێندێک لەوانە ڕوویان لە ئینگلتەرا کرد و هێندێکیشان بەرەو رووسیا ڕۆیشتن. ئەو دوو زلهێزەی کە لەگەڵ ئیمپراتۆری عوسمانی لە جەنگدا بوون. لە دێسەمبەری 1940دا ژەنڕاڵ محەممەد شەریف پاشا داوای کرد تا ڕاژە بەهێزە سەربازیەکانی بریتانی لە مێزۆپۆتامیادا بکە. ئاشکرایە بە مەبەستی بەدەستهێنانی دڵنیاییەک سەبارەت بە ئایندە و چارەنووسی کوردستان. داواکەی لەو کاتەدا پشتگوێ خرا، چونکە بریتانیەکان چاوەڕێی ئەوەیان نەئەکرد کە کاری سەربازی بگاتە ئەو ناوچە دوورە دەستە. ژەنڕاڵ شەریف پاشا هەروەکە بینین لە کۆتایی جەنگدا سەر لە نوێ داواکەی خۆی بۆ پەیوەستبوون بە بریتانیەکانەوە دووبارە ئەکاتەوە. ئەندامانی بنەماڵەی بەدرخان بە تایبەت عەبدوڵڕەزاق و کامیل بەگ بەدرخان جەختیان لە پەیوەندیەکی نزیک و هەماهەنگ لەگەڵ ڕووسەکاندا کردەوە. پاشماوەیەکی کەم لە شۆڕشی تورکەلاوەکان عەبدوڵڕەزاق بەدرخان کەوا ڕێکەوتە بوو لە پاریس بێ، هەواڵی ئەوە هەبوو کە چۆتە لە ڕووسەکان بۆ ئەوەی مەبەستیان سەبارەت بە کوردستان بزانێ. وا دەرەکەوێ کە لە ساڵی 1916دا کامیل بەگ بەدرخان چالاکانە لە پێناو دەرخستنی پرسی نەتەوەیی کووردا لە تەفلیسی تێبکۆشێ و ئەو پرسەی لە بەردەم دۆقی مەزن نیکۆلاس جێگری تزار لە قافقاس و جێگری فەرماندەی بەرەی قەفقاس دانابێ. لەو ماوەیەدا ڕووسەکان ڕۆژهەڵاتی تورکیایان لە 1970دا داگیر کرد و کامیل و عەبدوڵڕەزاق بەدرخان لەلایەن ڕووسەکانەوە بەوالی ئەرزەڕۆم و بەدلیس دامەزرێنرا بوون. هەواڵی ئەوە هەیە عەبدوڵڕەزاق کە پاش جەنگ وەک کەسێکی کارا و بەرچاو لە نێو کاروباری نەتەوەیی کووردا دەرکەوتەوە. لەلایەن تورکانەوە لە مووسڵ لە ساڵی 1970دا ژار خواردوو کرابێ. لە کاتێکدا هەواڵەکان باز لەوە ئەکەن کە کامیل تا سێپتەمبەری 1990 لە تەفلیس مابووەوە. ئەندامێکی دیکەی ئەم بنەماڵەیە کە سورەییا بەجی کوڕی ئەمین عالی بەدرخانە تێکەڵ بە چالاکێنەتەوەیەکانی کورد لە قاهرە بووە و لەوێ ڕۆژنامەی کوردستانی بڵاو کردوتەوە، بێگومان بە پشتگیری و هاوکاری بریتانیەکان. ماوەیەک پێش جەنگ شێخ سەید تەهای دووەم پێچوو کە لەگەڵ ڕووسەکاندا پەیوەندیەکی فەرمی دامەزراندبێ، هەواڵی ئەوە هەیە کە ناوبراو بە نێو ڕووسیادا گەڕابێت و زمانی ئەو وڵاتەشی بە پاراوی زانی بێ. پاشەوەی ماوەیەکی لە نۆڤێک ڕوسک بەسەر برد، شێخ بە ئاشکرا وەکە ڕەعیەتێکی ڕووس گەڕایەوە و لە گوندی ڕاجانی سەر سنووری تورکیا ئێران لێداکوتا. بە جۆرەی راپۆرتێکی فەرمی بریتانی شێخ سەید تەها تەنیا هەر پەیوەندێکی دۆستانەی لەگەڵ کارمەندە ڕووسەکانی کونسوڵگەریدا نییە، بەڵکو لە هەمان کاتدا بۆچوونێکی وا هەیە کە لەوانەیە بکرێتە سەرۆکێکی ڕواڵەتی بۆ کوردستانێکی بەناو سەربەخۆ کە لەژێر سەرپەرشتی ڕووسیا بێ. بە جۆرەی راپۆرتێکی فەرمی بریتانی کە باس لە چالاکیەکانی سەید تەها بە قازانجی ڕووسەکان لە پێش جەنگداکە، تەنانەت بەوەی ئەو بۆ سەربەخۆیی کوردستان لە سایەی پاراستنی ڕووسەکاندا تێکۆشا، بەوەی ڕووسەکان زیاتر لە ئێرانیەکان نەتوانن هێمنی و ئارامی بپارێزن و دەسەڵاتیان بچەسپێنن. لە ماوەی جەنگدا لە سۆنگەی ئەوەوە سەید تەها خوازیار بوو قازانج لە هەردوو لاوە بەدەست بهێنێ. لە چەند کاتێکی جیاوازدا کەوتە زیندانی هەر یەک لە تورک و ڕووسەکانەوە. لەبەرەوە ئەیویست پەیوەندیەکی باشی لەگەڵ ئەڵمانەکاندا هەبێ. ڕووسەکان گومانیان لە وەفاداری و لایەنگریان کرد و لە تۆڵەی ئەوەدا کاتێک لە ساڵی 1916دا هێزەکانیان سنووری تورکیا ڕووسەکانی تێپەڕاند و گەیشتە نەهری، ماڵەکەی سەید تەهایان وێران کرد. نیکتین ئەو زانیاریەی پێداوین کە لە کۆتایی ساڵی 1970دا نامەیەکی لە ئیستیخلاسی کوردستانەوە بەدەست گەیشتووە کە لەلایەن سەید تەهاوە نێردراوە. لەم نامەیەدا داوا لە نیکتین کراوە دیدەنیەک لە نێوان سەید تەها و فەرماندەی سەربازی ڕووس ڕێک بخا بۆ ئەوەی پلانێک سەبارەت بەکاری هاوبەش دژی تورک بە لەبەرچاوگرتنی ڕزگارکردنی کوردستان
دابڕێ. ئەو سەرچاوەیە لەسەری ئەڕوات و ئەڵێ هەردوو شێخەکە هەر لە سەرەتای ڕۆژانی کێشمە کێشەکەوە ئەوەی لە توانایاندا بووە کردویانە تا پلانە استراتیژیەکەی ڤۆن دەرگۆڵتس لەسەر سنووری ئێران هەڵبوەشێنەوە. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 19ەم. سەرنجی شەریف پاشا لەمەڕ ئایندەی کوردستان. جێی بیرهێنانەوەیە کە لێ دەسێمبەری 1940دا هەوڵەکەی ژەنڕاڵ محەممەد شەریف پاشا بۆ لێکگەیشتن لەگەڵ سەرکردایەتی هێزە سەربازیەکانی بریتانی لە مێزۆپۆتامیا سەرکەوتون نەبوو. وێڕای ئەم وەڵام نەدانەوەیە ئەو دەست بەرداری ئەو هیوایەی سەبارەت هاوکاری کورد و بریتانیەکان نەبوو. لە ژوونی 1970دا لە کاتێکدا هێشتا بەڕوونی ئاشکرا نەبوو، شەریف پاشا پەیوەندی بە سێر پێرسی کۆکسی ئەفسەری گشتی سیاسی هێزەکانی بریتانی لە مێزۆپۆتامیاوە کرد و ڕایسپار کە پێویستە بریتانیا سیاسەتێکی ئازایانە و دووربینانە لە هەمبەر کورد بگرنەبەر. ئەم ڕاستپاردەیە ئەگەر وەرگیرابایە کاری پێ بکرایە، ئەوە بنەما و بنجێکی بۆ پەیوەندیەکی کەمگوێنە و پشت بە یەکبەستن لە نێوان بریتانیەکان و کورد پێکەهێنا. لە ڕاستیدا لە ساڵی 1936 سێر ئارنۆڵد ویلسن ئەم ڕاستپاردەیەی شەریف پاشای وەک پێشبینیەکی زیرەکانە بۆ سیستەمی ماندێتی ناساند. شەریف پاشا سەبارەت بە وتووێژکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ کۆکسدا بە توندی هانیدا کە پێویستە بریتانیەکان هەنگاوی خێرا و دەست بەجێ بۆ ڕاکێشانی کورد بنێن لە ڕێگەی ڕاگەیاندنی سیاسەتێک کە خولیا و ئومێدەکانی کورد لەبەرچاو بگرێت. ئەو ئاماژەی بەوەدا کە بۆ گەیشتنە ئەو ئامانجە پێویستە بریتانیا ڕاگەیاندنێکی فەرمی سەبارەت بە مەبەستی خۆی لەمەڕ ئایندەی کورد بڵاو بکاتەوە. ئەو کارە کە تا دواپلە گرنگی خۆی هەیە. ئەو پێشنیازی ئەوەی کرد کە پێویستە بریتانیەکان بەڵێنی مسۆگەرکردنی ئۆتۆنۆمی بە باشووری کوردستان بدەن. هەروەها پێویستە کارمەندی بریتانی بنێردرێت بۆ یارمەتیدانی بۆواری کارژێڕی ئەو وڵاتە و ڕێکخستن و پێڕاگەیشتنی کاروبارە داراییەکەی. شەریف پاشا دژی گرێدان و بەستنەوە ئامۆژگاریدا. ئەو بۆچوونەی کە لە ماوەی جەنگدا لە ڕاگەیاندنەکانی بریتانیادا چەند بارە ئەبووەوە، ئەو لایەنگری لە دامەزراندنی دەوڵەتە ئۆتۆنۆمەکان کرد کە لەلایەن بریتانیەکانەوە بپارێزرێ، چ لە کوردستان یا مێزۆپۆتامیا یاخود هەر شوێنێکی دیکە. سەرکردە کوردەکە جەختی لە گرنگی دامەزراندنی بەڕێوەبەرایەتیەکی کارکردن لە ناوچە داگیرکراوەکانی مێزۆپۆتامیا و کوردستاندا کردەوە بە شێوەیەک کە لە کۆنگرەی ئاشتی داهاتوودا کە بەو نزیکانە ئەبەسترێ وەک کارێکی باشی بەدیهاتوو بخرێتە بەرچاو. بە بۆچوونی ئەو کەنارخستنی مەسەلەکان تا ئەو کاتەی کۆنگرەی ئاشتی ئەبەسرێ مانای سیاسەتێکی تەواو جێلا نەئەگەیەنێ، چونکە ئەبێتە هۆی پاشا گەردانی و ناجێگیری لە سەراسەری ناوچە داگیرکراوەکاندا. شەریف پاشا هانی بریتانیەکانیدا کە چ پێشنیازێکیان بۆ عەرەبی مێزۆپۆتامیا هەیە پێویستە هەمان شتیش بۆ کورد بکەن. لە ئۆکتۆبەری ساڵی 1970دا شەریف پاشا نووسراوێکی ئاراستەی دەسەڵاتدارانی بریتانی کرد و ئاماژەی بەوەدا کە هەلومەرجی سیاسی بەرەو خراپیە ڕوا لە ئەنجامی ئەو سەرکەوتنەی تورکیا لە بواری وروژاندنی قینەبەرایەتی لە نێوان کورد و ئەرمەندا بەدەستی هێناوە. ئەرکی سەرەکی بە بڕوای ئەو هێنانەکایی ئاشتەواییەکە لە نێوان هەردوو گەلدا کە لەسەر بنەمای ددان پێدانانی هەردوولا بەخواستە ڕەواکانی هەردوو نەتەوایەتیەکەدا دامەزرابێ. بۆ ئەم مەبەستە ئەو پێشنیازی دامەزراندنی دەست بەجێی کۆمسیۆنێکی لە شاری لەندەن کرد کە لە نوێنەرایەتی هەردوو گەلی کورد و ئەرمەن پێک بهێنرێ. هەرچەندە کۆمسیۆنێکی بەو چەشنە هەرگیز دان نەمەزرا، بەڵام شەریف پاشا توانی لە کۆنگرەی ئاشتیدا لەگەڵ سەرکردە ئەرمەنەکاندا پێک بێت و لەو بوارەدا سەرکەوێت.
چالاکیەکانی کورد لە کۆنگرەی ئاشتی و هەروەها لە ئەستەمبوڵ. ڕێکخراوە نەتەوایەتیەکانی کورد شەریف پاشایان بۆ کۆنگرەی ئاشتی بە نوێنەر هەڵبژار. ئەم ئەرکە گرانیەکی تایبەتی هەبوو، چونکە بەرلەوەی هەر پێشکەوتنێک بەدی بهێنرێ پێویست بوو بۆ سەر ئەو هەستە ناحەزیەدا زاڵ بێ کە نوێنەرانی هاوپەیمانە سەرکەوتوەکان لە هەمبەر کورد هەیان بوو، هەستێک کە میراتی ڕووداوی ڕەشەکوژی ئەرمەنەکان بوو. وا پێچوو شەریف پاشا زۆر بەباشی خۆی ئامادەکرد بێ بۆ ئەوەی پرسی گەلەکەی بەڕوونی لە کۆنگرەکەدا بخاتە بەرچاو. ئەو بەلێهاتووی و شانازیەکی فرەوەتوانی سۆزی دەوڵەتانی ڕۆژاوا و دۆستایەتی ئەرمەن بەدەست بێنێ. زۆری نەخایەن ڕێکەوتن نامەیەکی کوردی ئەرمەنی لە نێوان شەریف پاشا لە جیاتی کوردان و بۆغۆز نۆبار پاشا و ئاڤیتس ئاهارۆنیان لە جیاتی ئەرمەنەکان مۆر کرا. پەرەسەندنی ڕووداوەکان تورکیایان بە ئاگاهێنایەوە. ئەوانەی بۆ پێکهاتن لەگەڵ کوردەکاندا هیچ کاتێکیان بەفی ڕۆن نەدا. ئەوان بڕیاریاندا کە ڕاستەوخۆ لەگەڵ سەرچاوەی گرفتەکەدا کە کورد تەعالی جەمعیەتی بوو مامەڵە بکەن. بە جۆرەی سەرچاوەیەکی کوردی تورکەکان داوایان لەو کۆمەڵە نیشتیمانیەی کورد کرده بوو سێ نوێنەری خۆیان بنێرن تاکو بەشداری لە لێکۆڵینەوەیەک سەبارەت بە کێشەی کورد و هاوکاری گەڵاڵەکردنی بڕیارێک لەو بارەیەوە بکەن. لێژنەیەکی تایبەت بۆ ئەو مەبەستە پێکات کە لە ئیبراهیم ئەفەندی حەیدەری وەزیری بێوەزارەت و شێخ الئیسلامی پێشوو، عەبوک پاشا وەزیری گشتیکار و وەزیری پێشووی جەنگ، هەروەها عەونی پاشا وەزیری هێزی دەریایی نوێنەری حکوومەتی عوسمانی لێژنەیەکیان پێکهێنا. شێخ عەبدولقادری نەهری و ئەمین عالی بەدرخانیش وەک نوێنەری جەمعیەتی تەعالی کورد بەشدار بوون. پاش وتووێژێکی کەم لێژنەکە بڕیاری لەم خاڵانەی خوارەوەدا. 1. دان پێدانانی ئۆتۆنۆمیەکی بەرفراوان لە کوردستاندا. 2. ڕاگەیاندنی دەست بەجێی ئەو یاسایانەی پێویستە وەک دەرەنجامی ئەو بڕیارەی پێشوو دەربکرێن. 3. جێبەجێکردنی هەموو ئەو کار و پابەندیانەی لە ئاکامی ئەو یاسایانەوە دێنە ئارا بە شێوەیەکی ڕێک و پێک و خاوە خاو نەکرد تیایاندا. 4. کوردان پابەندە بن وەک بەشێک لە ئیمپراتۆری عوسمانی بمێننەوە و لە دان پێدانان بە سەروەری سوڵتان واتە خەلیفەدا بەردەوامە بن. بڵاوکراوەیەکی فەرمی بریتانی سەرنجێکی جیاواز سەبارەت بەم ڕووداوانە پێشکەشەکە. ئەوەڵێ تورکان هیچ داوایەکیان لە کۆمەڵەی تەعالی نەکردووە نوێنەری خۆی بۆ وتووێژکردن سەبارەت بە کێشەی کورد بنێرێ، بەڵکە زیاتر بانکردنێک بووە بۆ ئەوەی ڕوونی بکەنەوە کە لەسەر بنەمای چ دەسەڵاتێک لەگەڵ بریتانیەکاندا لە ئەستەمبوڵ دانوستاندیان کردووە و سەبارەت بە چەند بابەتێکی تایبەت بە کورد وتووێژیان کردووە. بە جۆرەی ئەم راپۆرتە کارمەندانی عوسمانی ئاماژەیان بەوە داوە کە بابەت گەلێکی لەو شێوەیە پێش بڕچێیەکە لەگەڵ دەروازەی باڵادا. ئەوەی وەک ئەوان جەختیان لەسەر ئەکردەوە لە ئاستێکی وادایە کە ئۆتۆنۆمیەکی بەرفراوان بۆ کوردان دەستەبەر بکە. ئەگوترێت ڕەفعەت بەگ قسەکاری شێخ عەبدولقادر کە بۆ خۆی لە گفتوگۆ و دیدەنیەکەدا نەبووە، وەڵامی ئەوە بووە کە کورد بە پێی بنەماکانی وێدرۆ وڵسن کاری کردووە. ئەو بنەمایانەی مافی داوە بە هەموو نەتەوەکان لە پێناو ڕزگارکردنی خۆیاندا تێبکۆشن. ئەو گوتی کوردان لەو باوەڕەدان کە تەنیا بریتانیا توانێ ئازادی و ئاسایش بۆ کوردستان مسۆگەر بکە. بۆ ئەو مەبەستەش ئەوان دەستیان بە گفتوگۆ و دانوستان لەگەڵ بریتانیەکاندا کردووە. ڕەفعەت بەگ گومانی خۆی لەوە دەربڕی کە تورکان بتوانن ئۆتۆنۆمی بە کورد بدەن لەو دیدەوە کە ئایندەی خۆیان بە تەواوی ڕوون نییە. سەبارەت بەم خاڵە گوترێت کە عەبۆک پاشا بە تووڕێیەوە لە قسەکارەکەی کوردان هەستاوەتە سەر پێ و پێیگوتووە کە حکوومەتی عوسمانی لە هەموو کاتێکی دیکە بەهێزترە و بڕیاری داوە دەست لە بستە زەمینێک لە خاچی خۆی بۆ کەس هەڵ نەگرێ. هەروەها فەرمانی داوە بە سوپای قەفقاسی تورکی کە دژی هەموو سوپایەکی بێگانە ڕاوەستێ، هەروەها ڕێگەن نەدرێت پەنابەرە ئەرمەنیەکان بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان لە دەوڵەتی عوسمانیدا. لەم کاتەدا ئەگوترێ عەونی پاشا پاش تووڕەبوون و هەڵچوونەکەی عەبوک پاشای هێور کردوتەوە.
ڕێکەوتنامەی سیڤەر لە هەمان کاتداوا پێچوو هەوڵەکانی شەریف پاشا لە کۆنگرەی ئاشتیدا بەرهەمێکی بوو بێ. خولیا و ئومێدی نەتەوایەتی کوردی هەرچەندە کەوتە بەربار و دۆخێکی بێهیوایی، بەڵام لە کۆتاییدا ددان پێدانانێکی فەرمی و پشتگیری لە ڕێکەوتنامەی کورد تەمەنی سیڤەردا کە لە ئوتی 1920دا مۆرکرا بەدەستهێنا. ئەم ڕێکەوتنامەیە کە باس لە دامەزراندنی دەوڵەتێکی نەتەوەی کوردی کردووە بە بەردی بناغەی ڕووداوێکی مەزنی مێژووی کورد دانرێ. بەشی سێیەم بەندی 62 تا 64 ڕێکەوتنامەی سیڤەر لەمەڕ کوردستانە دوێ. لە بەندی 62 داهاتووە کۆمسیۆنێک کە لە ئەستەمبوڵ بارەگا خات پێویستە تاوەکو 6 مانگ لە ڕۆژی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامەیەوە نەخشەیەک بۆ دیاریکردنی هەرێمێکی ئۆتۆنۆمی دابنێ بۆ ئەو ناوچانەی کوردیان تێدا زاڵە و ئەکەونە ڕۆژهەڵاتی ڕووباری فورات و باشووری مەرزەکانی ئەرمینیا وەک لە دواتردا دیاریەکرێ. هەروەها باکووری مەرزی تورکیا لەگەڵ سووریا و مێزۆپۆتامیا. هەروەها ئەم بەندە باز لە پاراستنی ئاسووری کلدانەکان و کەمینەی ڕەگەزی و ئاینی دیکەش کردووە. ئەم بەندە داوای کردووە بۆ ئەوەی ئەو پاراستنە جەختی لەسەر بکرێتەوە پێویستە کۆمسیۆنێک لە نوێنەرانی بریتانی، فەرەنسی، ئیتالیەکان، ئێرانیەکان و کورد پێک بهێنرێ بۆ بڕیاردان لە دەستکاریکردنی سنووری تورکیا گەر پێویستی کرد. بەو شێوەیەی لەگەڵ بڕیارەکانی ئەم ڕێکەوتنامەیە بگونجێ ئەو سنوورەی کە هاوجوو دەبێ لەگەڵ ئەوەکەی ئێراندا. بەندی 63 باس لە پەسەندکردن و جێبەجێکردنی نێوەرۆکی بەندی 62وەکە لەلایەن حکوومەتی تورکیەوە. بەندی 64 ڕێکەوتنامەی سیڤەر باز لەوە ئەکا چۆن و کەی کوردان پەنا بۆ کۆمەڵی گەلانە بن تا خواستی خۆیان سەبارەت بە وەرگرتنی سربەخۆیی لە تورکیا بخەنە بەرچاو. ئەگەر کوردەکانی ئەو هەرێمەی بڕگەی 62 ئەو ڕێکەوتنامای ئایان گرێتەوە لە ماوەی 1 ساڵدا لە ڕۆژی دەرچوونی ڕێکەوتنامەکەوە بتوانن بەڵگە پیشانی ئەنجومەنی کۆمەڵانی گەلان بدەن کە زۆرینەی دانیشتوانی ئەم ناوچەیە ئارەزووی سربەخۆیی لە تورکیاکەن، ئەگەر ئەنجومەنیش پێی وابوو کە ئەم گەلە شایەنی سربەخۆیین و ڕاستپاردەی ئەوە بکەن سربەخۆییان بدرێتێ، تورکیا بێ ئەو ڕاستپاردەیە جێبەجێ بکە دەست لە هەموو ماف و پایەیەکی هەڵبگرێ کە لە ناوچەکە هەیەتی. لە کۆتاییدا بڕگەی 64 پاشەوەی تورکان دەست بەرداری هەموو ماف و پایەیەکیان لەو ناوچەیە بن، ئەوە هێزە هاوپەیمانەکان و دەوڵەتە سەرەکیەکان ناڕەزایەتی پیشان نادەن بەڕووی سووربوونی خۆبەخشانە بۆ بوونە بەشێک لە دەوڵەتە کوردیە سربەخۆکە لەلایەن دانیشتوانی کوردی ئەو پارچەی کوردستان کە تا ئێستا لە چوارچێوەی ویلایەتی مۆسڵدان. ڕێکەوتنامەی سیڤەر وەکە بینین لە لانکدا خنچێنرا و لەلایەن کەمالیستە تورکە بە خۆدا ڕاپەرموەکانەوە پێشێل کرا و لە ساڵی 1923 بە ڕێکەوتنامەی لۆزان شوێنی گیرایەوە. بەشی هەشتم هەلومەرجی کورد لە تورکیا، ئێران و سووریا پاش جەنگی یەکەمی جیهانی. هەلومەرجی تورکیا مۆرکردنی ڕێکەوتنامەی مۆدرۆس لە ساڵی 1980دا نیشانەی بوژانەوەیەکی کتوپڕی جوڵانەوەی نەتەوەیی کورد بوو لە تورکیا. ئەم پەرەسەندنە تەنیا لە ئاکامی تێکۆشانی نەتەوە خوازە کوردەکانی تاراوگە یاخود دانیشتوەکانی نێو تورکیان نەبوو، بەڵکو لەلایەن پشتگیریکەرە چالاکەکانی تورکیشەوە بوو. دەستپێکردنەوەی چالاکیە نەتەوەییەکانی کورد لە تورکیا و کوردستانی بندەستی تورک کاریگەری دەست بەجێ و دوورمەودای هەبوو. بە شێوەیەکی مەزن توانای هێزە نەتەوەییەکانی کوردی لە هەموو لایەکەوە زێدەتر کرد. مانایەکی نوێی بە چالاکیەکانی ڕۆشنبیرانی کورد بەخشی. شان بەشانی ئەو تێکۆشانەی لەلایەن مەزنە پیاوانی کوردەوە لە پێناو پەیداکردن و دامەزراندنی دەسەڵاتی خۆیان لە چەند بەشێکی دیاریکراوی کوردستاندا لە ئارادا بوو.
ڕەگەز گەلێکی جۆرا و جۆر تا ئەو کاتە بە مەبەستی جیاواز و هاوسۆزی ناکۆک و بەرژەوەندی ناتەبا پێکەوە کۆبوونەوە و خوازیاری دامەزراندنی کوردستانێکی سربەخۆ یان لانی کەم کوردستانێکی ئۆتۆنۆم بوون. هاندەر و ئامانجی لایەنگرە جۆر بە جۆرەکانی ئەم جوڵانەوەیە بە ئەندازەی فرەیی ئەو تاک و کۆڕ و کۆمەڵە جیاوازانە جیاواز و جۆر بە جۆر بوون. نەتەوەخوازی ماندوونە ناز مەزنە پیاوی خاوەن ئومێد و دەسەڵات خوا کەسانێک کە بەهۆی کۆمەڵکوژی ئەرمەن لە سزادان ئەترسان کۆنە ئەندامە داخل لە دڵەکانی کاف یا پای ئەفسەرانی سوپا تەنانەت نەتەوەخوازە عەرەبەکان کە خوازیاری ئەوە بوون کورد بخەنە نێو ئەو دەوڵەتە عەرەبیەی بەرنامەی بۆ داڕێژرا هەر یەک لەمانە هۆی تایبەت بەخۆی هەبوو بۆ ئەوەی پشتگیری ئەم جوڵانەوەیە بکە. سەرچاوەی پشتگیریەکان بۆ جوڵانەوەی کوردی. جوڵانەوەی کوردی هێز و توانای خۆی لە دوو سەرچاوەی جیاوازەوە وەرەگرت. یەکێکیان دەستەیەکی تورکخوا و ئیسلامخوا بوون کە سۆزی ئاینی ئەیهەژاندن و لەلایەن ڕەگەزە ئیسلامگەراکانەوە پشتیوانیەکران. سەرچاوەکەی دیکەیان نە تورکخوا بوون و نەپاڵنەرە ئاینیەکان هەندەریان بوو. ئەوانە خولیای سربەخۆیی تەواوی کورد بوون و لەلایەن نەتەوەخوازە کوردەکانەوە پشتگیریەکران. وێڕای ئەو جیاوازیە بنەڕەتیانەی لە مەڕدووە ئامانجەوە لە نێوان ئەم دوو دەستەیەدا هەبوو ئەوان جیاوازیەکانیان پشتگوێ خست و خۆیان لە شکاندنی ئاشکرای یەکتری بەدوورگرت. دەستەی ئیسلام خواکان بە شێوەیەکی بنەڕەتی دژی بێرۆکەی دەوڵەتێکی ئەرمەنی بوون. ئەندامانی پێیان وابوو دامەزراندنی دەوڵەتێکی وەها ئەبێتە هۆی لە دەستچوونی هەتاهەتایی خاچی تورک و هاتنەکایی هاوسەیەکی ناحەزی سەرسەخت. ئەم دەستەیە بە هیوا بوو لە ڕێگەی ڕێکخستنی ناڕەزایەتی گشتی جەماوەرەوە ئەم پرۆژەیە شکست پێ بهێنێت و لەم پێناوەشدا هەموو ڕێگەیەکی گرتەبەر. کاتێک ئامانجە سەرەکیەکەیان کە ڕێگرتن بوو لە دامەزراندنی دەوڵەتێکی ئەرمەنی بەرەو ئەوە ئەچوو مایە پوچ بێ ئەندامانی ئەم دەستەیە لە پشتگیریکردنی تەواوی بێرۆکەی دەوڵەتێکی کوردی سربەخۆ هیچ سستیەکیان نەنوەند. بەوەی لەو دوو پرۆژە شومە ترسی ئاسەواری خراپی ئەمیان لا کەمتر بوو. دەوڵەتێکی کوردی سربەخۆ نەک تەنیا یارمەتی دەرێکی بەنرخ نابێ بۆ بوژانەوەی ئەرمینیا بەڵکو ئەگونجێت تەنانەت دامەزراندنی هەردووکیان لەبار بەرێ. لەوەش تێپەڕێت کوردستانێکی سربەخۆ جگەل لە خۆڕێکخستنەوە و هەماهەنگیەکی کاتی گونجاو شتێکی دیکەی پێویست نییە بۆ ئەوەی سەر لە نوێ لە ئایندەیەکی نزیکدا لەگەڵ تورکیادا یەک بگرێتەوە. نەتەوەخوازە کورد پەروەرەکان وەک ئیسلام خواکان دژی سربەخۆیی ئەرمەنەکان نەبوون. لە نێویاندا کەسانێکی فرە هەبوون خوازیاری دان پێدانانی خولیا و ئومێدی ئەرمەنەکان بوون و پێیان وابوو ئەمە بە هەمان شێوە ئەبێتە هۆی دان پێدانان بە خولیا و ئومێدی کوردیشدا. لە ڕاستیدا هێندێک لە سەرکردن نەتەوەخوازە کورد پەروەرەکان وەکە بینین ئەیانویست لەگەڵ ئەرمەنەکاندا بەرەیەکی هاوبەش پێک بهێنن. چالاکیەکانی عەلی ئیحسان پاشا لە باکووری کوردستاندا هەرزوو پاش مۆرکردنی ئاگربەستەکە جوڵانەوەی نەتەوایەتی کورد لە شێوەی هەژانێکی بەربڵاودا دەرکەوت. ئەگوترێت کە جوڵانەوەکە لەلایەن کارمەندانی باڵای تورک و ئەندامانی کاف یا پاوە ئاراستە ئەکرا. بڕواوایە کە عەلی ئیحسان پاشا فەرماندەی پێشووی سوپای شەشەمی تورک ڕێکخەری سەرەکی ئەو جوڵانەوەیە بێت و لەو ناوچانەی ئەکەونە باکووری ئەو هەرێمەی بریتانیەکاندا گیریان کردبوو. ئاکامی ئەم چالاکیانە هەرزوو دەرکەوت. لە یەنایەری 1990دا هەواڵی ئەوە هەیە کە ئەندامانی کاف یا پا چوونەتە خەرپوتوهانی کوردیان داوە لە کۆنگرەی ئاشتیدا داوای سربەخۆیی بکەن.
لە هەمان کاتدا وا پێچێ عەلی ئیحسان پاشا چالاکانە کەوتبێتە سەر کوتکردنی ڕەگەزە دژ بە تورکەکان لە دیاربەکر و شوێنەکانی دیکەدا. ئەگوترێت کە ئەوهانی خێڵی بەرازی داوە پەلاماری خێڵی کیتان بدەن بەهۆی هەڵوێستی هاوسۆزیان لەگەڵ بریتانیەکاندا. هەروەها سەرۆکی خێڵی کاراکچلی خستۆتە زیندانەوە. ئەو توانی سەرخێڵەکانی ناوچەکە لە ڕێگەی بەخشینی پارە، چەک، کەلوپەل و دیاریەوە بەلای خۆیدا ڕابکێشێت و هەر کاتێکیش بریتانیا هەوڵی فراوانکردنی ناوچە داگیرکراوەکەی خۆیدا ئەوە دژی بریتانیا بەکاریان بهێنێ. وا پێچێ عەلی ئیحسان پاشا فرە سەرکەوتوو بێ، چونکە لە هەر شوێنێک کاری بۆ فراوانکردنی دەسەڵاتی خۆی کردبێ هەڵوێستی دژە بێگانە لەو ناوچەیە پەرەی گرتووە. هەواڵی ئەوە هەیە جەزیرەی ئیبن عومەر کە عەلی ئیحسان پاشای لێبوو لە فێبەروەری 1990دا چالاکی تێکەوتبێت و ناوەندێکی دیکەی نائارامی پێکێنابێ. ئەو لەوێ وەک شوێنەکانی دیکە جوڵانەوەی پێکێنابوو بۆ بەرەنگاری دەسەڵاتی بریتانیا و ڕێگرتن لە داگیرکاری بریتانی. ژمارەیەک لە پیاوە ناسراوەکانی عەرەب و ئەرمەن دەست بەسەر کران. ڕێگەی هاتوچۆ بە دیجلەدا هەر لە جزیرەی ئیبن عومەرەوە تا خاڵی هێڵی ئاگربەستەکە لە باشوور تێکچوو. هەروەها چەک بە کوردان درا و وەک ڕکابەرایەتیەکی ئاشکرا دژ بە بەندەکانی ئاگربەستەکە جوڵێندران. کوردان ئەو فەرمانەی ئەستەمبولیان ڕەت کردەوە کە داوای پابەندبوونی بە بەندەکانی ئاگربەستەکەوە لێکردن. ئەوەش بەهۆی پشتگیری کاتی دەسەڵاتدارانی خۆجەی تورک گەر بە فەرمان و داواکاری ئەوان نەبێ. هەلومەرجەکە لە هەموو لایەکی ئەو ناوچانەی کەوتبووە باکووری هێڵی ئاگربەستەکەوە لە دەست دەرچوو بوو. بە چەشنێک حکوومەتی تورکی ناچار کرد بکەوێتە کار. لە 1 فێبەروەری 1990دا عەلی ئیحسان پاشا لە ئاکامی کەوتنەوەی هەرایەکدا لابرا. هەرایەک نەک تەنیا وا پێئەچوو کە ئەو نەیتوانی بێ یان نەیخواست بێ دابمرچێتەوە، بەڵکو لە ڕاستیدا گومانی خەمڵاندنیشی لێکرا. وێڕای ئەوەی ژمارەیەک لە دۆستان و شوێن کەوتەکانی بەو پەڕی بڕوا و کاریگەریەوە لەسەر هەمان کاری ئەو بەردەوام بوون. عەلی ئیحسان پاشا کەسێکی ناڕازی ئاسایی نەبوو. ئەو تورکێکی نیشتیمان پەروەر و سەربازێک بوو. ئەو بە ئاشکرا و بە شێوەیەکی دروست حسابی بۆ گرفت و تەنگ و چەڵەمەکانی هاوپەیمانانە کرد و بۆ قازانجی وڵاتەکەی سوودی لێوەرەگرتن و ئەیقۆستنەوە. بە ئەندازەی ئەوەی بێزار بوو لەو ستەمەی کە ئاگربەستەکەی تێدا مۆر کرد و لەلایەن سەر جۆن مارشاڵەوە بەسەریدا سەپێنرا. جێگەی سەرسوڕمان نییە ببینین سەرسەختانە دژی چاوتێ بڕینی هاوپەیمانان لە بەشێکی خاچی وڵاتەکەی وەستاوەتەوە. پاشەوەی ناچار کرابوو بەهۆی پێداگری و توندوتیژی سەرکەوتووەکانەوە دەست لە بەرگری هەڵگرێ، هاندەری شاراوەی عەلی ئیحسان لە خوڵقاندنی گۆڵمەز و ئاژاوە لەوانەی زۆر بەباشی لەو چەند وشەیەی راپۆرتێکی فەرمی بریتانی هاوچەرخدا دەرەکەوێ. هەرچەندە لە ڕاستیدا ئەو بە قازانجی کوردستانێکی سربەخۆ تێکۆشێ، بەڵام وا دەرەکەوێ ئەو تەنیا بەو چەشنە هەڵەسوڕێ تا ئێمەی هاوپەیمانان بشڵەژێنێ. دەڕاستیدا ئەوەی ئەو خوازیارێتی ئەوەیە مەسەلەی بەدەستەوە گرتنی دەسەڵاتی کوردستان لەلایەن کوردانەوە لاواز بکات و دوا توانا و هەوڵی خۆی بۆ جێڕانەوەی کوردستان بۆ ژێر دەسەڵاتی تورک بخاتە گەڕ. هەوڵەکانی پێکێنانی جوڵانەوەیەکی دژ بە بریتانیەکان لە نێو کووردا. لەو کاتەدا جوڵانەوەی کوردی لە دیاربەکر لەلایەن ئەو عەلی بەگەوە ڕێبەرایەتیە کرا. ئەوەی پارتێکی بۆ سربەخۆیی تورک و کورد پێکێنا. ئامانجی ئەم پارتە ڕێگرتن بوو لەوەی کوردان بکەونە ژێر سایەی هیچ هێزێکی بیانیەوە لەو حاڵەتەدا کە نەبنە بەشێک لە دەوڵەتە نوێیەکەی تورک. هەواڵی وا هەیە کە عەلیبەگ هەوڵی داوە ڕێپێدانی حکوومەت بۆ بڵاوکردنەوەی ڕۆژنامەیەک وەربگرێ کە ئامانجەکەی گرتنەخۆ و بڵاوکردنەوەی ئەو جۆرە بیر و بۆچوو نەبوو. لە سەرەتای مارچی ساڵی 1990دا چەند سەرکردەیەک لە پیاوماقوڵانی سیڤریک هەوڵیاندا دیدەنی دەسەڵاتدارانی تورک و سەرکردەکانی لقی ناوچەیی
کاف یا پا لە دیار بەکر بکەن بە ئامانجی کارکردنی هاوبەش و هەنگاونان دژی داگیرکاری بێگانە. لە کامدا لەسەر پلانێک ڕێکەوتن بە جۆرەی ئەو پلانە سەربازانی تورک و خێڵە کوردەکانی دەوروبەر ئەبێت بۆ بەرگەریکردن لە ناوچەکانی سیڤریک، دیاربەکر و ئورفە پێکەوە هاوکاری بکەن. هەر لە سۆنگەی ئەم ئامانجەوە تورکان هەستان بە ئازادکردنی مەحموودی کوڕی ئیبراهیم پاشای سەرۆکی ناسراوی میلی، هەروەها عەبدولقادر کوڕی دێرەی سەرۆکی کارەکچلی، ئەوەی بە تۆمەتی ملدانەنەواندن بۆ حکوومەت خرابووە زیندانەوە. تورکان ئەوەیان خستە بەردەم مەحموود کە بیجێڕنەوە شوێنەکەی خۆی وەک سەرۆکی گشتی کۆنفدراسیۆنی میلی بیکەنە بەهێزترین سەرۆکی کورد لە هەرێمی ڕۆژهەڵاتی ڕووباری فورات، گەرامادە بێ ڕێبەرایەتی هێزەکانی خۆی و خێڵەکانی دەوروبەر بکە بۆ ئەوەی سەربازگەی بریتانی لە ئورفە و بە درێژایی فورات دەرپەڕێنە دەرەوە. مەحموود ئەو داوایەی پەسەند کرد و نامەی بۆ سەرخێڵە جۆر بە جۆرەکان لەوانە کوردەکانی بەدالی و دوو کوردی هەروەها عەرەبەکانی جوهاییش نارد. داوای لێکردن کۆ ببنەوە و لەو هەڵمەتەدا بەشدار بن. پاش نواندنی سستیەک دوو خێڵە کوردیەکە بڕیاریاندا بەشداری بکەن، وێڕای ئەوەی سەرخێڵەکانی دیکە گومان و نیگەرانیەکی بەرچاویان هەبوو. لە 12 مارتی 1990دا سەرۆکی کوردانی کیتان و ژمارەیەکی دیکە لەو کوردانەی لە سایەی دەسەڵاتی ئەودا بوون چاویان بە دەسەڵاتدارانی سەربازی بریتانی لە بانەکانی ناوچە عەرەبیەکان کەوت. لەبێ سەبارەت بە هەلو مەرجەکە وتوبێژیان کرد و بڕیاریاندا کۆمەڵەیەکی دژ بە تورکان پێک بهێنن. لە هەوڵێکدا بۆ قورسکردنی دەستی مەحموود دەگوترێت سەربازانی تورک بە کوردانی میلیەوە پەیوەست بوون. هەروەها گوترێت دەسەڵاتدارانی سەربازی تورک چەند تۆپێک و هەروەها بڕێکی نادیار چەکی سوچیان بە مەحموود داوە. هەموو ئەم هەنگاوانە نەیانتوانی جوڵانەوەکەی مەحموود لە شکست ڕزگار بکەن. گرنگترین هاوپەیمانەکانی کە کارەکچلی بوون هەر هەمویان سەبارەت بە هاوپەیمانەتیەکەیان خاوەن یەک بڕوان نەبوون. مستەفا کارەکچلی لەگەڵ کوڕە مامەکەیدا عەبدولقادری کوڕی دێرە ناکۆچیان لێ پەیدا بوو لەسەرەوەی چۆن کارەکچلی وێڕای ئەو ناکۆچیە مێژینەی نێوانیان بە میلیەوە پەیوەست بێ. هەوڵێکی دەسەڵاتدارانی سیڤریک بۆ داوەری و پێکێنانەوەی ئەو دوانە بێهودە بوو. ئیدی هەرزوو دەرکەوت کە لە ئاکامی ناکۆچی و ناتەبایی جوڵانەوەکەی مەحموود بەرەو پوکانەوە و ناکامی ڕۆیشت. ئەو هەوپەیمانەتیەی کە ماندوو بوون و هەوڵێکی زۆری ویست تا هاتە دی و بە ئاسانی پارچە پارچە بوو. هەوڵێک بۆ پتەوکردنی جوڵانەوەی بەرهەڵسکاری لە ماردین نەیتوانی مەبەستەکەی بێنێتە دی. شێخ عەبدولقادری نەهری سەرۆکی کۆمەڵەی سربەخۆیی کورد لە ئەستەمبوڵ بە هاوکاری شەوکەت بەگ ئەندامی ئەنجومەنی کارژێڕی ماردین نوێنەری خۆیان ناردبووە نێو خێڵەکان و هانیان دابوون دژایەتی دەستێوەردانی بیانی بکەن. تەنیا ژمارەیەکی کەم سەرخێڵەکان نەبێ کە لایەنگریان لەو داوایە کردبوو، وێڕای ئەوە زۆربەیان بێبایەخیان پیشاندا بوو. ئەم چالاکیانە بەتوندی لەلایەن کەنعان بەجی فەرماندەی تیپی پێنجەمی تورکەوە لە ماردین پشتگیری ئەکرا. هەر لەم ماوەیەدا هەواڵی ئەوە هەیە کە عەلیباتی سەرخێڵی هەڤیرکان لەگەڵ عەبدوڕەحمانی سەرخێڵی شێرناخلی هەروەها ڕەمەزانی سەرخێڵی سەلاهان هەرسێکیان گەیشت بوون ڕێکەوتنێک سەبارەت بە دژایەتی کردنی هەر پێشڕەویەکی ئایندەی بریتانیەکان. هەواڵی ئەوە هەیە کە سەرخێڵی دیکەش بۆ ئەو مەبەستە پەیوەندیان کردبێ. لە ئورفە و دەوروبەری هەلومەرجەکەوە پێچوو تا ڕادەیەک ئاڵۆز بێ. لە ماوەی هەفتەی دووەمی مارتی 1990دا محەممەد بەگ کە یەکێک بوو لە کوردەکانی ئورفە و تورک خوایەکی تۆخ بوو دەستی بە هەڵمەتێک کردبوو دژی دەستێوەردانی کریستیانیەکانی وەک بریتانیەکان لە کاروباری وڵاتانی موسڵماناندا. لە هەمان کاتدا ئەگوترێت دوو ئەندامی کاف یاپا کە عەلی ئەفەندی سیڤریکلی و سەعید بەگی بەغدانلی بوون لە وروژاندنی خێڵەکانی دەوروبەری شارەکە تێوەگلا بوون. هێزێکیان بۆ شەڕکردن دژی بریتانیەکان ڕێکخستە بوو. هەواڵ هەیە سەرخێڵی خێڵەکانی دەوروبەر چوونەتە ئورفە تا هاوسۆزی خۆیان بۆ پرسی کورد ڕابگەێنن.
ئازیزان و بیسەرانی خاک، تا دیدارێکی نوێ و ئاڵقەیەکی نوێ هەموو کاتێکتان شاد و کامەران. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 20. ئامانج و چالاکیەکانی یانەی کوردی. نزیک بەو کاتەی کە یانەی کوردی دامەزرا و لە هەردوو شاری دیاربەکر و ماردین تێکۆشانی خۆی دەست پێ کرد، وا پێچوو پیاوە ناسراوەکانی شارەکە کە یانەیەکیان دامەزراندبوو چالاکیەکانیان ئاراستە کرد، تاقمێکی گەندەڵ بن و بە دوای بەرژەوەندیەکانی خۆیاندا بگەڕێن. وەک مەیجەری بەریتانی AWC نۆیل ئاماژەی پێداوە. ئەو جەخت لەوە ئەکاتەوە کە زۆربەی ئەوانە ئەندامانی چالاکی کاف یا پابوون و پاش بەزینی تورک لەسەر داوای تورکەکان پەیوەندیان بە کۆمەڵی نیشتیمانی کوردەوە کردووە. ئەوەی کە ئەگەری سەرنج ڕاکێشی دامەزراندنی ئۆتۆنۆمیەکی کوردی لە سایەی پاراستن و سەروەری تورکدا هێناوەتە ئارە. لە دیاربەکر وەک هەر شوێنێکی دیکە یانەی کوردی چالاکیەکانی خۆی لە پێناو دوو ئامانجدا ئاراستە کرد. یەکەمیان کارکردن بوو بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی دەسەڵاتی بریتانی و دژایەتی دەستێوەردانی بریتانی بوو. بۆ ئەمە بەستەش هێزێک لە تورک و کوردەکان پێکێنرا و ئامادە بوو بچێتە مەیدانی کارەوە. دووەمیان ئەیویست ڕوبەڕووی چالاکیەکانی ئەرمەن بێتەوە و ئومێد و ئارەزووی ئەرمەنەکان پوچەڵ بکاتەوە. لەو ڕووەوە هانی موفتی سیڤریکیاندا کە فتوایەک دەرکات و تێیدا کوشتنی ئەو ئەرمەنانە حەڵاڵ بکە کە لە بەردەم دەسەڵاتی هاوپەیمانەکاندا لە حەڵەب موسڵمانەکانیان بە بەشداری لە کۆمەڵکوژی ئەرمەنەکاندا لە ساڵی 1915دا تۆمەتبار کردووە. هەروەها ئەرمەنەکان کەوتنە بەر شەپۆلی نوێی ڕقی جەماوەر و چەندین کاری بێزارکاریان دەرحەق ئەنجام درا. حکوومەتی تورکی کە بە شێوەیەکی فەرمی دژی ئەم چالاکیانەوەستا، فەرمانی دەستگیرکردنی ژمارەیەک لە سەرکردە گرنگەکانی یانەی کوردی دەرکرد. ئەم سەرکردانە لە نێو خێڵەکانی دەوروبەردا خۆیان شاردەوە و لە نێویاندا بیری سربەخۆیی کوردیان بڵاوە کردەوە. وێڕای ئەو دەستگیرکردنانە هەڵوێستی دژە بریتانی و دژە ئەرمەن لەلایەن ژمارەیەک ئەندامانی ئەو یانەیەوە بە جۆش و خۆرۆشێکی زیێدەترەوە بەردەوام بوو. لە ڕاستیدا ئەوان زۆر لەوە زیێدەتریان تێپەڕاند و داوایان لە سەرجەم نیشتیمان پەروەرانی کورد کرد پەیوەندی بە یانەی کوردیەوە بکەن. لە 21 مارتی 1990دا ئەندامانی یانەی کوردی داوای کۆبوونەوەیان کرد کە لەلایەن نوێنەرانی سەرۆکە کوردە ناودارەکان و پیا و ماقوڵانی دیکەوە ئامادەی بوون، لەوانە سەرۆکی سێرکۆیجی، سەرۆکی هازۆ، موفتی سیڤریک، دوو پیا و ماقوڵی دێرک لەم کۆبوونەوەیەدا بڕیاردرا بە هەموو شێوەیەک لە دژی دەستێوەردانی بریتانیەکان بەرگری لە ماردین و دیاربەکر بکرێت. چالاکیەکانی یانەی کوردی لە ماردین لەلایەن 7 پیا و ماقوڵەوە ئاراستە ئەکرا. ئەوەندەی ئامانجی سەرۆکەکانیان ڕێگرتن بوو لە داگیرکردنی ماردین لەلایەن بریتانیەکانەوە. لەو ڕووەوە پلانەکانی خۆیان لە کریستانیە خۆماڵیەکان ئەشاردەوە. ئەوەندەی توانی بوویان خەڵکیان هاندا بوو یاداشنامەیەک مۆر بکەن و ئەوەی تێدا ئاشکراکەن کە هەموو دانیشتوانی شارەکە بە کورد و عەرەب و کریستیانەوە خوازیاری کوردستانێکی ئۆتۆنۆمن. هێندێک کەسایەتی لەوانە مار ئێلیاسی پاتریارکی یاقوبیەکان مۆرکردنی یاداشنامەکەیان ڕەت کردەوە. لە ڕاستیدا بۆ ئەوەی لە ئایندەدا لەلایەن دەسەڵاتدارانی تورکەوە تووشی بەڵایەک نەبێ، ناچار بوو پاشەوەی وشەکانی یاداشنامەکەیان گۆڕی بەوەی مۆرکارانی لە سۆنگەی ئەوەوە ڕاعیەتی عوسمانین خوازیارنین بریتانیا دەست وەرداتە کاروباریانەوە. یاداشنامەکە مۆر بکە، پاشەوە پاتریارک ماردینی بەرەوە ئەستەمبوڵ جێهێشت. نەهێشتنی یانە کوردیەکە. پەرەسەندنە نێو دەوڵەتیەکان بە تایبەتی بڵاوبوونەوەی بنەماکانی سەرۆک ویلسن سەبارەت بە مافی دیاریکردنی چارەنووس
هانی ئەندامانی یانەی کوردیدا هەڵوێستێکی زێدەتر سەر بەخۆخوازانەیان لە هەمبەر تورکاندا بگرنەبەر. مەیجەر نۆیڵ بەگاڵ تەجاڕی و بێزێکی ئاشکراوە ئاماژەی بە کاریگەری بنەماکانی وڵسن لەسەر کورد کردووە. بەزمی جێبەجێکردنی بنەماکانی سەرۆک وڵسن بەوەی هەر کەس چۆنی ئەوێت ئاوا بکە بە هێواشی و بە هەموو ئەگەرە دڵخۆشکەرەکانیەوە لە ئاسۆ دەرکەوت. کوردە تورکەکانی پێشوو ئەمێستا هاتوونەتە سەر ئەو باوەڕێی گەر زۆر بە بەرزی بشی ڕێنن ئەوە سەرۆک وڵسن گوێی لێیان نەبێت و ڕێگەیان پێدا دیار بەکر بە شێوەیەکی خراپ لەلایەن خۆیانەوە بەڕێوە برن. هەروەها خۆیان لەسەر حسابی ماڵ و موڵکی دزراوی کریستیانیەکان کە لە ماوەی ڕەشەکوژیەکەدا دەستیان بەسەردا گرتووە دەوڵەمەند و قەڵەو بکەن بێ ئەوەی تەنانەت لەگەڵ تورکاندا تاڵانیەکەشیان دابەش بکەن. زێدەبوونی هەڵوێستی ململانێکاری سەرکردە کوردەکان دەسەڵاتدارانی تورکی وریا کردەوە. ئەوان بە بێزاریەکی زۆرەوە لە چالاکیەکانی یانەکەیان دەڕوانی و بڕیاری نەهێشتنیاندا. داگیرکردنی ئەزمیر واتە سمیرنا لەلایەن یۆنانیەکانەوە کارەسەیەکی وروژاندنی زۆری لە بەردەستدانان و بەتەواوی سوودیان لێ وەرگرت. ئۆباڵی بەدکاری یۆنانیەکان لەو شارەدا خرایە ئەستۆی بریتانیەکان. هەروەها داوا لە کوردان کرا هاو وڵاتی ئەزمیریەکان لە شارەکەی خۆیان دامەزرێنن. لەوێ گەیشتنی بریتانیەکان هاتنی سوپای ئەرمەنی بەدوادا هات. حاڵەتی وروژانێکی توندی ئاینی وێڕایی بە ئاگاهێنانەوەیەکی تەقلیدی لە نێو خەڵکەکە سەری هەڵدا بوو. ئەندامانی یانە کوردێکە کە زۆربەیان لە ڕەشەکوژیەکەی ساڵی 1915 ئارمانەکاندا بەشدار بوون و لە سزادانە ترسان خواخوای قەومانی ڕەشەکوژیەکی دیکە بوون تا دوایین شایەتەکانی بەدکاریەکانی ڕابردوویان لە کۆڵ بکاتەوە. کریستانیەکان تەواو لە پەرەسەندنی ئەو ڕووداوە تۆقی بوون. نوێنەرێکیان ناردە لای مێجەر نۆیڵ لە ماردین بۆیان بپارڕێتەوە تا بریتانیەکان بێنە نێو مەسەلەکەوە. تورکان کەزانیان پرۆپاگەندەکەیان ئامانجی تێپەڕاندووە هەنگاوی خێرایان هاویش تا هەلو مەرجەکە هێور بکەنەوە. مەبەستی ئەوان ئاراستەکردنی ڕای گشتی بوو دژی بریتانیەکان نەک دژی کریستانیەکان. هەروەها ئەوان کاردانەوەی ڕەشەکوژیەکی نوێیان بەباشی درک پێکرد. دەسەڵاتدارانی تورک هیچ کاتێکیان بۆ سوودوەرگرتن لەو ڕووداوانە بە قازانجی خۆیان لە چیست نەدا. یانە کوردێکە کرایە قوربانی بەم شێوەیە ڕێکخراوێکی نەخوازرا و ناپەسەند کە خەریک بوو خۆی پیشانەدا و بەڕووی سەروەری تورکدا ڕاوەستا سەرکوت کرا. یانە کوردیەکە بە شێوەیەکی سەرنجڕاکێش کۆتایی پێهێنرا. چەکەکان لەسەر قەڵاکە دامەزرێنران. داوای هاتنی سوپای تورک کرا. سەرکردەکانی یانەکە خۆڵ بەست کران. دواتریش دەرگای یانەکە لە 4 ژوونی 1990دا داخرا. هەلومەرجەکە لە ئێران کاریگەری سیاسەتەکانی ئیسلامگەرایی و کوردگەراییەکانی سوڵتان. دوای ئاگربەست جوڵانەوەی نەتەوەی کورد بەرە و کوردستانی ئێران بڵاو بووەوە و لەوێ لایەنگران و هاوسۆزێکی بەجۆشی بۆ خۆی دیتەوە. بە جۆرەی نۆیڵ زۆر لە کوردانی سلەیمانی هەرزوو پاش وەستاندنی ئاگری جەنگ ئەو شارەیان بەرەو ئێران جێهێشت تا بانگەشە بۆ بیری کوردستانی یەکگرتوو بکەن. ئەمەش پێگەیشتنی زنجیرەیەک ڕوودا بوو کە لە بنەڕەتەوە ئاراستەکرا و ئاکامی سیاسەتە ئیسلامگەرا و کوردگەراییەکەی سوڵتان عەبدولحەمید بوو. سیاسەتی ئیسلامگەرایی کە لەسەر پایەی بێرۆکەی تایبەتمەندی جیهانی دەسەڵاتی سوڵتان و خەلیفەی عوسمانی دامەزرا بوو. زۆربەی جار بە شێوەیەکی نایاب لەلایەن سوڵتان عەبدولحەمیدەوە وەک ئامرازێکی سیاسەتی دەرەوە بە ئامانجی شوێندانان لەسەر بڕیارەکانی سلهێزەکان بەکارەهێنرا. سیاسەتی کوردگەراییش لە پێناو ڕاکێشان و گرتنەخۆی جەنگاوەرانی کورد داهێنرا بوو. ئەو کوردانەی کە عەبدولحەمید خوازیار بوو وەک لەمپەرێک بەرامبەر هەر ئەگەرێکی دوژمنکارانەی ڕووس و هەروەها هەر ئاستەنگێکیش دژی خواست و خۆلیاکانی ئەرمەن بەکاریان بهێنێ. ئەم سیاسەتانە لەسەر خاچێکی بەپیت و تین و لە کوردستانی ئێراندا کەوتەوە. ئەو ناوچەیەی تورکان چاویان تێبڕی بوو.
کوردانی ئێران بە پەرۆشەوە وەڵامی ڕاستپاردەکانی فەرمانڕەوایانی عوسمانیان دایەوە. وەک سوننیەک ئەوان لەو باوەڕەدا بوون کە ئەرکی سەرشانیانە بەیعەتی خۆیان بە سوڵتان و خەلیفە بدەن و پێی وەفادار بن. لە کاتێکدا وەک کوردیش پشتگیری و بایەخی کەسێکی خاوەن شکۆی وەک ئەو جێگای شانازی و سەرفرازیان بوو. ئەم سیاسەتە ژیرانە و سەرکەوتووە تەنانەت دوای ڕووخاندنی تەختی عەبدولحەمیدیش لەلایەن حکوومەتی عوسمانیەوە بەردەوام بووە و ڕۆڵێکی بنەڕەتی و بەرچاوی لە پێکەوە گرێدانی کوردانی ئێران و ئیمپراتۆری عوسمانیدا بینیوە. لە ئاکامی ئەم سیاسەتانە کوردانی ئێران بە شێوەیەکی بربڵاو دووجار کەوتنە ژێر دەسەڵاتی عوسمانیەوە، ئەویش لە ماوەی داگیرکاریەکەی تورک لە 1906 1911 هەروەها لە جەنگی یەکەمی جیهانیدا. لە هەردوو جارەکەدا ناوچەکانیان بە شێوەیەکی کردداری لەگەڵ خزمە زۆر نزیکەکانیاندا تێکەڵە بوو کە لە نێو ئیمپراتۆری عوسمانیدا ژیانیان بەسەرە برد. بەوەش سوپاس بۆ تێکۆشانی تورکان کە بەهۆیەوە کوردانی ئێرانیان بەرەو چالاکیە سەرەکیەکانی ژیانی تێگڕای کورد ڕاکێشا. ڕەسەندنی خواستی کوردستانێکی سربەخۆ. پرسی کوردستانێکی سربەخۆ خەریک بوو مێشکی سەرکردە بەرپرسەکانی کوردستانی ئێرانی پڕەکرد. تەنانەت لە کاتێکدا پێشەوەی جەنگی یەکەمی جیهانیش کۆتایی بێ. لە ژوئیەی 1970دا هەواڵ هەیە کە یەکێک لە سەرخێڵە مەزنەکانی خێڵی موکری لە ناوچەی ساوجابلاق واتە مەهاباد لەگەڵ سەرلک کینانی کۆنسوڵی بریتانی لە کەرماشان وتوبێژیان سەبارەت بە مەسەلەی دەوڵەتێکی کوردی سەربەخۆ لە سایەی بریتانیادا کردووە. ئەوەش کاتێک ڕوویداوە کە ئەوەی دواییان لە گەشتێکدا نزیک سەقز بۆتەوە. ئەگوترێت سەرۆکەکەی موکری ئاماژەی بەوەداوە ئیدی کوردان ئازادن تا بۆ خۆیان تێبکۆشن و لە ڕێگای دادوەری و خێرخوازانەی بریتانیاشەوە بتوانن لەگەڵ ئەرمەنەکاندا بگەنە پێکاتنێکی ئاشتیانە. لە ڕاستیدا وا پێچێ ئەوەی ڕوون کردبێتەوە کە ئەرمینیایەکی ئازاد لە هەرێمەکانی باکووری تورکیادا بۆ کورد مەسەلەیەکی پەسەندکراوە و ئەو دەرفەتەژە بەخشێتە کورد کە دەوڵەتی سربەخۆی خۆیان لە باشووری دەوڵەتە ئەرمەنیەکە و لە باکووری دەوڵەتی عەرەبیەوە پێک بهێنن. پاش کەمتر لە ساڵێک دوو سەرکردەی گرنگی کورد لە کوردستانی ئێراندا هەبوون. ئەوانیش ئیسماعیل ئاغا سمکۆی شکاک و شێخ سەید تەهای نەهری بوون. پێکەوە کاریان بۆ پلانێک لە پێناو بەستنەوەی کوردستانی ئێران بە دەوڵەتێکی کوردی سربەخۆوە کرد. لە مارتی 1990دا سەید تەها هاتە بەغدا تا پشتگیری دەسەڵاتدارانی بریتانی بۆ پلانێکی لەو چەشنە بەدەست بێنێ، بەڵام نەیتوانی مەبەستەکەی بێنێتە دی. گێرترۆد بێڵی کارگێڕی مەدەنی بریتانی بە شێوەیەکی سەرنجڕاکێش باسی لەو کاردانەوەیە کردووە کە سەید تەها بەهۆی بەدینەهاتنی مەبەستی سەردانەکەی هەیبووە. کاتێک بۆی ڕوونکرایەوە کە ناتوانێت بۆ بەردەوام بوون لەم پرۆژەیەدا چاوەڕوانی یارمەتی لە ئێمە بکە، ناومێدیەکی مەزنی پیشاندا و تێبینی ئەوەیدا کە جیابوونەوەی کوردستانی ئێران لە ئێران مەسەلەیەکە هەرە بێت، تەنانەت ئەگەر ئێمەش ڕێگری مەسەلەیەکی وابین و پەسەندی نەکەین. وێڕای ناومێدی سەید تەها هەواڵ هەیە کە ئارەزوی خۆی پیشاندا بێ تا بە هەر شێوازێکی گونجاو بۆ دامەزراندنی ڕژێمێکی کوردی سربەخۆ یارمەتی بریتانیەکان بدا. لە هەمان کاتدا سمکۆ ئاغاش خەریکی تێکۆشان بوو. لە سەرەتای مایۆی 1990 نامەیەکی دۆستانەی بۆ سێر ئارنۆڵد ویلسنی جێگری کۆمیسەری مەدەنی لە مێزۆپۆتامیا نووسی کە لە پێش جەنگەوە یەکتریانە ناسی. وێڕای ئامانجە سەرەکیەکانی نامەکەی ئەو بە درێژی لەبارەی ژیانی تایبەتی خۆیەوە دواوە. وا پێچێ ئەو هەوڵەی بەم دواییە بۆ کوشتنی درابوو زۆر شپرزەی کردبێ. ئەو هەوڵەی کە لەلایەن ئەوەوە ئۆباڵەکەی خرابۆ ئەستۆی کارمەندانی ئێرانی. لەبەر ئەو هۆیەش بوو کە زۆر خۆی دەرنەئەخست و لە حاڵەتی پەناگیریدا مابووەوە.
هۆکارەکانی نائارامی لە کوردستانی ئێراندا. هەواڵی ئەوە هەیە کە کوردستانی ئێران لە کاتی جەنگدا لە هەلومەرجێکی هەژان و ئاڵۆزیەکی سەرتاسەریدا بووە. بە چەشنێک ئاڵۆزیەکە هێندە سەخت بوو، تەنانەت سەرچاوە فەرمیە بریتانیەکانیش بەلایەنەوە ئەستەم بووە کە بزانن چی لەو دەڤەرەدا ڕووەدا. پێویست بە گوتن ناکە کە دەسەڵاتدارانی بریتانی لە مێزۆپۆتامیا بە نیگەرانیەکی فرەوە لە هەلومەرجەکەیانە ڕوانی. ئەترسان ئەو نائارامیەی ئەوێ بۆ ناوچەکانی دەوروبەری ژێر دەسەڵاتی ئەوان پەرەپسێنێ. کارمەندە بەرپرسە بریتانیەکان ئەو نائارامیەیان بۆ دوو هۆکاری سەرەکی ئەگەڕاندەوە. یەکەم بەهۆی ناڕەزایەتی توندی کوردان دژی گەڕانەوەی پەنابەرە ئاسووری و ئەرمەنیەکان بۆ شۆنی خۆیان کە بڕواوا بوو لەلایەن جوڵانەوەیەکی ئیسلام گەراییەوە کە ناوەندەکەی لە تەبرێزە هانە درێن و تا ڕادەیەکیش کارمەندانی ئێرانی پشتگیریان لێ یەکەن. دووەم بەهۆی بێزاری توندی کوردان لە فەرمان ڕەوایەتی دەستەوسانی فارس کە هێندە لاوازە یاسا و هێمنی بۆ دابین ناکرێ. لە فێبروەری 1990دا مەسەلەی ڕاپەڕین دژی فەرمان ڕەوایانی ئێرانی لە کۆبوونەوەیەکی گەورەدا کە ژمارەیەکی فرەل لە سەرۆکە کوردەکانی ئێران تێیدا ئامادە بوون وتوبێژی لەسەر کرا. باس لەوە ئەکرێ کە ئەو سەرکردانە بڕیاریان داوە ڕاپەڕینێکی بەو شێوەیەی پێویستەکە ئەنجام بدرێت. بەڵام پێش دەست بەکاربوون پێویستە هەڵوێستی زلهێزەکان لە حاس کوردی ئێران و گەڕانەوەی پەنابەرەکان بە وردی ساغ بکرێتەوە. وا دەرەکەوت هەژان و نائارامی لە کوردستانی ئێراندا لەو پەڕی کەفوکوڵ و بەردەوامیدا بێ. لە 23 مایۆی 1990 هەواڵی گرتنی فەرمانڕەوای سەلماس و گەمارۆدانی خۆی لەلایەن کوردانەوە ڕاگەیەنرا. ئەم ڕاپەڕینە بۆ ئەو دەنگۆیە ئەگەڕایەوە گوایە بریتانیەکان و ئێرانیەکان لەمەڕ مەسەلەی جێڕانەوەی پەنابەرە کریستیانیەکان ڕێککەوتون. بە جۆرەی هەواڵەکان کوردان داوای یارمەتیان لە جەوادبەجی فەرماندەی تیپی 11یەمی قەفقاسی سوپای تورک و هەروەها حەیدەر بەجی والی وان و ئەندامی پێشووی کافیا پا کردووە ئەوەی بە ئاکاری دژە کریستیانی و دژە بریتانی ناسرا بوو. لەو کاتەدا هەواڵی دژبەیەک لەمەڕ چالاکیەکانی سمکۆ ئاغا هەیە. بە جۆرەی سەرچاوەیەک ئەو هێزێکی کۆکردوتەوە بۆ ئەوەی ڕێگەل لە گەڕانەوەی پەنابەرە کریستیانیەکان بگرن. هەرچەندە سەیر لەوەدایە جێگری کۆنسوڵی ئیسپانی لە سەلماس کە لە دایکەوە ئەرمەنیە ئەڵێت گوایە سمکۆن نەبۆتە بەشێک لەو جوڵانەوەیەی ئامانجی ڕێگرتنە لە گەڕانەوەی پەنابەرە کریستیانیەکان و لە ڕاستیدا ئەو هەڵوێستێکی دۆستانەی لە حاست پیشانداون. توندوتیژی لەم ناوچەیەدا بەهۆی دابەشکردنی چەک بەسەر پیاوە خێڵەکیەکانی هەرکیەوە لەلایەن والی وانەوە پەرەیسەند. هەروەها بەهۆی هەڵوێستی لایەنگرانی فەرمانڕەوای ئێرانی هەرێمەکە کە لە جوڵانەوەی دژە گەڕانەوەی پەنابەرەکاندا بوو. بە تایبەتیش هەڵوێستی وەلیعەهدی ئێرانی ئەوەی بە هاوسۆزی و لایەنگری ئەڵمانیا و تورکەکان ناسرا بوو. چالاکیەکانی سمکۆ ئاغا. دەرکەوتنی سمکۆ. ئیسماعیل ئاغا کە زیاتر بە سمکۆوە ناسرێ سەرۆکی باڵای خێڵی نەسرەوتوی شکاکە کە لە ناوچە سنووریەکانی ئێران و تورکیا لە نزیک قوتور نیشتەجن. ئەو یەکێکە لە بەرچاوترین کەسایەتی کە لە ماوەی جەنگدا لە کوردستان دەرکەوت بێ. ئەو بەدوای جافەر ئاغای برایداها ئەوەی کە بە فەرمانی وەلیعەهد لە تەبریز بەغەدر کوژرا. ئومێد فێڵبازی هەروەها دڵڕەقی هۆکاری دەسەڵاتی سەپێنراوی بێڕکابەری سمکۆ بوون بەسەر بەشێکی گەورەی کوردستانی ئێراندا هەر لە قوتورەوە بۆ بانە بەبەستنەوەی نەتەوایەتیەوە بە چەتەگەریەوە. ئەو نەک هەر تەنیا بووە پاڵەوانێک لە نێوگەلەکەیدا بەڵکو بووە دڕکێکیش لە قورجی ئێرانیەکان و هێزێکی دیاریش کە ئەبوایە لەلایەن تورکیا و کارگێڕی بریتانی لە مێزۆپۆتامیا حسابی بۆ بکرایە. سمکۆ لە کاتی جیاوازی جەنگ و پاش جەنگیشدا هاوپەیمانێتی و هەروەها دوژمنایەتی و شەڕی لەگەڵ ڕووسەکان، تورک، ئەرمەنەکان، ئاسووریەکان و هەروەها ئێرانیەکان کردووە. ئەو یەکەم جار
ناتۆرەیەکی خراپی بەدەست هێنا بەهۆی بەغەدر کوشتنی مارشامونی پاتریارکی ئاسووریەکان پاشەوەی زۆر نەبوو هاوپەیمانێتی لەگەڵیان پێکێنابوو. دەگوترێدەم کارە بەهاندانی کارمەندێکی ئێرانی بووە. لەوانەیە لە ئاکامی ئەم پەرەسەندنە هەمە جۆرانەوە بێ کە سمکۆ بەهێزترین کەس لە کوردستانی ئێران خۆی کردبێتە سەرقافڵەی ئەو جوڵانەوەی داوای ئۆتۆنۆمی بۆ کوردانی ئێران کردووە. ئەو لە ئۆکتۆبەری 1921دا بارەگاکەی خۆی بۆ پایتەختی کۆنی موکری واتە ساوجوبلاق واتە مەهاباد گواستەوە. لەوێ هەواڵی ئەوە هەیە کە دەستی کردووە بە بڵاوکردنەوەی کوردستانی سەربەخۆ، ئەو ڕۆژنامەیەی کە مەبەستی بوو بیکاتە زمان حاڵی خواست و ئارەزووی کورد. هەر لەم کاتەدا بوو باز لەوە ئەکرێ کە حکوومەتی شوورەوی بە قازانجی سمکۆ کەوتۆتە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ئێرانیدا. لەو کاتەدا شوورەویەکان پەیوەندیەکی دۆستانەیان لەگەڵ ئێراندا هەبوو. ساڵێک پێشتر ڕێکەوتنە بەناو بانگەکەی فێبروەری 1921 لەگەڵ مۆر کردهبوو. حکوومەتی ئێران چ بەهۆی ئەو گفتوگۆ و ڕێکەوتنەی شوورەویەکانەوە بێ یاخود بەهۆی بایەخدانیانەوە بێ بە ئەرکی هێورکردنەوەی ڕەگەزە ناڕازیەکانی بەشە جۆرا و جۆرەکانی وڵات لە نیوەی یەکەمی ساڵی 1921دا سوور بوو لەسەر ئاگربەست لەگەڵ سمکۆدا. تەنانەت هەوڵیشیدا لەگەڵی ڕێک بکەوێ بەوەی ئەگەری بەخشینی جۆرێک لە ئۆتۆنۆمی بە کوردی ئێران هێنایە بەربەس. سمکۆ هەرچەندە وا دەرەکەوێ کەسێکی پەرۆش بێ کەوتە سوود وەرگرتن لە دەرفەتی ناجێگیری هێشتای هەلومەرجی وڵاتەکە. سەرکردە کوردەکە بڕیاریدا گورزێکی کاریگەر لە پێناو هێنانەدی خەونەکەیدا بوەشێنێ. ڕاپەڕینەکەی سمکۆ ئاغا. سمکۆ لە هاوینی ساڵی 1922دا بە ئاشکرا ڕاپەڕینەکەی خۆی دژی حکوومەت ڕاگەیاند و پەلاماری مەراغەیدا. داگیرکردنی ئەو شارە هاوکات بوو لەگەڵ ئەو ڕاپەڕینەی لە نێو لوڕە هاوڕەگەزەکانی کەوا دەرەکەوت لەگەڵیاندا ڕێکەوتنێکی نهێنی بوو بێ. سوپای ئێرانی کە لەلایەن ڕەزاخانەوە سەرکردایەتیەکرا کە لە ئایندەدا بووە شای ئێران یەکەم جار پەلاماری خێڵە ڕاپەڕیوەکانی لە ڕوستانیدا و یاخیبوونەکەی تێکشکان. پاشتر بایدایەوە سەر سمکۆ و توانی هێزەکانی ببەزێنێت و پارتەوازیان بکە. سمکۆ لە سنوور پەڕیەوە و خۆی گەیاندە ناوچە کوردیەکانی عێراق. لە هەڵمەت و پەلامارەکانی دژ بە سمکۆ تورکیا پشتگیریەکی پڕبایەخی پێشکەشی ئارتەشی ئێران کرد بەوەی یەکە سەربازیە بە هێزەکانی خۆی ڕەوانەی سنووری تورکیا ئێران کرد. ئەم کارەی تورکیا خاڵی کۆتایی هاتنی هاوکاریەکانی نێوان سمکۆ و تورک پێکەهێنێ. وا دەرەکەوێ سمکۆ بە تەواوی شکستی خواردبێ. وەک لەو گەیشتنە لە پڕ و نادیارەدا بۆ دێرەی نزیک هەولێر لە کۆتایی ئۆکتۆبەری 1922دا دەرەکەوێ کە تەنیا چەند دەست و پەیوەندێکی کەمی لەگەڵدا بوو. CJ ئێدمۆنز کە چەند ڕۆژێک پاشتر لە گوندی بەحرکە لەگەڵی وتوێژی کردبوو ئەڵێ سمکۆ لە ئێرانیەکان کەمتر داغدار بوو بە بەراورد لەگەڵ تورکاندا. ئەوانەی وا خۆیان پیشاندا بوو کە پشتگیریەکەن کەچی پشتیان تێکرد و دژی وەستان. ئەو سەرکردە کوردە ناومێدی خۆی لە هەڵوێستی بریتانی دەربڕی بوو کە ئەوە ڕەت دەکاتەوە دژی حکوومەتی ئێرانی پشتگیری بکەن. ئەو ئاماژەی بەوەدا کە ئێرانیەکان لەگەڵ تورکاندا هاوکاری یەکترەکەن. ئەو تورکانەی بە ئاشکرا لە چالاکی چەکدارانەدان دژی بریتانیەکان تێوەگلاون. وەک ئێدمۆنزەڵێ سمکۆ گوتی ئەو بەو هیوایە هاتووە ئێمە ببینێ کە ئامادەین پرسی ئازادی کورد بگرینە خۆ دژی ئەو دوو حکوومەتەی دوژمنایەتیمانەکەن. ئەگەر هەڵەیە ئەو ناخوازێت داوای پەنابەری بکە بەڵکو ملی ڕێگە بەرەو خێڵەکەی ئەگرێتەوە بەر بەتەنیا چی لە دەستێ ئەیکا. سمکۆ لەوانەیە چاوەڕێی پشتگیری بریتانیەکان بوو بێت لە بەرامبەر ئەو ڕاژانەی کە 3 مانگ پێشتر لە ژوئێنی 1922دا و لە ماوەی ڕاپەڕینی دژە بریتانیەکەی کەریمی فەتاح لە سلەیمانی بە قازانجی بریتانیەکان ئەنجامیدا بوو. لەو کاتەدا سمکۆ بە هاوکاری سەید تەها هەوڵێکی زۆریاندا خێڵەکانی ئێران وا لێ بکەن بەشداری لەو ڕاپەڕینەدا نەکەن.
هەروەها پاشتر یارمەتێکی مەزنیان بۆ کەمکردنەوەی ئەو فشارە کرد کە خرابۆ سەر بابەکر ئاغای سەرۆکی خێڵی پشدەر و دۆستی نزیکی بریتانیەکان لە کاتێکدا ناچار بوو لە ژێر فشاری ئەندامە ناحەزەکانی خێڵەکەی بەرەو خاچی ئێران هەڵبێ. دوای هەڵاتنی سمکۆ بۆ عێراق وا دەرەکەوێ مێجەر نۆیڵ هەوڵێکی سەرنەکەوتوانەی دابێت تا سمکۆ سەید تەها و شێخ مەحموود پێکەوە لە بەرەیەکدا کۆبکاتەوە کە ئامانجان پێکهێنانی هاوپەیمانەتیەک بێ بۆ پوچەڵکردنەوەی پیلانەکانی تورک. لە 8 یەنایەری 1923دا سمکۆ سەردانی شێخ مەحموودی کرد و لەوێ لەلایەن دەستەی سەربازیەوە پێشوازی لێکرا و 7 تۆپی بۆ تەقێندرا. هەروەها ڕۆژی گەیشت نەکەشی کرایە پشووی فەرمی. ڕۆژنامە خۆماڵیەکەی ڕۆژی کوردستان سمکۆی بە قارەمانی ئازای کوردستان حەزرەتی ئیسماعیل ئاغای سمکۆ ناوهێناوە، هەرچەندە لە نێوان ئەو دوو سەرکردەیەدا هیچ ڕێکەوتنێک ئەنجام نەدرا. شکست و کوشتنی سمکۆ لە دێسەمبەری 1923دا پاش دەربڕینی وەفاداری بۆ حکوومەتی ئێرانی لێبوردنێکی بێمەرج بۆ سمکۆ دەرکرا. لە ساڵی 1926دا جارێکی دی ڕاپەڕیەوە بەتوندی لە نزیک دیلمانەوە تێکشکێنرا و بەخۆی و نزیکەی 100 کەس لە پیاوەکانیەوە هەڵاتنە عێراق و لەوێ پەناگەی دیتەوە. حکوومەتی عێراق ئەو داوایەی ئێرانیەکانی ڕەت کردەوە کە سمکۆ ڕادەستی ئەوان بکاتەوە لەسەر ئەو بنەمایەی کە ڕادەستکردنەوەی تاوانبارانی سیاسی بە پێی یاسای ڕادەستکردنەوەی عێراقی کارێکی ڕێپێ نەدراوە. هەرچەندە عێراق ناردنی کارمەندێکی ئێرانی بۆ ئەنجامدانی دانوستاندن لەگەڵ سمکۆدا پەسەند کرد. لە کۆتایی ساڵی 1927دا هەرچەندە حکوومەتی ئێرانی کارێکی ئەو تۆی لەدەست نەهاتبوو، سمکۆش لە ڕەواندز دانیشتە بوو، لەوێ وەک هەڕەشە لەسەر ئارامی هەردوو دیوی سنوور باسی لێوەکرا. لە مایۆی 1928دا سمکۆ بەویستی خۆی عێراقی بەرەو تورکیا بەجێهێش. پاش کەمتر لە ساڵێک لە ژوئێنی 1929دا سەر لە نوێ گەڕایەوە عێراق و لەگەڵ 50 کەس لە دەست و پەیوەندەکەی لە ناوچەیەکی سنووری ئێران تورکیا دامەزران. کاتێک پێ ڕاگەیەندرا کە نیشتە جێبوونی بەردەوامی لە عێراق وەختایەک گونجاوە بێ کەمانەوەی لە شوێنێکدا بێ لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆی دەستنیشان بکرێ. ئەو جارێکی دیکە بەرەو تورکیا کشایەوە، لەوێ لە ناوچەیەکی چیایی کە ئەکەوێتە ڕۆژاوای ڕووباری حاجی بەگەوە تا کۆتایی ساڵەکە مایەوە. وا دەرەکەوێ هاتوچۆی سمکۆ بەرەو کۆتایی چوبێ کاتێک نامەیەکی فەرمی لە تەبریزەوە پێگەیشت و تێیدا بەخشینی تەواو و پۆستی فەرمانداری شنۆی پێدرا بوو. سمکۆ بەرەو شنۆ بەڕێکەوت، لەوێ کرایە فەرماندار و بۆ ماوەی 3 ڕۆژ لەلایەن خێڵە کوردەکانی دەوروبەرەوە سەردانی کرا و بەڵێنی دڵسۆزی و پشتگیری پێدرا. دواتر ئاگادار کرایەوە کە بەرپرسێکی باڵای ئێرانی دێت بۆ سەردانی. سمکۆ بە هاوڵی ژمارەیەک لە سەرۆکەکانی کورد و شوێنکەوتەکانی بۆ دیدەنی ئەو کارمەندە لە شنۆ دەرکەوت. پاش چاوەڕوانیەکی زۆر لە شوێنێکی دیاری کراودا سوارێک هات و لەوە ئاگاداری کردنەوە کە ئەو بەرپرسە بەهۆی شکاندنی ئۆتۆمبیلەکەیەوە ناتوانێت لەو ڕۆژەدا بگاتە شنۆ. سمکۆ و هاوڵانی بەرەو شنۆ گەڕانەوە. کاتێک لە ماڵەکەی خۆی نزیک بووەوە چەند سەربازێکی سوپای ئێرانی کە لە سەربانەکانی دەور و بەردا مەزرا بوون لە هەموو لایەکەوە ڕێژنەی گولەیان بەسەردا باراندن. سمکۆ و 12 سەرۆکی کوردی دیکە پێکەوە لەگەڵ پیاوەکانیان کوژران. راپۆرتێکی بریتانی ئاماژەی بەوەداوە کە سمکۆ لەلایەن هێندێک لە پیاوەکانیەوە لەو غەدرە وریا کراوەتەوە، بەڵام ئەو ئامادە نەبووە گوێ بۆ وریاکردنەوەکەیان ڕادێرێ. ئازیزان و بیسەرانی خاک، تا دیدارێکی نوێ و ئاڵقەیەکی نوێ هەموو کاتێکتان شاد و کامەران. خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆی خاک، فەرموون لەگەڵ ئاڵقەی 21.
هەلومەرجەکەی سووریا. هەلومەرجی کوردانی سووریا لە پاشجەنگی یەکەمی جیهانی بە شێوەیەکی مەزن لەژێر کاریگەری پەرەسەندنی ڕووداوەکانی تورکیا بوو. چالاکیان نەتەوایەتیەکان لە نێو خەڵکە خوێندەوارە شارنشینەکانی دیمەشق، حەڵەب و شارەکانی سووریادا لە سایەی کاریگەری و فراوانبوونی چالاکیان نەتەوایەتیە کوردەکانی نێو تورکیا بوو. ئەمە هەروەها بۆ خێڵە کوردەکانی نێو سووریاش دروستە. ئەو هێڵە سنووریە تازە کێشراوە لەو کاتەدا بۆ کوردە خێڵەکیەکانی ناوچە سنووریەکانی ئەو وڵاتە مانایەکی وای نەئەگەیان. هەرچەندە ئەو سنوورە نوێیە لە زۆربەی حاڵەتدا ئەندامانی هەمان خێڵی بەسەر دوو کارگێڕی جیاوازدا دابەشە کرد کە فەرەنسی و تورکەکانە. کوردە سووریەکانی ئەم ناوچانە بەردەوام پەیوەندیان لەگەڵ خزم و کەسەکانیان لە تورکیادا هەبووە. زۆربەی جار ئەندامی هەمان خێڵن و لە سایەی هەمان هەلومەرجدا هەڵسوڕاون. بەوەش کوردە خێڵەکیەکانی باکووری سووریا زیاتر کەوتونەتە ژێر کاریگەری خزم و کەسەکانیان لە تورکیا و هەروەها مەڵبەندەکانی چالاکیان نەتەوایەتیەکانی وەک ئۆرفا، سیڤریک، ماردین و هەروەها جەزیرەی ئیبن عومەر. کوردانی سووریا هەروەک کوردانی عێراق و ئێران هەستیان بەو کاریگەریە هەژێنەرەی نەتەوایەتی کوردی کردووە کە لە تورکیاوە سەرچاوەی گرتووە، بگرە لە ڕاستیدا بەشداریشیان تێدا کردووە. لە 19 مایۆی 1990دا یوسف حەیدەر و خەیرەدین زەرگولی خاوەنی ڕۆژنامەی ئەلموفیدی دیمەشقی گوتارێکی درێژیان سەبارەت بە سربەخۆیی کورد بە ناونیشانی نامەیەکی ئاوەڵا بۆ کوردان لە باکوور و باشووری کوردستان چاپ و بڵاو کردەوە. سروشتی پرۆپاگەندەیی ئەم گوتارە بەڕاستیەوە ئاشکرا بوو کە چەندین کۆپی ئەم ڕۆژنامەیە لە شەقامەکانی حەڵەبدا بە خۆڕایی ئەبەشرانەوە. گوتارەکە بە تاوتوێکردنی بێبایەخیە سیاسیەکانی کورد دەست پێکات و قسەکەی سەرۆک ویلسنی لەمەڕ لابردنی یۆگی دیلی ڕۆژانی ڕابرد و لە گەردنی گەلاندای وەبیری خوێنەران هێنابووەوە. دوای ئاماژەدان بە ڕاپەڕینی عەرەب و تێکۆشانی عەرەب بۆ سربەخۆیی داوای لە کوردان کردبوو بکەونە خۆ و داوای بەشی خۆیان کوردستانی ئازاد بکەن کە ئەرزە ڕۆم و وان، بەدلیس، خەرپوت، دیاربەکر، مووسڵ و زۆر جێی دیکە کە پێکەوە 3.5 ملیۆن کوردی تێداژی. چەند کەسێکی نەناسراویش نامیلکەیەکیان لە شارەکانی حەڵەب، میدیات، ئەزیخ، گۆیان، ناوچەی باکووری زاخۆ، نوسەیبین، جەزیرەی ئیبن عومەر، شێرناخ، مووسڵ، ناوچەی زاب و زۆر شوێنی دیکە بڵاو کردبەوە کە ئەم گوتارەی لەخۆ گرتبوو. وێڕای ئەوەش پێویستە ئاماژە بەوە بکرێ کە بەشداری کوردانی سووریا لە جوڵانەوەی نەتەوایەتی کوردیدا لە تەنیا ڕوویەکی گرنگەوە لەوەکەی کوردانی تورکیا و عێراق و ئێران جیاوازە. سووریا نەک ئەو کۆمەڵگە کوردیە ژمارە زۆر لە خۆگرتووەی ئەو وڵاتانەی هەیە، نە ئەو ناوەندە چڕەی ژیانی خێڵە کوردەکان و بنکە سەرەکیەکانی وەک بەدلیس، دیاربەکر، جەزیرە لە تورکیا و سلەیمانی، ڕەواندز و ئامێدی لە عێراق و سنە، سابڵاخ و ورمێی لە ئێران هەیە. ئەگونجێت لەبەرەم هۆیە بێ کە کوردستانی سووریا نەیتوانیوە کەسایەتیەکی نەتەوەیی کوردی بە ئاستی کەسانی وەک شێخ مەحموود لە عێراق، سمکۆ ئاغا لە ئێران، شێخ سەعید لە تورکیا بەرهەم بێنێ. ناسراوترین سەرکردەکانی کوردانی سووریا برایانی بەدرخانن کە لە بنەڕەتەوە کوردی جەزیرەن و وێڕای ئەوەی باو باپیرانیان میری میراتگەر بوون، بەڵام خۆیان ڕووناکبیر بوون زیاتر لەوەی هاوشێوەی سەرکردە کوردەکانی پێشوو بن کە پشتگیریەکی بەرفراوانی خێڵەکانیان هەبوو. بارودۆخی کوردستانی سووریا وەک کوردستانی عێراق یا ئێران سەرنجڕاکێش نەبوو. هەروەها نەبووە هۆی هەڵایسانی ئاڵۆزی مەترسیدار وەک ئەوانەی لەو دوو هەرێمەی دیکە قەومان. تەنانەت لە ساڵانی دواتریشدا وەکە بینین کوردانی سووریا زیاتر لە کوردانی هاوڕەگەزەکانیان لە تورکیا و عێراق و هەروەها ئێراندا بێدەنگتر مابوونەوە.
هەرچەندە ناوچەکە بێ بەشداریەکی کەم لە هەرا و ئاڵۆزیەکاندا نەمایەوە. کورد و داگیرکاری فەرەنسیەکان لە سووریا. وا پێچێ فەرەنسیەکان هەرزوو پاش داگیرکاریەکەیان بۆ سووریا هەوڵی ڕاکێشان و بەدەستهێنانی متمانەی کوردیان دابێ. لە فێبرەوەری 1921دا کاتێک ناکۆکی نێوان فەرەنسی و کەمالیستەکان گەیشتە ڕادەی پێکدادانی چەکداری، کوردانی هاوپەیمانێتی میلی هاوکاری فەرەنسیەکانیان کرد بۆ پاشەکشە پێکردنی ئەو هێزە غەیرە نیزامیە تورکیەی ئەیویست دێرە زۆر لە دەستی فەرەنسیەکان دەربێنێ. ئەو شوێنەی ئەکەوێتە ناوچەی ژووروی ناوەڕاستی ڕووباری فوراتەوە. لەم کاتەدا وا دەرەکەوێ فەرەنسیەکان لەگەڵ بێرۆکەی دامەزراندنی میرنشینێکی کوردی کە ئورفە، ڕەس العین، ماردین، نەسیبین و جەزیرەی ئیبن عومەر بگرێتە خۆ و لە سایەی کوڕەکەی ئیبراهیم پاشای میلی دابێ. کەوتبوونە گەمە. ئەوان وازیان لەو بێرۆکەیە هێنا. وێڕای ئەوەی پێش تێپەڕبوونی ساڵەکە توانیان لەگەڵ تورکاندا بگەنە لێک تێگەیشتنێکی سەرتاسەری سەبارەت بە زۆربەی کێشە چارەسەر نەکراوەکانی نێوانیان. ئەو لێک تێگەیشتنەی کە لە ڕێکەوتنامەی 20 ئۆکتۆبەری 1921 فرانکلین بۆیلندا بەرجەستە بوو. بە پێی ئەم ڕێکەوتنامەیە فەرەنسیەکان پاشەکشەی خۆیان لە کلیکیا و ناوچەکانی دیکەی کە تورکان داوایانە کرد پەسەند کرد و ئامادەبوون ڕژێمێکی کارگێڕی تایبەت ببەخشنە سونجوقی ئەسکەندەرونە. هەرچەندە ئەم ڕێکەوتنە کاریگەری لەسەر هێورکردنەوەی هەلومەرجەکە بە درێژایی سنووری تورکیا سووریا نەبوو، بە تایبەتی لە هەرێمی جەزیرە، ئەو هەرێمەی کە مەزنترین ناوەندی کوردانە لە سووریا. کۆمسیۆنی هاوبەشی ساڵی 1925 و ڕێکەوتنامەی تورکی فەرەنسی فێبرەوەری 1925 نەیتوانی تێکڕای خاڵەکانی ناکۆکی نێوان تورکیا و فەرەنسا چارەسەر بکە. تاکو ساڵی 1930 بەشی ڕۆژهەڵاتی سنووری سووریا بە تەواوی دەستنیشان نەکرابوو. ئەو ڕێکەوتنەی دوایی بە شێوەیەکی فەرمی هەرێمی جەزیرەی دا بە سووریا، ئەوەی کە فەرەنسیەکان هەر لە سەرەتای داگیرکاریەکەیانەوە بۆ وڵاتەکە لەو هەرێمەدا بوون و بەڕێوەیان نەبەر. هەرزوو پاشەوەی فەرەنسیەکان ڕژێمە عەرەبیەکەی فەیسەڵیان ڕیشە کێش کرد لە پێناو جێگیرکردن و گەشە پێدانی ئەو هەرێمە دەوڵەمەندە هەنگاویان نا. بە زۆر ڕێگەی جۆرا و جۆر کەوتنە هاندانی عەرەب، کورد، چەرکەس، ئەرمەن، یاقوبی، کاسۆلیکە سووریەکان و دواتریش ئاسووریە نیشتەجێکان تا بە تەواوی جێگیر بن و کاری کشت و کاڵی لە هەرێمەکەدا بکەن. هەندێک شارۆکەی وەک حەسەکە، قامیشل و هەروەها عامودە قەرەباڵغ بوون و بوونە ناوەندێکی گەشاوە و پەرەسەند و فەرەنسیەکان هەر زۆر لە سەرەتاوە لە هەوڵی ئەوەدا بوون بایەخ بە کوردەکانی جەزیرە بدەن و دۆستایەتی و ڕەزامەندیان بەدەست بێنن. بێگومان وەک پارسەنگێک بۆ عەرەبەکانی ناوچەکە. خێڵەکانی کورد و عەرەب سەدەها ساڵ بوو بۆ دەست بە سەراگرتنی ئەو ناوچەیە لە ڕکابەریدا بوون. ئەو ململانەیەی کە بە ئاوابوونی سەدەی ڕابردوو بەرەو کێشمێکی تاڵ لە نێوان کۆنفدراسیۆنی کوردە میلیەکان بە سەرکردایەتی ئیبراهیم پاشا و عەشیرەتی مەزنی شەمەری عەرەب پەرەیسەن. خۆیبوون و چالاکیەکانی دیکەی پەنابەرانی کورد لە سووریا. پەنابەرانی کورد لە سووریا لە سایەی پاراستنی فەرەنسیەکاندا ڕێگەیان پێدرا لە چالاکی توندی نەتەوایەتیەوە بگلێن و چەند ناوەندێکی سیاسی و کولتوریش لە دیمەشق و بەیروت دابمەزرێنن. ئەم پەنابەرانە لەو کوردانە بوون کە لە زۆر بەشی جیاوازی تورکیاوە هاتبوون و لە سووریا ببوونە پەنابەر و لە دژایەتی تورکیا بەردەوام بوون. ئەوان ئەرکی دامەزراندنی ڕێکخراوەکان و سەرکردایەتی کوردانی سووریایان گرتە ئەستۆ.
پەرەسەندنی ڕووداوەکان پاش جەنگی یەکەمی جیهانی لە تورکیا بە شێوەیەکی مەزن یارمەتی ئەم سەرکردە پەنابەرانەیدا تا ئامانجەکانیان بێننەدی. هەرچی هەستێکی تورکخواهانش پاش داگیرکاری فەرەنسیەکان لە جەزیرەدا مابوو، پاش ڕاپەڕینە کوردیەکەی ساڵی 1925 و هەروەها ڕاپەڕینەکانی دواتری نێو تورکیا کاڵ بووەوە و لە ناوچوو. گرنگترین چالاکی پەنابەرە کوردەکان لە سووریا بریتی بوو لە دامەزراندنی خۆی بوون لە ساڵی 1927دا. ئەو ڕێکخراوەی ئامانجی بنەڕەتی زەحکردنەوەی کێشەی نەتەوایەتی کورد و ئاراستەکردنی چالاکیەکانی کورد دژی تورکیا بوو. ئەم ڕێکخراوە چالاکانە بەشداری ڕێکخستنی ڕاپەڕینی ئاکریداغی لە تورکیا لە ساڵی 1930دا کرد. خۆی بوون ناوەندی بۆ چالاکیان نەتەوایەتیە کوردیەکان لە ژمارەیەک شاری دەرەوەی سووریا دامەزران، وەک قاهیرە، پاریس، دیترویت، ڤیلادلڤیا. بەتایبەتی ئەو لە پاریس زۆر چالاک بوو. دامەزراندنی خۆی بوون بەنەمایەکی بۆ پەیوەندی توندوتۆڵ لە نێوان کورد و فەرەنسیەکان لە سووریا پێکهێنا. ئەو ڕاستیەی کە فەرەنسیەکان ڕێیاندا خۆی بوون بەرجەستەترین ڕێکخراوی نەتەوایەتی کورد لە ماوەی چەندین ساڵدا سووریا وەک بنکەیەک بۆ کار و چالاکیەکانی بەکاربێنێ. ڕێبەرانی نەتەوەخوازی کوردی هاندا ئەو پەڕی توانای خۆیان بۆ بنیادنانی هەڵوێستێکی فەرەنسی خوا لە نێو کوردەکانی سووریا پێک بهێنن. ئەم پەیوەندیە سەلماندی کە بۆ کورد و فەرەنسیەکان هەردووکیان بەسوود بوو بێ ئەوەی هیچ ناکۆچێکی وا هەبێ ئەو پەیوەندیە بشێوێنێ. لە کاتی شۆڕشی ئاگریداغ لە ساڵی 1930 لەوانەیە وەک وەڵامدانەوەیەکیش بە نوێنەرانی تورک فەرەنسیەکان داوایان لە میر سورەیا بەدرخان کرد سورەیا بەرە و فەرەنسا جێبهێڵێ. ئەو لەوێ تا مردنیشی لە ساڵی 1938 نیشتەجێ و خەریکی چالاکی نەتەوایەتی بوو. لە ماوەی ساڵانی جەنگی دووهەمی جیهانی وەکە بینین دەسەڵاتدارانی فەرەنسی داوایان لە خۆی بوون کرد خۆ لە چالاکی دژە تورک بپارێزێ. خۆی بوون ئەو داوایەی پەسەند کرد. ئاژاوەی کوردی لە جەزیرە لە ساڵی 1930دا. هەرزوو پاش ڕێکەوتن نامەی فەرەنسی سووری لە ساڵی 1936 توندوتیژی لە هەرێمی جەزیرە بەرپا بوو. کاتێک بە پێی نێوەڕۆکی ڕێکەوتن نامەکە کارمەندی سووری شوێنی کارمەندە فەرەنسیەکانە گرنەوە، بەشێکی بەرچاوی خەڵکەکە بەهاندانی کارمەندی ناوچەیی فەرەنسی ئەو هەنگاوەیان ڕسوا کرد و داوایان کرد لانی کەم کارمەندانی ناوچەیی لە خەڵکی ناوچەکە دامەزرێنن. کوردانی حەسەکە لە ساڵی 1970دا و لە ئەنجامی دامەزراندنی کارمەندێکی سووری لە دەرەوەی هەرێمەکە هەرایەکی توندوتیژیان لە دەرەوەی جەزیرە نایەوە. ئەم تەقینەوانە بە هاوکاری هێزە سەربازیەکانی فەرەنسی خامۆش کران. ماوەیەکی کەم پاشەوە کریستیانیەکانی قامیشلو و ناوەندەکانی دیکە لە جەزیرە سەر لە نوێ ئاژاوەیان نایەوە. هاوکات لەگەڵ نواندنی توندوتیژیدا داوای ڕژێمێکی کارگێڕی تایبەتیانە کرد کە بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەز و ئاینێکی تایبەت مافی یەکسان بۆ هەمووان مسۆگەر بکە. ئەم تەقینەوانە کە لە ئوتی 1930دا گەیشتە ترۆپک بەرەو پێکدادانی چەکداری پەرەیگرت. چەند کریستیانێکی عامودا لەلایەن سەرخێڵە کوردەکانی پیاوی حکوومەتەوە کوژران. هێزە سەربازیەکانی فەرەنسی بۆ کۆتایی پێهێنانی ئەو ئاژاوانە بانگهێشکران و نەزم و ئارامی گەڕایەوە. هاندان بۆ ڕژێمی جیال لە جەزیرە بەردەوام بوو. وێڕای ئەوەی چەند ڕووداوێ قەومان و لە دێسەمبەری 1930دا زۆر پەرەیان گرت. کاتێک فەرمانداری جەزیرە لەلایەن دەستەیەکی جیاخوازی خەڵکی حەسەکەوە فڕێندرا. هەمان کات کاردیناڵ تۆپیۆنی ڕابەری کڵێسای کاسۆلیکی سووری چالاکانە لە پتەوکردنی پرسی جیاخوازەکان لە پاریس و ڕۆما تێکەڵ بە ڕووداوەکان بوو.
ئەمە هەرچەندە قۆناکێکی تێپەڕین بوو، زۆری نەخایەن شتەکان ئاسایی بوونەوە. بەشی نۆیەم. ئاڵۆزیەکانی لیوای مووسڵ و هەولێر لە کوردستانی عێراق پاش جەنگی یەکەمی جیهانی. بە هاتنی بەهاری 1990 پرۆپاگەندەی توندی دژە بریتانی و دژە کریسیانی لەلایەن تورکانەوە لەوەدا بوو لە کوردستانی عێراقدا بەری خۆی بدا، بەتایبەت لەو بەشانەی ویلایەتی مووسڵ کە لە ناوەندە هەژاوەکانی شێرناخ و جەزیرەی ئیبن عومەرەوە نزیکترە. بریتانیەکان بەو کافرانە ناسێندران کە ئەیانەوێ دەسەڵاتێکی ستەمکاری بیانی نادات پەروەرانە بەسەر کووردا بسەپێنن و لە پێناو بەرژەوەندیە تەسکەکانی خۆیان و بە قازانجی کریسیانیەکانی ناوچەکە تەوقی دیلێتیان لە گەردن بکەن. هاو ئاینی، ئاین، نیشتیمان پەروەری، هەروەها دابوونەریتی نێوچەیی لە دژی داگیرکاران دەیهەژاندن. وا دەرەکەوێ بارودۆخی توندی ناوچە سنووریەکان گەیشت بێتە حاڵەتێکی ئاڵۆزی ئەوتۆ کە وەک هەواڵەکان ئەڵێن کۆمەڵگە کریسیانیەکانی نێوان جەزیرە و زاخۆ لە حاڵەتێکی مەترسیداری مەزن دانرابێتن. لە ڕاستیدا وەکە گوترێت ئاڵۆزیە دژە کریسیانیەکان لە زۆر جێگە سەریان هەڵدا بوو. بە تەواوی ئاشکرایە کە کارژێڕی بریتانی لە ناوچە سەختە سنووریەکانی باکووری ویلایەتی مووسڵدا لە هەلومەرجێکی زۆر لەباردا دانەمەزرا. تەنانەت گەر هەلومەرجەکەش باشتر بووایە، گومانی تێدا نییە کە کورد ئەوانەی بۆ ماوەی چەندین سەدە لەسەر شێوازی ژیانی عوسمانی ڕاهات بوون، هەروە بەساکاری بتوانن بەو شێوازە نائاشنایەی بریتانیا تازە هاتووەکان بڕێوە بچن. تەقینەوەی ناوچەی زاخۆ وا پێچێ بریتانیەکان بەڵگەی تەواویان لەمەڕ چالاکی تێکدەرانەی تورکان لەبەر دەستدا بوو بێ، بەڵام نەیان ویست بێت یا نەیان توانی بێ ڕێگەی لێبگرن. لە 19 مارتی 1990دا نامەکانی عەبدوڕەحمان ئاغای شێرناخ کە سەرۆکێکی دەسەڵاتدار و خۆی بە لێپرسراوی هاوپەیمانەتیەکی خێڵەکی بەرفراوانەزانی لەلایەن بریتانیەکانەوە دەستی بەسەرداگیرا. عەبدوڕەحمان ئاغا لە نامەکانی داهانی ئەو سەرخێڵە کوردانەی داوە کە ئەکەونە ناوچەی بریتانیاوە کە بێگانە لە ناوچەکەیاندا دەرپەڕێنن. ئەو جەختی لەسەرەوە کردبەوە کە جوڵانەوەیەک ئەو لایەنگریەتی بە شێوەیەکی فەرمی لەلایەن حکوومەتی تورکیەوە دانی پێدانراوە و پشتگیری لێکرێ. هەروەها بۆ خۆشی لە پشتگیری و هاوکاری کەسایەتی و کۆمەڵە جۆرا و جۆرەکانی ئەستەمبول، قاهیرە و پاریس بەهرەمەندە، ئەوانەی کار بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردیەکەن. هەمان کات هەواڵی ئەوتۆ هەیە کە ئەفسەرانی تورک بۆ هاندانی سەرکردن ناوچەیەکان و پەیوەست بوونیان بەو جوڵانەوەیە سەردانی ناوچەی شەمدینانیان کردووە، بەڵام بە ساردیەوە پێشوازیان لێکردوون. بڕواژ وابوو تەنانەت ئەفسەرێکی تورکیش بە هەمان مەبەست بۆ ویلایەتی مووسڵ دزەی کردبێ. گۆیان کە خێڵێکی سەر بە گۆبەندە و لە ناوچەیەکی چیایی سەختی باکووری زاخۆژیان یەکەم جار ئەوان دەستیان پێکرد. ئەوان کە بەگشتی بە یاساشکێنی بەدکاری دژی کریسیانیەکانی گوندەکانی دەوروبەر تاوانبار بوون، دوجار چاونەترسی و سەرڕۆییان گەیشتە ئاستێک ڕکابەری هێزە داگیرکارەکە خۆی بکەن. کاپتن ئەیسی پێرسن جێگری ئەفسەری ڕامیاری لە زاخۆ ئەوەی کە ئەگوترا هەوڵێکی بایەخداری لە پێناو کۆتایی پێهێنانی تاڵانکاریەکانی گۆیان داوە، دوجار قسەی سەرخێڵەکانی پێگەیشتە بوو کە خوازیارە لەگەڵ بریتانیەکان ڕێکەوێ. هەر بۆیە بەو خەیاڵەوە ڕۆیشتە بوو تا سەرخێڵی گۆیان ببینێ کە لەلایەن چەکدارانی گۆیانەوە پاسەوانی لێکرا. پێرسن لە 4 ئەبریلی 1990دا
کاتێک بەڕێوە بوو بۆ جێگای کۆبوونەوەکە خرایە بۆ سەوە و کوژرا. بە جۆرەی سەرچاوە فەرمیە بریتانیەکان هەلومەرجی کوشتنەکەی پرسن هیچ گومانێک بۆ ئەوە ناهێڵێتەوە کە دەستی ئەنقەستی تێدا بووە و پاسەوانەکانی گۆیانیش دەستیان تێدا هەبووە. بریتانیەکان لە ئاسەوارە مەزنەکانی ئەم پەرەگرتنە بە ئاگا بوون. بێگومان ئەوان لەوە ئەترسانەم ڕووداوە ببێتە هۆی هەڵایسانی شەپۆلێکی تونند و تیژی دژی کارمەندی بریتانی لە سەراسەری ناوچەکەدا. ترسێکی وا کە بە تەواوی لە شوێنی خۆیدا بوو هاتەدی. لە ڕاپۆرتێکی فەرمیدا ئەم نیگەرانیە و دڵە ڕاوچێیەی بریتانیەکان ڕەنگی داوەتەوە. لە کاتێکدا بە دوای ڕێگە چارەیەکدا ئەگەڕێن ڕوبەڕووی ئەو هەلومەرجەی پێ ببنەوە. ئەوان بە ناچاری بیریان لەو شێوازە ئەکردەوە کە پێش هاتنی ئەوان تورکان لە هەمبەر قەومانی ڕووداوێکی وا لە ناوچەکە ئەیان گرتە بەر. بە جۆرەی ڕاپۆرتەکە لە ماوەی دووەچارەکی فەرمانڕەوایەتی تورکاندا تورکان کاتێک یەک لە کارمەندەکانیانە کوژرا لە ئەنجامدانی تونند و تیژترین کار و هەنگاو نەئەپرینگانەوە و شکستیان نەئەخوارد. لە سایەی فەرمانڕەوایەتی ئێمەدا ئەوە یەکەم جارە حاڵەتی وا ڕووبدا. هەروەها ئاساییە خێڵەکان وەک تاقیکردنەوەیەکی هێز و توانای حکوومەتەکەمان تێی بڕوانن. هەروەها وەک پێودانێک بۆ ئەو ئاستەی چەندە ئەتوانن ڕکابەریمان بکەن و وەک بەرزەکی بانان بۆی دەرچن. راپۆرتەکە لەو ئەگەرە جۆر بە جۆرانە ئەدوێیە کە بریتانیەکان لەمە ڕووداوەکە ئەیگرنەبەر. ناردنی ستونێکی سەربازی تەمێکارانە دژی گۆیان، هاوکات داگیرکردنی ناوچەی جەزیرەی ئیبن عومەر ئەو پلانە بوو کە ڕێگای پێدرا بوو. ئەو پلانەی قازانجی ئاشکرای خۆی هەبوو، بەڵام وێڕای ئەوە زیانی خۆشی هەبوو. ڕاستە بەوە گۆیان بە سزای خۆیانەگەن و داگیرکردنی سەربازی جەزیرەش ئەبێتە هۆی ڕیشە کێشکردنی پیلانجێڕی لە یەک لە گرنگترین ناوەندەکانی و بە تەواوەتی هەلومەرجەکە بە دژی خێڵە ئاژاوە گێڕەکان هەڵەگەڕێتەوە و خامۆشیانەکە. بەڵام گۆیان لە بەشێکی زۆر دەرەوەی ناوچەی داگیرکراوی بریتانیادا ژیان و ناردنی ستونێکی سەربازی بەو چەشنە داگیرکردنی خاکی تورکیا پێکەهێنێ. ئەمە ڕاستیە هاوجود بوو لەگەڵ سەختی ناوچەکە و کەمی هێز و کەلوپەلی سەربازی. ئەوەی دەری خست کە پوچەڵکردنەوەی هەر قازانجێکە کە لە جێبەجێکردنی ئەو پلانەدا بێتەدی. ئەوە ئەگەر لە بەرچاوگیرا کە ئەگونجا بۆ سزادانی گوناباران لەلایەن تورکانەوە بگیرایەتە بەر، بەڵام وەکە ئەگەرێکی نەشیاو لەو کاتەدا ڕەتکرایەوە. ئەزانرا کە ئاژاوەکە بە شێوەیەکی بەرفراوان لە ئاکامی پیلانجێڕەی تورکانە. لە سۆنگەی ئەوەشەوە چاوەڕێی هاریکاری ڕاستگۆیانە و چالاکانەی تورک ناکرێ. سەرباری ئەوەش داواکردنی یارمەتی تورکان بۆ سەرکوتکردنی گۆیان ئەو هەستە دێنێتە ئارا کە وەک نیشانەیەک بۆ لاوازی بریتانیەکان لە ناوچەکەدا لە قەڵەم بدرێ. ئەو تێڕوانینەی کە ئەیانویست بە هەر نرخێبێ خۆیانی لێ بە دوور بگرن. دوای لە بەرچاوگرتن و ڕەتکردنەوەی ئەو ئەگەرەی پێشوو، دوجار دەسەڵاتدارانی بریتانی بڕیاریاندا پەنا بۆ بۆمباران وەک گونجاوترین شێواز بۆ مامەڵەکردن لەگەڵ گۆیاندا بەرن. هەرچەندە یەکەمین هەوڵ ئەنجامی خوازراوی لێ نەکەوتەوە، بەڵام بۆمبارانکردنەکانی داهاتوو سەرکەوتنی سەبارەت بە سەرپێدانەواندنی خێڵەکیە سەرکەشەکان پیشاندا. تەقینەوەکەی ئامێدی. تەقینەوەی داهاتوو دژی بریتانیەکان لە ئامێدی ڕوویدا. لێرەش هەروەک زاخۆ و هەروەها لە ڕاستیدا لە سەراسەری ئەو ناوچەیەی بریتانیا داگیری کردهبوو، پرۆپاگەندەی تورک هەمان شێوازی بۆ هاندانی هەژان و نائارامی گرتبووە بەر. بە جۆرەی بێڵ بریتانیەکان لە یانیوەری 1990 کارگێڕی خۆیان گەیاندە ناوچەی ئامێدی. لکێکی سەربازیان نارد تا 4 مایل لە دووری شارەکەوە جێگیر بێ. لە مارددا جێگیرێکی ئەفسەری ڕامیاریان دامەزران تا لە نێو شارەکەوە ناوچەی ئامێدی بەڕێوە بەرێ. لە ژوونی 1990 بریتانیەکان بڕیاریاندا هێزەکانی خۆیان بکێشنەوە دەربەندی سوارەتووکە
کە 18 مایل لە ڕۆژاوای شارەکەوەیە. بەوەش کاپتن دی ویلی جێگری ئەفسەری ڕامیاری لەگەڵ ئەفسەری یەک ئەستێرە ئەچ ماکدۆنالد، هەروەها ئەفسەری چاودێری CR ترۆپ کە لە هێزی لیڤی ناوچەیی بەرپرسیار بوون، هەروەها 2 نووسەری تەلەگرافی هیندی لە نێو شارەکەدا بە تەواوی دابڕان. پاشەکشەی بریتانیەکان هەروەکە بینین کۆتاییەکی خەمناکی بۆ کارمەندانی بریتانی لە ئامێدی بەدواوە بووە. هەروەها پێگەی بریتانیەکانی لە بەشی باکووری مووسڵدا خستە مەترسیەوە. هەرچەندە ئەوەش هەڵەیە کە بایەخی ئەم ڕووداوە لە ڕادەی خۆی زیاتر سیر بکرێ، وێڕای ئەوەی کە هاندان و خێراکردنی ئەو ئاڵۆزیانەی کە دواتر لە ئامێدی و دەوروبەریدا تەقینەوە بۆ سروشتی یاخی بووی خەڵکەکە ناگەڕێتەوە. ئەو هەلومەرجە ناسکەی بۆ ماوەیەک بوو لە ئارادا بوو، هەروەها ڕەگەزەکانی تەقینەوە کە هەر لە سەرەتای گەیشتنی بریتانیەکانەوە کاری خۆیە کرد کە ئەتوانرێت هۆکاری جۆرا و جۆر هەلومەرجێکی ئەوتۆیان هێنایە ئارا. هەڵوێستی کوردانی ئامێدی لە حاست بریتانیەکان. کوردان کە بۆ ماوەی چەندین سەدە خۆیان بە بەشێک لە دەوڵەتی عوسمانی دانا و بە هەمان دابوو ئاکاری ژیانی عوسمانیە گوزەران، ئەم ئێستا بێگومان سەبارەت بە هاتنی بریتانیەکان وەک داگیرکارێک و خاوەن ئاین و کەلتورێکی جیاواز بۆ وڵاتەکەیان بێزارن. زۆربەی سەرۆکە کوردەکان ئەوانەی لەسەر شێوازی تورکی ڕاهات بوون، سیاسەتی کارگێڕی بریتانیەکان و جێبەجێکردنیان بە شتێکی نەگونجاو، بێزارکار و زۆربەی جاریش قێزەوە نەهاتە بەرچاو. هەرچەندە کارگێڕی بریتانی ئارام، ئاغر، هەروەها پەرۆش بوو ڕەزامەندی خەڵکەکە بەدەست بێنێ، بەڵام ئەوان جەختیان لەسەر کۆکردنەوەی باج و سەپاندنی دەسەڵات و هەیبەتی خۆیان نەکردەوە. هەروەها کارگێڕێکەیان وا دەرەکەوت دروست کار بێت و گەندەڵ نەبێ، بەڵام خۆ هەڵقورتێ نەربوو. چاکە و لێهاتووی دەسەڵاتە نوێیەکە هەرچیەک بێ بەڵێنی ئەو سود و قازانجەشی بە خەڵکی دابوو هەرچیەک بێ، هێشتا زۆرێک هەبوون کە بەرژەوەندیەکانیان لە سایەی دابوو ئاکارەکانی ڕژێمە کۆنەکەوە بە شێوەیەکی باشتر بەڕێوەچوو. بەتایبەت ئەو سەرۆک و سەرخێڵە دەسەڵاتدارانەی لە ماوەی ڕابردوودا لە حاڵەتێکی نیمچە سەربەخۆدا بوون. لە سەردەمی عوسمانیدا کوردانی ئەم ناوچەیە ڕادەستی خواست و ئارەزووی خۆیان کرابوون، تەنیا لەو بۆنە و کاتانەدا نەبێ کە ئارەزوو ئومێدەکانی سوڵتان و کارمەندە زێدە بە جۆشەکانی دەوڵەت ئەوەیان خواست بێت جەخت لەسەر دەسەڵاتی دەوڵەت بکەنەوە و مەزنایەتی خۆیان بنوێنن. بەڵام ئەم دەرپەڕاندنەی تەوژمی عوسمانی وێڕای ئەوەی زۆر جار ڕوویانەدا وەک باوە نەشیا و ئاراستە ئەکرا و خراپیش جێبەجێەکرا، زۆر کەمی بەدی ئەهێنا. شانبەشانی وێرانکاریەکی بەرفراوان لە زۆربەی جارەکاندا، ئەو هەنگاوانەی ئەبوونە نیمچە هەنگاوی ناکارە، هەلومەرجەکەش بەردەوام وەگە و کاتەی پێش دەستپێکردنی هەڵمەتە سەربازیەکانی لێدێتەوە. تەنیا حاڵەتی جیا و بایەخدار ئەو هەڵمەتانە بوو کە لە نیوەی یەکەمی سەدەی 19دا بۆ ڕووخاندنی میرنشینە کوردیەکان ئەنجام درا. دەسەڵاتێکی بەو شێوەیەی حکوومەت کە دزەی ئەکردە نێو دۆڵە کوردیە دوورە دەستەکان هێندە دەستە پاچە بوو، زۆری نەکایان کە سەرخێڵەکان بێ گرفتێکی ئەوتۆ بارەکەیان بە قازانجی خۆیان وەرەژێڕایەوە. کاریگەری هەنگاوەکانی کارگێڕی بریتانی لەوانەیە سەرچاوەی سەرەکی ناڕەزایەتی لە نێو کوردانی ئامێدیدا بریتی بێ لە ئەو هەنگاوە کارگێڕیە ناوازە و جددیەی لەلایەن هێزی نوێی داگیرکارەوە پێشکەشکرا. ئەو هەنگاوانە بریتی بوون لە دامەزراندنی پۆلیسی نێوخۆ، کۆکردنەوەی باج، پێشکەشکردنی پارە و تۆ و بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە جووتکاران لە جیاتی ئەوەی لە ڕێی سەرخێڵەکانەوە بێ، هەروەها گێڕانەوەی پەنابەرە ئاسووریەکان. وا پێچێ ئەم هەنگاوانە گومان و هەستی ناحەزی خانەدان و ئەشرافە دەسەڵاتدارەکانی شار و سەرخێڵەکانی دەوروبەری وروژاند بێ. ئەوانەی نەکەر ئەم هەنگاوەیان بە دەستێوەردانێکی ناشایستە و بێپاساو لە کاروبەرە نێوخۆیەکانیان لە قەڵەمەدا
بەڵکو وەک هەڕەشەیەک بۆ سەر ئەو پایە و بنەمایانە ئەبینی کە توانا و هێز و جیاوگەکانی خۆیانی لەسەر وەستاوە. بێگومان ئەم هەنگاوانە بەشداریەکی مەزنیان لە پەرەگرتنی هەستی بێزاری دژ بە بریتانیەکان کرد و لەوە